لە بڵاوکراوەکانی کتێبخانەی شنەوای دەنگی ڕایەڵێک بۆ گەیاندنی ڕۆشنایی بە هەمووان. ناوی کتێب قوتابخانە فەلسەفیەکان، بابەت فەلسەفە، نووسینی میهرداد میهرین، وەرگێڕانی سیدۆ داود عەلی، نۆبەی چاپ چاپی یەکەم ساڵی 2009. ژمارەی لاپەڕەکانی ئەم کتێبە 459 لاپەڕەیە. بەرواری تۆمارکردن ڕۆژی چوارشەممە 13 ساڵی 2016، کاتژمێر 6:25 سەر لە ئێوارە. ئامادەکار و کاری دەنگ و مۆنتاژ ئاوات کوێستانی، خوێندنەوەی هاوڕەتان بەیان تۆفیق، پاکردنەوەی خامەی دەنگی ئاوات کوێستانی، ناونیشان یەکێتی نابینانی کوردستان مەڵبەندی گشتی سلێمانی، شەقامی 16 مەتری بەرامبەر سنتەری بۆڵی. بیسەرانی ئازیز و خۆشەویست دەتوانن بۆ هەر ڕێخنە و پێشنیارێک لە ڕێی ئەم ژمارە تەلەفۆنەوە ئاگادارمان بکەنەوە: 053 328 71 97. شنەوای دەنگی. پێشەکی نووسەر لاپەڕا 5. مەبەست لە دانانی ئەم کتێبە ئەوەیە کە کورتەیەک لە تەواوی قوتابخانە فەلسەفیان ناسراوەکان بە زمانێکی سادە بخەینە ڕوو و فەلسەفە مادی و واتاییەکان بەبێ لایەنانە ببەخشینە هاوڵاتیەکانمان. لەم کتێبەدا هەوڵدراوە مەبەستەکان زۆر بە کورتی و لە هەمان کاتدا بە شێوەیەکی چڕوپڕ بنووسرێتەوە و خۆمان لە درێژدادڕی لایەنە خورافیەکان گرتووە، بە دەرەوە کە فەلسەفەی دوو کەس کەمێک بە درێژی باسییان لێوە کراوە: نیچە و شۆپنهاوەر. باقی فەلسەفەکانی تر بە شێوەیەکی دیاریکرا و لەبەر چاوگیرا و سنووری تایبەتیان تێنەپەڕاندووە. لەم کتێبەدا هەوڵدراوە ئایدیالیسم و ماتریالیسم بە شێوەیەکی یەکسان و خاڵی لە هەر جۆرەکی نەیەک بخرێتە ڕوو و لەبارەی بیرۆکەی باقی فەلسەفە مادی و واتاییەکانیشەوە قسە کراوە، بە پێچەوانەی هەندێک لە نووسەرە فارسەکان کە تەنیا لەبارەی فەلسەفەی ئایدیالیزمی قسەیان کردووە و فەلسەفەی مادیان بەنەدی و هەژمار کردووە. ئێمە بۆ تەواوکاری گوزەرە فەلسەفیەکە خۆمان داوەتە قەرەی ئەوەش کە فەلسەفە مادیەکانیش ڕوون بکەینەوە و قسەیەکی نیوەتەواومان لەبارەیەوە کردووە. بەڵام ئەمە بەڵگە لەسەر ئەوە نییە کە خۆم ئایدۆلۆژیایەکی مادیگەرم هەبێت، بەڵکو مەبەستی من تەنیا ڕوونکردنەوەی تەواوی قوتابخانەکانی سەرزەوی و خۆر ئاوایە بە مادی واتاییەکانەوە. لەم کتێبەدا هەوڵدراوە بە ئەگەرێکی زۆر لە هێنانەوەی وشەی قورس و پڕکێشەی فەلسەفی خۆمان لاداوە و لە کاتی ڕوونکردنەوەکانی خۆماندا بۆ بابەتە جیاوازەکان واژە فەلسەفیەکانمان ڕوون کردوێتەوە. بەڵام لەگەڵ ئەوەشدا وابزانم هەموو ئەوانەی کە ئاشنایەتێکی پێشتریان لەگەڵ فەلسەفەدانیا بیانەوێ بۆ یەکەم جار ئەم کتێبە بخوێننەوە، دیسانەوە بۆیان سەختە و پێویستیان بە زانیاری و خوێندنەوەی ورتر هەیە. لەم شێوەیەدا باشتر وایە کە پێشتر خۆیان ئاشنای دەستەواژە قورسە فەلسەفیەکان بکەن تا لەبارەی مەبەست و بابەتەکانەوە تووشێ کێشە و ماندووبوون و بەهەڵە تێگەیشتن نەبن. لەوانەیە هەندێک لە خوێنەران بخوازن سەرەتا بزانن کە فەلسەفە چیە و باسی چی ئەکات و چ سوودێکی هەیە. لەم بارەیەوە بەڕێبازێکی جوانکاریانە فەلسەفە عەشقا بۆ دانایی و لەبارەی مەسەلە گەلێکەوەیە وەک باشترین ڕێگەی ژیان و مانای بەختەوەری و ئازادی و چۆنیەتی بەدەستهێنانی معریفە و ڕاستایەتی جەبر و سەرپشکی و مەسەلەی خراپ و نەهامەتی و باشترین جۆری داناییەوە قسە دەکا. سوودەکەشی ئەوەیە کە تواناییمان ئەداتێ کە ژیانی خۆمان لەسەر بنەمای دانایی بنیاد بنین و دوور بین لە ئازار و مەینەتیەکان. لە کۆتاییدا زۆر سپاسی ئاغای حەسەن معریفەت کە سەرباری ئەو هەموو مەرگەساتەی بازاڕی کتێب کار ئاسانیەکانی لە چاپدانی ئەم کتێبەی گرتە ئەستۆی خۆی و منیش سپاسی ئەکەم. خوازیاری هەرچیز و سەرکەوتنی سەنتەری معریفەم ji بۆ ئەو هەوڵانەی دەبەرە و پێشبردنەوەی دانایی وڵات ئەیدەن. میهرداد میهرین، تاران، 1/6/34. خۆشەویستانی شنەوای دەنگی، هاوڕێم بن بۆ خوێندنەوەی بابەتەکانی ئەم کتێبە لەگەڵ ڕێز و خۆشەویستی خوێنەر بەیان تۆفیق. گوێگرانی عزیز و خۆشەویست، هاتینەوە خزمەتتان بۆ خوێندنەوەی کتێبێکی تر بە ناونیشانی کتێبی قوتابخانە فەلسەفیەکان. ئەم کتێبە لە 12 قوتابخانە پێکدێ: قوتابخانەی یەکەم، قوتابخانەی ماڵتی، تالیست، ئانکسیماندەر، ئانکسیمن. دووەم، قوتابخانەی فیساگۆرس. سێم، قوتابخانەی ئائی. چوارەم، قوتابخانەی پۆلاریسم. پێنجەم، قوتابخانەی ڕێپێوەکان. شەشەم، قوتابخانەی ئەبیقراتی. حەوتەم، قوتابخانەی ئەفلاتونیە تازەکان.
هەشتم دیکارت قوتابخانەی کاتزین. نۆیەم مۆنالۆژی یان قوتابخانە چندراوەکەی لاریبنتس. دەیەم قوتابخانەی گومانی ئەزموونی هیۆم. یانزە قوتابخانە ڕەشبینیەکان شۆپنهاوەر هارتمان. قوتابخانەی دوانزە هەموو کۆتایی قوتابخانەی فردریک ویلهام نیتشە. ڕێز و خۆشەویستی بەیان تۆفیق قبول بفەرمونون. بیسەران یازیز و خۆشەویست خۆشحاڵین پێتانەگەینەوە بۆ خوێندنەوەی بەشی دووەم بەناونیشانی قوتابخانەی فیساگۆرس. پێشەکی بۆ بەشی دووەم قوتابخانەی فیساگۆرس لاپەڕا 12. فیساگۆرس کوڕی مینسارچۆس لە سامۆس نزیکەی 580 پێشزاینی پێی هێناوەتە سەرزەوی. ئەو هەر لە لاویەوە بە توندی و ئازادی بە دوای زانست و دانایی داوێڵ بووە و بەدەستی هێناوە. لەبارەی عشقی ئەو بۆ خوێندن هەراکلیت ئەنووسێ. لە نێوان ئەو کەسانەی کە من بینی و من ناویانم بیستوە فیساگۆرس لە هەمویان زیاتر بە دوای زانستا گەڕاوە و خواستویەتی. فیساگۆرس لە 30 ساڵی تەمەنیدا چووە بۆ سەفەری عەرەبستان و سووریا و فینیقیە و لوبنانی ئێستا وەکلدا لە نێوان دووڕووبار و هیندستان و لە گەڕانەوەی ئەم قسەیەی نووسی بۆ ئەوەی ڕێبوار و مسافیرەکان هەمیشە لە خەیاڵیاندا بێ. کاتێک سەفەر ئەکەی بۆ دەرەوە هەرگیز سەیری دواوەی خۆتان مەکەن. فیساگۆرس سەفەریشی کردووە بۆ میسر. لەوێ زانستی کەشناسی و هەندەسە و زانستی پێکهاتەکانی خوێندووە. لە دوای 50 ساڵ گەڕانی فیساگۆرس گەڕایەوە بۆ سامۆس لەبەر ئەوەی ئەوێ دیکتاتۆرێکی بەناوی پولیگراد فەرمانڕەوایی ئەکرد. کۆچی کرد بۆ کروتونا لەوێ سەرقاڵی وانەوتنەوە بوو. ئەویش وەک ئەفلاتون ژنوپیاوی بە یەکسان نەزانی بۆ فێربوون و قوتابیەتی. بەڵام بەرنامەی خوێندنی ژنان جیاوازتر بوو، واتە جگە لە فەلسەفە و ئەدەب هونەری منداڵداریان فێر ئەکرا. قوتابخانەی فیساگۆرس پەیوەست بوو بە یاسا و بنەمای تایبەت. ئەندامان سوێندیان ئەخوارد، سوێندخۆران پێیان ئەوترا کە سەروەتی هەمووان ئەبێت بۆ هەمووان بێ، هیچ کەس مافی ئەوەی نییە کە خاوەن شتێک بێ. فێرخوازەکانی فیساگۆرس جلوبەرگی تایبەتیان لەبەردا بوو بە پێیپەتی ڕێیان ئەکرد. بە هەژاری و سادەی ئەژیان لە قوتابخانەکەی ئەودا گۆشت خواردن و هێلکە و خواردنەوەی شەراب و کحوول قەدەغە بوو. ئەندامان بۆیان نەبوو درەخت ببڕنەوە یان ئاژەڵێکی بێزیان بکوژن. هەمووان دەبوو لەو پەڕی سادەیدا جلوبەرێک لەبەر بکەن، گونجاو و دڵسۆزی یەکتری بن و هەرگیز زۆر لە ئەندازە پێ نەکەنن، زۆریش مۆن نەبن. هیچ کەس مافی ئەوەی نەبوو کە قوربانی بکە. لە کۆتایی هەر ڕۆژێکدا هەر کەس بەرپرسیار بوو لەوەی کە پرسیاری لە خۆی بکە کە چ کارێکی ناپەسەندی کردووە لە درێژایی ئەو ڕۆژەدا، چ ئەرکێکی ئەنجام داوە لە مەرجەکانی ئەندامیەتی لەم قوتابخانەیە. ئەوە بوو کە ئەندام بۆ ماوەی 5 ساڵ قسە نەکات. خودی فیساگۆرس بە ئەندازەیەک لە پەیڕەویکردنی بنەماکانی ئاینەکەی خۆی و ڕێگاکانی خۆی سەختگیر بوو کە هیچ یەک لە قوتابیەکانی نەیان ئەوێرا لەو ڕێگای مامۆستاکەیان خستبیە بەردەمیان لا بدەن. بۆ ئەوان ئەموتەی وتوە ئیپس دیخرتس ئاوتس ئیفا. خودی خۆی وای وتوە لەبارەی هەر تیۆرە و هەر ڕەفتارێکی فۆرمەلەکرا و بڕیارێکی کۆتایی هەبوو بۆ گوتن. فیساگۆرس بە خواردنی نان، هەنگوین و سەوزا ڕۆژی تێپەڕان. جلەکانی هەمیشە پاک و خاوێن بوون و هەرگیز چێشتی زۆری نەدەخوارد. هەرگیز پێ نەئەکەنی و گاڵتەی نەدەکرد و تووڕۆژ نەدەبوو. کەسێک بوو تەنانەت بە خزمەتکارەکەی گاڵتەی نەدەکرد و نەی ئەبۆڵان. بۆ چوونە ناو قوتابخانەکەی فیساگۆرس فێرخواز دەبوو جگە لە پاراستنی پاکی جەستا بە زانست و خۆ دوورگرتن دەبوو مێشکی خۆیان لە هەر خوڕافاتێک پاک بکردایەتەوە. فێرخواز دوو دەستە بوون. دەستەی یەکەم بە ئیکسۆترایس، ئەوانەی کە لە دەرەوە هاتبوون کە زانیاری سەرەتاییان فێر ئەکرا و ئەوانی تریش ئیستۆرایس، ئەوانە بوون کە هی ناوەوە بوون کە ڕاستەوخۆ لە خودی فیساگۆرسەوە شت فێر ئەبوون و فێری نهێنیەکانی دانایی ئەبوون. بەرنامەی قوتابخانەکە چواروانەی لە خۆ ئەگر: هەندەسە، بیرکاری، کەشناسی، مۆسیقا. قوتابخانەی فیساگۆرس لەلایەکەوە لایەنێکی مەسەبی و عیرفانی هەبوو، لەلایەکی تریشەوە لایەنێکی فەلسەفی و زانستی. قوتابخانەی فیساگۆرس ساڵانێکی درێژ مایەوە، تەنیا یەک جار و لە بارودۆخێکدا کە خودی فیساگۆرس خۆشی مابوو. قوتابخانەکەی ئەو داخرا و فیساگۆرس ناچار بوو کە شار بەجێ بهێڵێت و کۆچی کرد. هۆکارەکەشی هەر ئەمە بوو کە ئەو لە ئیشە سیاسیەکاندا قسەی کردو لە دژی دیموکراسی چەندین ڕێوشوێنی گرتەبەر.
فیساگۆرس بۆ ژیان لەم دنیادا هەروەکو دوورخراوەکان بە سادەی و سەرپێیانە ژیانیە بردەسەر. ئەو باوەڕی وابوو کە باشترین جۆری ژیان ئەوەیە کە لە ڕێی بیرکردنەوە لەبارەی شتە ئەبستراکتەکانەوە سەفەر بکرێت و باشترین زانست و دانایی ئەوەیە کە پڕە لە بێکینەی. بە بڕوای فیساگۆرس بە هەمان شێوە کە 3 جۆر مرۆڤ بۆ سیرکردنی یاریەکانی ئۆلۆمپی ئەڕۆن، 3 جۆر مرۆڤیش لە سیرگاکانی ژیاندا ئامادەگیان هەیە، لە هەمووی خراپتر و ئاساییتر، بازاڕیەکانن کە لە هەمویان خواردترن و ئیشەکەیان کڕین و فرۆشتنە و گەڕانە بە دوای پارە و ساماندا. وە لەوان سەیرتر کەسانێکن کە لە پێش بڕکێکاندا بەشداری ئەکەن و لە هەمویان سەیرتر ئەوانن کە سەیر دەکەن کە خاڵین لە هەر جۆرە کینە و ڕقێک و تەنیا بۆ سەیرکردن هاتوون. چینی یەکەم خوازیارانی ماڵ و شوێن و پلۆپایان، دووەم خوازیارانی شانازی و گەورەین و تەنیا چینی سێهەم هەیە کە خوازیاری دانایی و شانازیە ڕاستەقینەکەی ئەوان ڕاسترە. فیساگۆرسیش وەک پارمنید گرنگیەکی زۆری بە 5 هەستەوەرەکە نەئەدا. لە زۆرینەی ڕاستیدا ئەو باوەڕی وابوو کە بۆ دۆزینەوەی ڕاستی حەقیقی پێویستە ڕامانمان هەبێت و نابێ ڕاستیەکە ڕووکەش هەست پێکراوەکان بەڕەها و نەگۆڕ بزانین. بۆ نمونە بۆ ئێمە مرۆڤەکان گوڵی سوور بۆنێکی خۆشی هەیە، بەڵام لەوانەیە لە دنیادا چەندین دروستکراو هەبن کە هەستی بۆنکردنیان هێندە بەهێز نەبێ کە بۆنی خۆشی گوڵەکە بە تەواوەتی هەست پێ بکەن و لەوانەیە بۆنی ئەم گوڵانە تەنیا خۆش نەبێ بەڵکو لەوانەیە ناخۆشیش بێ. بەم شێوەیە لەوانەیە ئێمە هەستەوەرێکمان هەبێ کە لە هەندێک لە ئاژەڵەکاندا هەبێ. لەبەر ئەوە بەم هەستەوەرە ناتەواوانەوە ناتوانین بۆ زانیاریە هەستیەکانی خۆمان دڵنیایەکی ڕەهامان هەبێ. ئەسڵەن دۆزینەوەی حەقیقەت لە توانای مرۆڤدانیە، تەنیا عەقڵی گشتی ئاگاداری ڕاستیەکانە. زانستی مرۆڤ سنووردار و لار و ناتەواوە. فیساگۆرس قەزا و قەدەری بوو. ئەو ئەیوت نەتەنیا چارەنووسی هەر کەسێ پێشتر دیاریکراوە بەڵکو وێنەی دەنگیشی هەیە نووسراوەتەوە. ئەو وایدا ئەنا کە بە پەیبردن بە ژمارەکان ئەتوانین زمانی ژمارەکان فێر ببین و بەم شێوەیە چارەنووسی تاکەکانیش پێشبینی ئەکرا لەسەر بنەمای ئەم بڕوایە یاخود چارەنووسی هەر کەسێ کە لە ژمارەکاندا شاراوەتەوە. هەرکەس لە مانای ژمارەکان تێبگا چارەنووسی تاکەکانیش ئەدۆزێتەوە و پێی پێ ئەبات. فیساگۆرس نەتەنیا هەموو شتەکانی بە ژمارە ئەزانی، بەڵکو تێک هەڵکێشی ئاوازەکانیشی بەدەر لە هاوگونجانی ژمارەکان نەدەزانی. هێندە گرنگی بە ژمارە ئەدا کە شوگلر بیرەکانی ئەو بە جۆرێک لە عیرفانی بیرکاریانە ئەزانی. فیساگۆرس باوەڕی وابوو کە پەیوەندیەک لە نێوان شتەکاندا بوونی هەیە لە بەرەکەتی بوونی ژمارەکەیەوە و ژمارەی بنەمای ئاڵتوونی هەموو شتەکانە. و لەبەر ئەوەی ژمارەکان باوکی شتەکانن ئێمە کاتێ پێی بەنهێنیە سروشتیەکان ئەبین کە ژمارەیان زۆر بەباشی پێی پێ ببیت. کورتەی قسە ئەوەیە کە لە کاتێکدا خەڵکی گشتی ژمارەکان تەنیا بە ئامرازێک بۆ ژماردن ئەزانن، فیساگۆرس لە ناو ژمارەکاندا مانایەکی قوڵتری ئەبینی و وایدا ئەنا بەهۆی ژمارەکانەوە ئەتوانین پێی بەنهێنیەکانی ماڵی سروش ببین. فیساگۆرس دنیای بە ژمارە هەست پێکرا و دەست لێدەرەکان و ژمارەکانیش بە ڕۆحی جوڵاوی شتەکان ئەزانی. فیساگۆرس لە نێوان مۆسیقا و بیرکاریزاندا جیاوازێکی وەهای نەدەبینی، چونکە وای بێنا ئەکرد کە هەردوو دروستکەری ئازادی دنیا ڕێکخرا و پڕ لە هاوهەنگی و جوانی خۆیانن. فیساگۆرس تەنیا سەلامەتی بە ئەنجامی هاو ئاهەنگی ئەزانی و ئەیوت لاشەی مرۆڤ وەکو سازێک وایە، لەبەر ئەوەی کە نەسب کراوە باش ئیش ئەکات، بەڵام هەر چرکەیەک و هاو ئاهەنگیەکەی تێک بچێ ئەوە پڕ ئەبێت لە نەخۆشی. ڕۆح بە بڕوای فیساگۆرس لە هەستەکان ڕامان و عەقڵی تێکچوودا دروست بووە و هەستەکان لە دڵ و ڕامان و عەقڵ لەسەردان. هەست و ڕامانیش لە ئاژەڵەکاندا هەن و لە مرۆڤیشدا هەیە، بەڵام عەقڵ تایبەتە بە مرۆڤەکان. فیساگۆرس باوەڕی بە دۆنادۆ هەبوو. ئەو ئەیوت کە جارێکیان خودی خۆی فاحیشە بووە. ئامانجی ژیان بە بڕوای فیساگۆرس ڕەهابوونە لە دۆنادۆن بەهۆی چاکەکاری و چاکەخوازیەوە. فەزیلەت بریتە لە هاو ئاهەنگی ڕۆح لەگەڵ خۆی و خوادا و ئەم هاو ئاهەنگیش تەنها لە ڕێگای داناییەوە بەدەستێ. فیساگۆرس لە 80 ساڵیدا لە میتا پۆنیتۆن لە باشووری ئیتالیا مرد. بڕواکانی ئەو کاریگەریەکی قوڵ و قورسیان هەبوو لەسەر فەیلسوفەکانی دوای خۆی بە تایبەتی ئەفلاتون. ئەلف فەلسەفەی دیالێکتی هیراکلیت. هیراکلیت بە درێژایی ژیانی داخی ئەوەی هەبوو کە بۆ هاتۆتە دنیاوە. لە سنووری ساڵانی 504 پێش زاینی لە ئەفسوس هاتە دنیا. ئەم فەیلسوفە ڕەشبینە کە بە فەیلسوفی گریان ناسراوە، ئەشرافیەکی ڕووناکبیر بۆ زۆر ڕخی لە مێگەڵی خەڵکی ئاسایی بووە.
هێشتا ڕاز نەکراوەتەوە کە بۆچی ئەم فەیلسوفا لە مرۆڤایەتی هەڵاتوە. لەوانەیە ئەگەر هیراکلیت گوێی لەم شیعرەی سائیب وایە کە دەڵێ زەڕەیەک نییە لە ئافاقدا کە سەرگەردان نەبێت، ژینگەیەکی سێر نییە کە هەر قەترەیەکی گرداوێک بێت. ئەوە سەری ئەجوڵاند و ئەیود ئافرین سائیب بە دڵنیایەوە ئەم بەیتەی عیشقیشی پەسەند ئەکرد. هەمان شێوە کە دێرۆک نییە ئەمڕۆ، بەیانیش ئەمڕۆکە نامێنێ ئەمڕۆ. ئەم فەیلسوفا بەردەوام ڕیسوایی عالەم و جێی قسە و قسەڵۆکی ئەموو ئەو بووە و لە بورجی مەڕمەڕینی تەنیایی واتە بوونی بە یاری شەپۆلەکانی دەریایەکی پڕپێچاوپێچ و پەنا ئەزانی و دنیا بۆ ئەو جگە لە کەشتێکی شکاو هیچی تر نەبووە. دنیا بەلەمێکی شکاو و زەریا ڕووداوێکە لە بەلەمی شکاودا کەس زەر ناچێ. هیراکلیت لەو باوەڕەدا بوو کە دنیا لەسەر بنەمای یاسایەکی ئەزەلی بەڕێوە ئەچێت و ئەگەر شتێک لەم دنیادا نەگۆڕ بێ ئەوە تەنیا خودی گۆڕانە، چونکە مرۆڤ دوای ئەم یاسا ئەزەلیات چاکتر وایە بەبێ هەوڵ نەدات و خۆی بە نەمرگۆڕ بزانێ، بەڵکو باشتر وایە کە یەکسەرە و بەبێ ئەم لاولا لەم یاسا ئەزەلیا پەیڕەوی بکات و ژیانی خۆی بەم یاسایە هاوشێوە بکە. لە قسەکانی ئەو هەموو شتێک لە هەمان کاتدا هەمبوونی هەیە و هەمبوونی نییە، چونکە هەموو شتێک لە جوڵەدایە، هەموو شتێک لە جوڵەیەک و گۆڕانێکی بەردەوامدایە، هەموو شتێک هاوکاتە لە دروستبوون و لە ناوچووندایە. جارێکی تر و لە شوێنێکی تر فەلسەفە دینامیکیەکەی خۆی بەم شێوەیە ڕوون دەکاتەوە، نەتەنیا هەر ڕۆژێ بەڵکو هەر چرکێک خۆر خۆی دووبارە و تازە ئاکاتەوە، هەر ڕۆژێ و خۆرێکی تر کە هەڵدێ. بەڵام لە هەمان کاتدا هەر ئەم خۆرە کە هەر ڕۆژێک دووبارە و تازا بێتەوە هەمان خۆرە کۆنەکەیە. هەراکلیت لە سەردەمی لاوی زۆر ئەگەڕا، لە دوای ئەوەی کە کۆتایی بە سەفەر و گەڕانی خۆی هێنا گەڕایەوە بۆ زێدەکەی خۆی و کتێبێکی لە ژێر ناوی پیریتا پانتۆس. لەبەر ئەوەی ئەم کتێبە زۆر قورس و تەماوی بوو، پڕ بوو لە واژە و دێڕی پێچاوپێت، هەراکلیت ناوێکی تاریکی وەرگرت کە فەیلسوفێکی تاریک و ڕەشبینە و نووسەر پەرستە کتێبەکەی خۆی بۆ سێ بەش دابەش کردووە، بەشێکیان لەبارەی دنیا و بەشی دووەم لەبارەی سیاسەت و بەشی سێم لەبارەی ئەخلاقیات و ئیلاهیات. ئەم کتێبە گەیشتە بەردەستی داریوشی گەورە و ئەویش حەزی کرد کە شتێکی لێ تێبگات، بەڵام کە بینی بە تەواوەتی و زیرەکیەکەیەوە ناتوانێت لە قسەکانی ئەم فەیلسوفا تاریک و بەلاڕێدایەدا تێبگا، خودی هیراکلیتی بانگێش کرد بۆ ئێران وەکو میوانێک، هەتا خودی هیراکلیت خۆی مەبەستەکانی ناو کتێبەکەی بۆ ڕوونکاتەوە. بەڵام ئەو بانگێشتەکەی شای ئێرانی ڕەت کردەوە و هەراکلیت لەم کتێبەیدا چەندین مەبەستی سەیر و سەمەرەی گونجاندووە، وەک ئەوەی کە نووسی بووی لەم ناهاو ئاهەنگی ڕووکەشانەی جیهان هاو ئاهەنگێکی قوڵ بوونی هەیە، چونکە هەر گۆڕانێک لەسەر بنەمای یاسای گشتی ڕوئەدات و هەر شتێک درێژیەکی هەیە لە کێشدا کەون بوو یەک ئەگرنەوە کە هاو ئاهەنگی دروست دەکەن، هەروەکو چۆن لە چەندین دەنگی دژ بە یەک چەندین ئاهەنگی شیرین و خاوەن کێش دروست دەبێت. لەم درێژانەش هەر هاو ئاهەنگێک لەدایک ئەبێ. لەبەر ئەوە ئەگەر خودایەک هەبێ، ئەم خودایە هەم شەوە و هەم ڕۆژە و هەم زستانە و هەم ئاهینە، هەم شەڕە و هەم ئاشتی و هەم تێرە و هەم برسیە. هەر ئەم بڕوایە ئەبێتە هۆی ئەوەی کە هیراکلیت بگاتە ئەو ئەنجامەی کە ناهاو ئاهەنگە ڕووکەشەکەی دنیا هیچ بەهایەکی نییە، ئەوەی کە بایەخی هەیە هاو ئاهەنگە ناوەکیەکەیە. وتەکانی هەراکلیت دوانەین و شێوەی مەتەڵیان هەیە. هەراکلیت زیاد لەوانەی پێشووتر پێی بە گەورەی نهێنی بوون بردووە و شتی خستۆتە سەری. خراپتر لە هەمووی ئەوەیە کە ئەم وتانەی بە شێوەیەک بەربڵاون لە شێوەی وشەی کورد دەردەبڕێن، گەرچی ئەم وشا بەربڵاوانە زۆریش پەیوەندی دووریان نییە پێکەوە و هەمویان ڕوونکەرەوەی ڕاستێکی تاکوتەنیان. ئەمەش بۆ نمونە چەند وتەیەک لە هەراکلیتەوە ئەگەڕینەوە. بۆ سروش هەموو شتێ باش و دادپەروەرانەیە. دڵی مرۆڤ کە هەنێ شت بەباشی و هەنێکی تریش بە نادادپەروەرانە ئەزانێ. کەسێک کە عیبادەت بۆ بتێک دەکا، ئەوە داوای هاوکاری لە بەردێک ئەکا. تۆ ناتوانی دووجار لە ئاوی ڕووباردا خۆت بشۆی، چونکە هەر جارە ئاوێکی تازە بەوێدا تێپەڕێ. چاوشایەتێکە و ورترە لە گوێ. هیچ مرۆڤ و خودایەک دنیای دروست نەکردووە، بەڵام ئەگر جاویدان و ئەبەدیە و هەمیشا بووە و ئەبێت. تۆ ناتوانی سنووری ڕۆح پێویست بکەی، یان دەڵێ هەموو شتێ لە یەک شت و
شتێ لە هەموو شت دروست ئەبێ، بەڵام زۆرتر لە یەکێک کە هەمان خودایە، کەمتر واقعیەت هەیە. ڤانی تایبەت و باڵی فانیە، هەریەکەیان لە مەرگی ئەوی تردا ئەژیان و لە ژیانی ئەوی تردا ئەمرێت. هەموو شتەکان شایانی گۆڕانن بۆ ئاگر و ئاگری شایانی گۆڕانە بۆ هەموو شتێ، وەک چۆن کاڵایەک بە ئاڵتوونی ئاڵتوونیش هەر کاڵایەکە شایانی گۆڕینەوەیە. فێربوونی شتەکانی مرۆڤ تێگەیشتوو ناکە، گەروان نەبوایە هێزیۆد و فیساگۆرس و گزنوفانس و هێکائتوس تێ ئەگەیشتن. هەراکلیت هەروەکو نتیشە سەر و ئاسایی خۆی بە گەورە ئەزانێت و ئەزانێ باشترین بیرۆکەی لای ئەو تەنیا ئەوەیە کە توانیوەتی بکات بە تێڕوانینێکی واقعی. بەڵام بوونی ئەم غڕورە بێکۆتاییە و ئەم بێزاری و ڕقە زۆرە لە مرۆڤ. هەراکلیت زۆر پەیوەست بوو بە جوانی و جوانیەکانی سروشتی ئەپەرست. هەراکلیت عاریفی بوو، بەڵام عاریفێک لە جۆری تایبەت، چونکە ئەو لەگەڵ ئەوەشدا کە میستیک بۆ ڕیالیزمی بوو، وەک ئەوەی کە لەگەڵ ئەوەشدا ئەیوت هەموو شتێک لە شتێکەوە، شتێکیش لە هەموو شتێکەوە. ئەم ئەندێشەیە هەم میستیکیە و هەم ڕیالیزمیە و لە هەمان کاتیشدا فەیلسەفەیەکی دیالێکتیشی ئەوتەوە. هەراکلیس هەروەکو فاشیستەکان بڕوای وابوو کە ژیان هەڕەشەی ڕووینەیاریە، لەوانەیە ئەگەر لە سەردەمی مۆسۆلیندا بوایە ئەبوو بە پیاوی یەکەمی حیزبی فاشیست، تەنیا لەبەر یەک دێر کە ئەیوت شەڕ باوکی هەموو شتەکانە و باوکی هەمومانە. شەڕ هەندێ بە خودا و هەندێ بە مرۆڤ ئەکا، هەندێ بەندە ئەکا و هەندێک ئازاد دەکا. هەر لەبەر ئەوەشە بە بخششێکی گەورەی لە مۆسۆلین وەرئەگر. بە دڵنیاییەوە مۆسۆلین ئەخلاقیەتی هەراکلیتی پەسەند ئەکرد، چونکە هەراکلیت بڕوای وابوو ڕۆح تێکەڵە لە ئاو و ئاگر، تەنیا ئاگر بەشە گەورەکەی ڕۆحە و ئاو بنەمای ڕۆحە، کەواتە پێویستە ڕۆح ڕۆحی خۆی زیاتر وشک و ئاگریم بکە، چونکە ڕۆحی وشک لە هەمووان داناتر و باشترە. ئەگەر لە هەراکلیتیان بپرسیایە کە ئەو ڕۆحە وشکە بەچی تەڕدەکەن، ئەوە یەکسەر وەڵامی ئەدایەوە. هەر لەبەر ئەمەشە کە لە مەزهەبی هەراکلیتدا کەحوول و خواردنەوە لە گەورەترین گوناهەکانی مەزهەبەکەیدا ئەژمار ئەکران. نازانم مۆسۆلین ئاگای لەمە بوو یان نا، بەڵام بە دڵنیاییەوە هیتلەر ئاگای لەمە بوو و هەر لەبەر ئەوە شاتەنانەت ئاوجۆیشی بەنلێویەوە نەدەنا. لەبەر ئەوە بوو هەموو شتێ بە بڕوای هەراکلیت لە گۆڕاندایە. لەبەر ئەوە دژایەتیەکەرەکانیش ئەیانوت کە لەوەی قەرزی لەسەران نابێت چاوەڕێی دانەوەی پارە بین، چونکە ئەو گۆڕاوە و هەمان ئەو پیاوەنیە کە قەرزەکەی گرتووە. هەراکلیت باوەڕی وابوو کە ئەگەر شەڕ نەبوایە دنیاکەشی نەدەبوو، چونکە لەسەر بنەمای تیۆرەکەی هەراکلیت تەواوی شتەکانی دنیا لە ئاگرن و بە شێوەیەکی جیاواز ئەو ئاوەی کە ئێوە ئەیخۆنەوە ئاگرە، نانێک کە ئێوە ئەیخۆن ئاگرە، جلێک کە لەبەری ئەکەن هەمان ئەو ئاگرەیە و تەنانەت لێوەکانی دوولبەری شیرینیش هەمان هەر لەو ئاگرن، کەواتە بە هەمان شێوە کە هەوا بۆ ئەنکسیمەن چەمکێکی فراوانترە لەوەی ئێمە بتوانین پێی پێ ببین. ئاگریش بۆ هەراکلیت هەمان مانای هەبوو بەو فراوانیە شایەنی سەرنجدانە کە ئەم شتانەش بگێڕینەوە کە هەراکلیت باوەڕی وابوو کە زەوی لە سەرەتاوە ئاگرین بووە و پاشان سارد بۆتەوە وەکو ئێستاکەی لێ هاتووە. ئەو لەو باوەڕەدا بوو کە زەوی دووچاری سووتانێکی گەورە بووە و دووبارە ئاگر ئەگرێتەوە. زانستی سەردەم سەلماندوێتی کە بڕواکەی هەراکلیت لەسەر بنەمای ئەوەی کە تەواوی شتەکانی ئەم دنیاە لەسەر ئاگرن تا ئەندازەیەک لە ڕاستیەوە نزیکە، چونکە لە کاتێکدا کە کارەبا لەوانەیە بێگانێک و بێڕۆح بێ، هیچ گیانەوەرێک نییە لە پێکاتەکەیدا گوزەرێکی کارەبایی بوونی نەبێ. لەبەر ئەمە هەراکلیت مافی خۆیەتی کە بڵێ ئاگر گوزەری شتەکان ڕێنوێنی ئەکات. هەراکلیت فەیلسوفێکی یەکگەرایی و بوونەکیە، بەڵگەش ئەوەیە کە بە بڕوای ئەو زاتی ئیلاهی بەردەوام بە شێوەیەکی سنووردار و مادی دەردەدرێت و ئەو مادە بگۆڕەش بەردەوام خاوەنی زاتی ئیلاهیە. گوێگران یازیز و خۆشەویست، هاتینە کۆتایی بەشی دووەم لە کتێبی قوتابخانە فەلسەفیەکان. بۆ بەشی سێم دێنەوە خزمەتتان و کاتێکی خۆش بۆ هەمولایەک. بیسەران یازیز و خۆشەویست، هاتینەوە خزمەتتان بۆ خوێندنەوەی بەشی سێم بەناونیشانی قوتابخانەی ئائی ئەلف پارمنید و زەنون لاپەڕا 23. پارمنید کە سوقرات شانازی بەوەوە ئەکرد کە خوێنکاری ئەو بووە و ئەفلاتونیش بەشێک لە فەلسەفەکەی خۆی لەوەوە وەرگرتووە. لە سەدەی پێنجەمدا ئەژیا. ئەم فەیلسوفا لە فەیلسوفا گەورە و نیمچە ئایدیالیست و نیمچە ماتریالیستەکان بوو.
پارمنید بڕواکانی خۆی لە خوێندنەوە و توێژی فەلەک هەڵگرتووە و ڕووی لە ئەپسترتاکێت و ئایدیالێت کردووە. بەڵام ئەگەرچی باوکی ماتریالیزمی پێ ئەوترێت، بەڵام شێوازەکەی ئەو لەگەڵ توێژینەوەی حەقیقەت زیاتر لەسەر بنەمای منتیقی بەڵگەداری بووە و کەمتر پەیوەست بووە بە لێکدانەوەی فیزیاییەکانەوە. لە بەرهەمەکانی پارمنید تەنها چەند پارچەیەک لەژێر ناوی لەبارەی سروشتەوە ماوەتەوە کە نەڕێک خستنیان تێدایە و نە لە شێوەی پەخشانن، بەڵکو لە شێوەی نمایشی شاعیرانەدان. فلسفەی ئەم دانایە لەسەر نکۆڵیکردن لە بنەمای گۆرانی جوڵە هەڵبەستراوە. ئەو باوەڕی وابوو بوون هەمیشە تاقانەیە و هەرگیز دابەش نابێ، ئەگەر چی ڕووکەش وا دیارە کە ئەگۆڕێت، بەڵام لە ناوەوە هەرگیز ناگۆڕێ. هەراکلیت وتبووی پانتاریا واتە هەموو شتەکان ئەگۆڕێن، پرمانیدیش ئەیوت هینتا پانتیا واتە هەموو شتەکان یەکن و هەرگیز ناگۆڕێن. خودی پارمنید بەم شێوەیە ئەڵێت نیشانەگەلێکی زۆر هەن کە پیشان ئەدەن دنیای بوون نەڕووداوێکە و نەفەنا بووە، لە خۆیدا پێچاوە و هەر خۆی دەست بە سەراگەر و هەر خۆشی ژینگەیە بۆ خۆی، یەک ڕیتمە نەجوڵاوە و بێ ئەنجامی شاد، چونکە هیچ سەرەتا و پێشینەیەکی نییە کە بۆی بخوازێ. لەکوێ و چۆن هاتووە؟ من هەرگیز ڕێبەوە نادەم کە تەنانەت بڵێیت یان بیر لەوە بکەیتەوە کە بوون ئەتوانێت لە نەبوونەوە سەرچاوە بگرێ، چونکە ئەو شتێک کە بوونی هەیە نە لە ڕێگای دەربڕینەوە شایەنی ناساندنە، نە لە فکردا شایەنی وێناکردنە. ئەگەر دنیا لە سەرەتادا هیچ بووە و بە هیچ شێوەیەک بوونی نەبوو بێ، دەی چ پێویستیەک ئەوی ناچار کردووە کە زووتر یان درەنگتر بێتە بوون؟ ئێستا کە بوون یەک پارچە و یەکێکە، دنیای زۆرینەکان بەشێکە لە وەهمەکان، هیچ ڕاستێکی تێدا نییە. ئەوەی کە حەقیقەتی هەیە دنیای یەک پارچەیە کە هەرگیز ناگۆڕێ. وەک تێبینیمان کرد فەلسەفەکەی پارمنید لەسەر بنەمای چەند ڕاستێکی ئەزموونی دانەڕێژراوە. جگەلەوەش پارمنید بە تەواوەتی ڕاستیە ئەزموونیەکانی بە چاوێکی زۆر کەمەوە سەیر ئەکرد و بە بەشێک لە دنیای وەهمیانی ئەزانی. ڕاستی بە بڕوای ئەو تەنیا لە ڕێگای بیر و مەنتیقەوە شایەنی پێی پێبردنە، لەبەر ئەمە هیچ ڕاستیەک ڕاستی نییە گەر لە ڕێگای بیرەوە پێی پێ نەبرابێ. لە بڕواکانی پارمنید لەسەر و گۆڕانەکانەوە بوونایەتێکی جێگیر و هەمووی شەی و ناکۆتا و پێی پێ نەبرد بوونی هەبوو. ئەم بوونە جاویدانە نە ئەجوڵێت و نە ئەگۆڕێت، بوون هەرگیز نەهاتۆتە بوون، هەرگیزیش لە ناو ناچێ. ئەگەر بڵێن بوون لە ڕۆژگارێکدا نەبوو و هاتۆتە بوون، ئەم گوتەیە ڕاست نابێ، چونکە لە هیچدا هیچ ڕاستیەک بوونی نییە و بەم شێوەیە مەحاڵە لە شتێکدا هاتبێتە بوون، چونکە ئەگەر شتێک دروست بوو بێت ئەو شتەش دیسانەوە خودی بوونە، لەگەڵ ئەوەشدا بوون هەرگیز دابەش نابێ، چونکە هەموو بەشەکانی ئەو وەگیەکن هاوکات بوون لە هەموو شوێنێک و بە شێوەیەکی یەکسان بوونی هەیە. هەموو شتێک پڕە لە بوون، هیچ شتێک خاڵی نییە لە بوون. بوون ناجوڵێ، چونکە بۆ جوڵان ئەبێت شوێنێک هەبێ، لە دوو ئەگەر بەدەر نییە، لەوانەیە شوێنێک هەبێت یان نەبێ. ئەگەر شوێنێک هەبێ لەم شێوەیەدا، ئەم شوێنە بۆ خۆشی بەشێکە لە بوون، چونکە ئەگەر بوون بجوڵێت ئەوە لە ناو خۆیدا ئەجوڵێت و مانای ئەم دێڕە ئەوەیە بوون ناجوڵێت و لە شوێنێکدا وەستاوە. ئەگەریش شوێن بوونی نەبێت، واتاکەی ئەوەیە کە نادیارە و بوونیش ناتوانێ لە ناو شوێنێکدا بجوڵێت کە بوونی نەبێ. لە بیرمان نەچێت کە نەبوون هەرگیز وێنا ناکرێ، ئەگەریش لەبارەی نەبوونەوە وێنایەک بکەین. ئەو وێناکردنە دیسانەوە خودی بوونە، نەک نەبوون، چونکە ئەندێشە لە بەرامبەر بووندایە. حقیقەت لە بڕوای پارمنید تەنها لە ڕێگای بوونەوە پێی پێ ئەبرێت و خشلی حقیقەت لە ڕێگەی هەڵاتنەوە لە خۆیدا ئەدۆزێتەوە. لە وتەکانی پارمنید ئەڵێ ناتوانیت ئاگات لەو شتە بێت کە بوونی نییە، ئەمە شتێکی مەحاڵە و ناتوانیت دەری ببڕی. دەی چۆن ئەوەی کە هەیە ئەتوانی لە داهاتووشدا هەتبێت؟ یان چۆن توانی وتە بتبێت؟ ئەگەر بووە کەواتە نییە، و ئەگەریش لە داهاتوودا ببێ کەواتە هەر نییە. بەم شێوەیە هەبوون لە ناو ئەچێت و لە ناوچوونیش ناگاتەوە بە گوێمان. بیسەران یازیز و خۆشەویست، لێرە داهاتینە کۆتایی بەشی سێم لە کتێبی قوتابخانە فەلسەفیەکان. بۆ بەشی چوارەم دێینەوە خزمەتتان و کاتێکی خۆش بۆ هەمولایەک. بیسەران یازیز و خۆشەویست، خۆشحاڵین پێتانەگەینەوە بۆ خوێندنەوەی بەشی چوارەم بە ناونیشانی قوتابخانەی پلۆرالیسم، ئیمپیگدوڵ و ئەناکزاگور. ئەلف ئیمپتوگڵ پەیامبەری سۆز و کینە، لاپەڕا
26. ئیمپتوگڵ لە ماوەی ساڵانی 5 پێشزایانی لە ئاگرکینتم کە لە کەنارەکانی باشووری دوورگەی سیسیل هاتۆتە دنیاوە، ئەو نەتەنیا فەیلسوف بەڵکو شاعیر و دکتۆر و فیزیکزان و پیاوێکی سیاسی و چاکسازێکی کۆمەڵایەتی بوو. مامۆستای ئەخلاق و دامەزرێنەری ڕێبازێکی نهێنی ئامێزی تازە بوو. لە پزیشکیدا بە ئەندازەیەک لێوەشاوە بوو کە تەنانەت نووسی بوویان ژنێک 30 ڕۆژ بوو مردبوو زیندوی کردبوویەوە. خەڵکی سیسیل ویستویانە بەهۆی بیرە دیموکراسیەکانی بیکەن بە گەورەی خۆیان، بەڵام ئەو پێشتر نیازەکەی ئەوانی ڕەت کردوتەوە. ئیمپتوگڵ بە ئەندازەیەک خوازیاری دژگەرایی زوڵم و دیکتاتۆریەت بوو کە تەنانەت نەیەتوانی بچووکترین سوکایەتی بە دیموکراسی قبول بکە. لەم بارەیەوە وتویانە کە یەکێک لە لێپرسراوانی ئیش و کارەکانی دەوڵەت ئەوی لەگەڵ هەندێکی تردا میوانداری کردبوو. لە دوای خواردنی نانی ئێوارە شەرابیان بە میوانەکاندا، هەندێکیان شەرابیان نەخواردەوە، نەیارە لە خۆڕازیەکەشیان کە ئەمەی بینی کردی بەسەریاندا وتی ئێستاکە کە ناتانەوێ بخۆنەوە دەی ئەبێت یایدا بخنکێن. ئەمپتوگڵ لەو کاتەدا هیچی نەوت، بەڵام ڕۆژی دواتر لەسەر خواستی ئەو کابرای سیاسەتمەدار ڕاکێشرایان ناو دادگا و سزای مردنی بەسەردا سەپێنرا، چونکە ئەمپتوگڵ لەو باوەڕەدا بوو کە زاڵمی گژوگیا هیلاکمەندێکە کە ئەبێ لە ڕێگ و ڕیشە دەربهێنرێ، بەڵام سەرنجام وەک هەمیشە ئەبێت کە شەڕ بەسەر خێردا سەرکەوێ. دژا سەرمایەدارەکانی ئیمپتوگڵ بەسەریدا بارین و بردیانە دادگا و کردیانە بەندینخانە. ئیمپتوگڵ زۆر بەزیرەکانە و لێ هاتوانە لە بەندینخانە هەڵات و پاشان هەر لەوێوە ڕووی کردە وڵاتێکی دیکە. بەرهەمەکانی ئیمپتوگڵ بریتین لە سرودەکانی کاثاڕۆمی، 3 گوتار لەبارەی سروش، پریپۆسیس، 1 پارچە شەعر لەبارەی دەرمان و چارەسەر. بەرهەمەکانی ئیمپتوگڵ تەنیا 40 دێر شعری بەجێ ماون. کورتەی فەلسەفەکەی ئیمپتوگڵ بەم شێوەیە بووە. ئەو باوەڕی وابوو کە لە سەرەتادا 4 توخم پێکەوە تێکەڵاو کراون لە شێوەی گۆیەکدا، هەموو شتێک لە ناو یەکدایە، توخمەکان تێکەڵ کراون تا کاتێکی کامڵ. ئەو کات کینە هات و لە نێوان توخمەکاندا جیاکاری کرد. لەو کاتەوە بارودۆخی پڕ لە کێشمەکێش لە نێوان سۆز و کینەدا دەستی پێکردووە و ئەم کێشمەکێشمان ڕۆژ لە دوای ڕۆژ پەرەیسەند. ئیمپتوگڵ وای وێنە ئەکرد کە سەردەمی بەرزترین پلەی کینە و دوژمنایەتیە، بەڵام ئەو باوەڕی وابوو کە ڕۆژێک عەشق بە تەواوەتی بەسەر کینەدا زاڵ ئەبێت و سەردەما ئاڵتونیا لە ناوچووەکە سەر دەردێنێتەوە و تازە ئەبێتەوە. بە بڕوای ئیمپتوگڵ سۆز فاکتەری پێکەوە گرێدەری توخمەکانە بەیەکەوە، کینە ئەبێتە هۆی دوورکەوتنەوەیان لە یەکتری. کاتێک هێزی سۆز لە دەستێکی فەرمانڕەواییدایە، توخمەکان پێکەوە ئەبەسترێنەوە و هەڵهاتن لە دەرگای تەنیایی خۆیاندا خۆشحاڵە. ئیمپتوگڵ باوەڕی بەمانەوەی گونجاوترین پەرسەندن هەبوو. لەو بارەیەوە بڕوایەکی هەبوو، بەو مانایی کە باوەڕی وابووە لە قۆناغی یەکەمی بوونەوەردا چەندین بەشی وەکو سەر، مل، پێ، چاو، گوێ بە شێوەیەکی زۆر جیاواز هاتوونەتە بوون و لەلایەن دیاردیەکانی کینەوە لە کۆمۆندا ماونەتەوە. بەڵام لە قۆناغەکانی دواتردا دڵپەیوەستی بەشەکان زاڵ ئەبێت بەسەر مەسەلەکەدا و هەموو بەشەکان پێکەوە گرێ ئەدرێن و لاشە دروزەکەن، و لە قۆناغی سێمیشدا بەشە ناوەکیەکانی وەکو گەدە و دڵ، بۆری گەدا دروست دەبن. تێکەڵکێشکردنی بەشەکانی سەر و دەست و قاچ و چاو و گوێ زۆر کەم ڕوویداوە و زۆرتر ئەوە ڕوویداوە کە لاشەیەک خاوەنی چەند سەرێک یان چەند قاچێک بێ، و لە نێوان ئەم تێکەڵکێشە لە خۆیانەوە ئەوانەی کە شێوەیەکی خوازراویان وەرگرتووە ئەتوانن بەردەوامی بەشیان بدەن، بەڵام ئەوانەی کە نەخوازراو بوون لە ناوچوون. لەبارەی زانستی فەلەکیش چەندین بڕوای جیاوازی هەیە، واتە ئەو زانیوێتی کە ڕووناکی مانگ وەرگیراوە، هاوکات باوەڕی وابوو کە ڕووناکی پێویستی بەکاتە تا ماوەیەک ببڕێت، بەڵام لە ماوەی ئەم دووریەدا هێندە بە خێراییتی ئەپەڕێت کە شایانی هەستپێکردن نییە. بە بڕوای ئیمپتوگڵ لەبارەی زانستیش شایانی سەرنجدانە. ئەو دەڵێ لەبەر ئەوەی کە ئێمە لە مادە دروستکراوین کە باقی شتەکانی لێ دروستکراوە، بە هەموو نهێنیەکانەوە ئەتوانین پێی ببین بە شتەکان. بە دەربڕینێکی تر، مرۆڤ کە دنیای بچووکە ئەتوانێت پێی بە دنیای گەورە ببە. ئیمپتوگڵ باوەڕی وابوو کە باڵندەکان لە ئاگرن، دروستکراوەکانی زەوی لە خاکن و بوونەوەرە دەریایەکانیش لە ئاو دروست بوون. تەنیا ماسی لە ئاگر دروست بووە بەهۆی ئەو گەرمیە زۆرەی کە لە لاشەیدا هەستی پێ ئەکەن، پەنای بۆ ئاو بردووە تا کەمێک فێنکی ببێتەوە. لە بڕواسەیرەکانی ئەو بریتی بوو لەوەی کە وێنای ئەکا خۆراک و گیانەوەرەکان ئاژەڵ وەک مرۆڤ هەست و ئامانجیان هەیە و عەشق و کینا پاڵنەری تەواوی کردارەکانیانە. ئیمپتوگڵ باوەڕی وابوو کە ئەگەرچی بوونەوەرەکان بەردەوام شێوەیان نەگۆڕێت و ئەمرن، بەڵام توخما چوارینەکان هەمیشە ئەمێننەوە. خاوەنی ژیانێکی هەمیشەین و ژیان لە نەبوونەوە
نەهاتۆتە بوون لە نەبوونیشدا ون نابێ چونکە ژیان شتێکی موجەبە و مەرگیش شتێکی سالبە. ژیان هەموو شتێکە و مردن هیچ شتێک. مەحاڵە لە هیچ شتێک هەموو شتێک بێتە بوون. لەبەر ئەمە ئەم مرۆڤە لە هیچ شتێکەوە نەهاتۆتە بوون و ناگۆڕێتەوە بە هیچ. مردن تەنیا قۆناغێکە لە گۆڕان. بەم شێوەیە ئیناسقلیس ئەڵێت من پێشتر هەم کوڕ هەم کچ، هەم گژوگیا هەم باڵندا، هەم ئاژەڵ هەم ماسی بووم. من لە سەرزەمینی خوداکان دوور خراومەتەوە. ئیمپیکدول باوەڕی بە شانس و پێشبینی نەبوو. باوەڕشی وابوو کە ئیشەکانی سروش ئەنجامی جەبر و ڕووداوە نەخواست و ئەنقەستینەکانن. ئیمپتوگڵ باوەڕی وابوو کە مرۆڤ لە بنەچەدا ئاژەڵ بووە، بەڵام بە کاریگەری لیاقەتەکەی خۆی لەو نەبەردەدا سەرکەوتوو بووە و بووە بە مرۆڤ و ئەشتوانێت زیاتر سەرکەوێت و بڕواتە ڕیزی خواوەندەکانەوە. مەولەوی لە مەسنەویدا ئەڵێت لە شتێک بوو مرۆڤ و ناوم نرا مرۆڤ، لە ئاژەڵەوە بوومە مرۆڤ. گەرجارێکی دی بە مرۆیی من بمرم، جارێکی تر بە فریشتەی ببمە قوربان. لە مرۆوە شێوەی دیسان لە ئاژەڵ سەر ئەدەم. بۆچی بترسم کە لە ئەوان کەم بکەم تا لە فریشتەی من دووباڵ هەڵ بکەم. ئەوی تر و ناهید و خۆم شێوەی ئەو بکەم. چۆن ئەتوانێت ببی بە خودا؟ بە یارمەتی سۆز و بەخشین بە هەموو بوونەوەرەکان. هەرچەندە مرۆڤ زیاتر قۆناغەکانی گۆڕان و پەرەسەندن بپێوێت، سۆزەکەی ئەو زۆرتر ئەبێت. هەرچەندیش سۆزەکەی ئەویش زیاتر ببێت، زیاتر لە خوداکان نزیک ئەبێتەوە. ئیمپتگول خۆی لەو کەسانە ئەزانی کە ئەبن بە خودا و بۆ بوون بە خودایی خۆیشی سەلماندی. خۆی خستان ناوکانە گڕکانی ئەتناو، بەو شێوەیە خۆی کوشت. خەڵکی لە دوای مردنەکەی تێنەگەیشتن لەوەی کە چۆن بوو بە خودا و گەیشت بە جاویدانی. ئەگەرچی تەنانەت لە کاتێکدا کە لە ژیاندا مابوو هەمیشە ئەیوت خەڵکینە من ئیدی فەنا نابم، من خودایەکی جاویدانم، بۆ هەمیشە لە ناو مرۆڤگەلێکی فەنابووی وەک ئێوەدام. بە ئاناگزاگور لاپەڕەسی. ئاناگزاگور لە کلازومن لە 500 پێشزاینی هاتە دنیا. ئەو یەکێک لە دەوڵەمەندترین ئەشرافیەکان بوو لە لاویدا و سەفەری کرد بۆ ئاتن و چویاڕیزی هاوڕێیانی پریکلس. ئەو باوەڕی بابوو هەموو شتێک لە شتێکەوە دروست بووە. لەبەر ئەوەی کە دنیا لە شتێکی تاک و تەنیا دروست نەبووە، توخمەکانیش تەنیا 4 دانە نین، بەڵکو بێشمارن. ئاناگزاگور یەکەمین مامۆستای فەلسفەی سروش بوو لە ئاتن و خۆشبەختانە لەبەر هاوڕێتی پریکلس پادشای ئەو کاتە توانی بیرەکانی خۆی کە دژی بڕواکانی خەڵکە ئاساییەکە بوون ئازادانە دەرببڕێ و ئازاریشی نەئەدرا. بۆ نمونە ئەو بۆ یەکەمین جار بە ئاتنیەکانی وت کە خۆر و مانگ و ئەستێرەکان بەو شێوەیە کە ئەوان زانیویانە دروستکراوی خودا نین، بەڵکو چەند پێکهاتەیەکی زەوی شێون. هاوکات پێی ڕاگەیاندن کە خۆر بەردێکی سوورەوە بووە و ئاگرینە کە زۆر گەورەترە لە پلوپونس و مانگ خاوەنی شاخ و کێوە. هەرە مەسەلەیە بووە بیانووی ئەوەی کە دژەکانی تاوانباری بکەن بە کوفر و وێژە و بە کافری بکەن. لەبەر ئەوەی پادشا ڕۆشنبیر و تێگەیشتوو بۆ و هاوڕێی بووە. ئاناگزاگوری هەندا تا بەرەو لام ساکس هەڵبێ. ئاناگزاگور نەتەنیا لە زانستە سروشتەکاندا باڵا دەست بوو، بەڵکو حەزیشی لە پزیشکی و شیتەڵکردنی ئەندامەکانی هەبوو. وتویانە کە چەندین ئەزبوونی شیتەڵی ئەندامی لەسەر زۆرێک لە ئاژەڵەکان ئەنجام داوە و چەندین نهێنی دۆزیوەتەوە. بە بڕوای ئەو هۆکاری دەرکەوتنی نەخۆشیە تونند و قورسەکان چوونە ناوەوەی شلەی ڕەشبان زەردە. شلەی ڕەشبان زەرد بۆ ناو خوێن و بەشەکانی لاشە. بەپێی فێرکاریەکانی ئاناگزاگورد مادە لە ڕۆح جیایە و تەواوی شتەکان تێکەڵ یەکن لە گەردی باقی شتەکانی تر، جگە لە ڕۆح کە لە تەواوی شتەکانی تر پاکتر و پاراوتر و ناسکترە و بە هیچ شێوەیەک تێکەڵە نییە. چاکە، جوانی، دادپەروەری و خۆشی لە تایبەتمەندیەکانی ڕۆحن و خراپە و ناشرینی و نەخۆشی لە تایبەتمەندیەکانی مادەن. بە بڕوای ئاناگزاگور نەهات نەبوونێک هەیە و نە لە ناوچوونێک. ئەوەی کە ئێمە پێی ئەڵین لەدایک بوون بە ناو یەکدا چوونە و ئەوەی پێی ئەڵین مەرگ لە یەک پەرد بوونە. دنیا لە سەرەتادا تێک چووە لە ناو یەک و لە چەندین توخمی بێ ئەندازە و بەربڵاو پێک هاتووە کە بەبێ مەبەست لە ناو یەکدا پێچیان ئەخواردەوە. ئەو کات عەقڵ هاتوو ڕێکخستنێکی دا بەو شڵە ژاویانە و لە توخمەکانی شتەکانی پێکهێنا و هەموو دروستکراوەکانی بە هەموو جوانیەکانەوە دروست کرد.
بە بڕوای ئاناگزاگور عەقڵ یەکێکە و ڕووکارەکەشی هەر یەکێکە و ئەگەر مرۆڤ بە ڕووکەش لە باقی ئاژەڵەکانی تریش بەرزترا ئەم سەروترینە تەنیا بۆ ئەوە ئەگەرێتەوە کە دەستی هەیە لە ڕووی پێکهاتەی جەستەوە و چەندین جیاوازی لاوەکی لەگەڵ باقی گیانەوەرەکاندا هەیە ئەگەرنا لە ڕوانگەی گیان و ڕۆحەوە مرۆڤ لەگەڵ باقی گیانەوەرەکاندا یەکسانە. بەم شێوەیە ئاناگزاگور هیچ ئەنجامێکی ئەخلاقی لە فەلسەفەکەی خۆی نەگرتووە و تەنیا لە ڕوانگەیەکی پێکهاتەی میکانیکیەوە خستوێتە بەر توێژینەوە و خوێندنەوە. لەوانەیە هەر لەبەر ئەمە بێ کە سوقڕات فێرکاریەکانی ئاناگزاگوری بە چاوێکی کەمەوە سەیر ئەکرد بە هیچیشی نەئەزانی و خەڵکی شتێکی وایان لە فەلسەفەکەی سروشتی ئاناگزاگور وەرنەگرت ئەویان پەیوەست بە دنیایەکی تر و بە کوڕی شەیتان ئەزانی. بەڵام لە ڕوانگەی زانستە مادیەکانەوە توێژینەوەکانی ئاناگزاگور گرنگێکی زۆریان هەیە و خزمەتی ئەم فەیلسوفا بەم زانستە پڕبەها ئاماژە ئەکرێت و جێگای سەرنجە. جیم ئەتۆمیستەکان لیئوسیپس دیموکریت لاپەڕا 32 تیۆری توخمی ئەتۆمی لیئوسیپس بوو کە بەرفراوانتری کردو دیموکریت تەواوکاری تێدا کرد. لیئوسیپس کە خەڵکی مەڵتیە بووە لە سنووری ساڵی 400 پێش زاینی هاتۆتە دنیا و ئەو بوو کە بەردەوامی بە قوتابخانەی ئائیدا. لە کۆتاییدا باوەڕی وابوو خانە خاوەنی جۆرێک لە هەبوونە. لیئوسیپس بۆ یەکەمین جار ماتریالیسمی وەک چەمکێکی تازە داڕژا و باوەڕوا بوو کە عەقڵ وەیان ڕۆح خۆی تێکەڵا لە جۆرێک لە ئەتۆمی تایبەت کە لە ئاگرەوە تێکەڵ بوون و زۆر لە پێش ئەتۆمەکانی ترەوە لە جم و جوڵدایە. تیۆریەکەی لیئوسیپس دەموکریت تەواوی کرد. دموکریت لە ئابەدرای ئێستا کە هاتۆتە دنیاوە. ئەم فەیلسوفا لە دوای مردنی باوکە دەوڵەمەندەکەیەوە بڕیاریدا کە هەمیشە لە سەفەردا بێت و بە دوای زانستدا بگەڕێ. ئیدی باری سەفەری بەست و لە سەرزەمینەکانی باشوور و خۆرهەڵات و هاوکات ئێران و پاشان سەفەری کرد بەرەو میسر. دموکریت خاوەنی زانیاری زۆر جیاواز بوو چونکە لە بەشە جیاوازەکاندا توێژینەوەی ئەکرد لە هەر باخێک هێشوویەکی چنی بوو. ئەو نەتەنیا پەیوەست بوو بە بەشە جیاوازەکانی فەلسەفەوە بە بەشە جیاوازەکانی زانستیشەوە هەر پەیوەست بوو. لەگەڵ ئەوەی خودی دموکریت ڕۆژگارەکەی خۆی بەس لە توێژینەوەی لایەنە جیاوازەکاندا تێپەڕاند لەگەڵ ئەوەشدا هەمیشە ئەیوت ئەگەر ئەتەوێ هیچ شتێک نەزانی هەوڵ مەدە هەموو شتێک بزانیت. ئەو باوەڕی وابوو کە دنیا نە بەو شێوەیەیە کە هەراکلیت وتویەتی کە گرفتاری جوڵە و گۆڕانە و نە بەو شێوەیەیە کە پارمنیت باوەڕی وابووە وەستا و بێجوڵەیە بەڵکو خاوەنی بارودۆخێکی مام ناوەندیە بە دەربڕینێکی تر لە دوو بەش پێک هاتووە. ملا واتا پلێرس ستۆرن و خلا واتا سێنۆن مانۆن. دنیای مەلا دابەش ئەبێ بە گەردیلەی بچووک و وەشینەبەوە. ژمارەی ئەتۆمەکان بێکۆتاین و پێکهاتەیان یەک شێوەیە و تەنها شێوە و بارودۆخ و شێوازی جوڵەکەیان جیاوازە لە یەکتری. تەواوی شتەکانی دنیا تێکەڵەیەکە لە ئەتۆمی ناکۆتاکان و لەبەر ئەوەی ئەتۆمەکان شتگەلێکی جیانە بوون ئەوە شتگەلێکی خاوەن ژیانن. مەرگ شتێنیە جگە لە لێکپەردبوونی ئەتۆمەکان. گۆڕانە بەردەوامە بینراوەکانی ناوجیهان لە تەواوی ئەم پەیوەست و لێک دوورکەوتنەوەی ئەتۆمانەوە سەرچاوە ئەگرن. دموکریت باوەڕی وابوو کام ئەتۆمانە هەندێکیان ساف و هەندێکی تریان ورد و هەندێکیان قولاب شێوەن و بازنەی و بزمارین و دروستکراوەکان تەنیا لە ئەنجامی لێکدانی ئەم ئەتۆمانە پێکهاتون. تیۆریای معریفەتی دموکریت زۆر سەیرە بە بڕوای ئەو شتەکان وێنەیەک لە خۆیان ئەخەنا سەر بیلبیلەی چاومان کە بە یارمەتی ئەتۆمەکانی ڕۆحەوە ئەبن بە شتێکی بینراو. بەڵام وێنەکان هەندێک جار ڕوون و ڕازنین و هەندێک کاتیش ئەبیندرێن. هۆکەشی ئەمەیە کە کاتێ تێپەڕبوون لە فەزادا کەم و زۆر ڕوبەڕووی بربەست ئەبنەوە و شێوەکەیان ئەگۆڕێت. ئەگەر بربەستەکان زۆر بن بە هیچ شێوەیەک نابیندرێن. ڕوونە کە ئەگەر ئەم جۆرە بربەستانە لە بۆشاییدا نەبوونایە ئێمە تەنانەت ئەمانتوانی مێرولەیەک کە بە ئاسماندا تێپەڕێت بیبینین. بەڵام لەلایەکی ترەوە حاڵەتی جەستەی مرۆڤ لە کاتی بینین و بۆنکردن و بیستندا ئەگۆڕێ. هەندێ هەستی بۆن بینین و بیستنێکی زۆر بەهێز و تایبەتیان هەیە و هەندێکی تر لاوازن لەوانەدا و ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی کە هەر کەسێ بە شێوەیەکی تایبەت شتەکان ببینێت بۆن نەکات یان بۆن بکات و دەنگەکان ببیستێ. لەبەر ئەمەیە کە بە زانستێکە لە ڕێگای هەستەکانەوە بەدەستدێ. متمانە ناکرێ ئەم جۆرەی زانستێکی ڕێژەیی یان زانستێکی ئەلتەرناتیڤە کە لەم بارەیەوە خودی دموکریت بەم شێوەیە ئەنووسێ. دوو جۆر ناسین دەست دەکەون: ناسینەوەی ئەسڵ و تاریک، بینین،
بیستن، بۆنکردن، تامکردن و لەمسکردن. هەموو ئەمانە ناسینەوە تاریکەکان و ناسینەوەی ئەسڵ جیاوازە لە ئەمانەدا. لە بڕوای دموکریتدا ناسینی حەقیقەت ئەوەیە کە وێنای پێکهاتەی ئەتۆمی شتەکان کەلوپەلەکان بەبێ هیچ نێوانەیەکی ڕاستەوخۆی پەیوەست بن بە ئەتۆمەکانی ڕۆحەوە و پێنج هەستەوەرەکە بە هیچ شێوەیەک لەم مەسەلەیەدا دەستێکەڵ نەکەن. لەبەر ئەوە گەردە هەستەوەرەکانی ڕۆح لە پێنج هەستەوەرەکاندا سنووردار نەبوون و لە تەواوی لاشەدا بڵاوبوونەتەوە. وێناکانی پێکهاتەی ئەتۆمی شتەکان ئەتوانن بچنە ناویەوە و وێنای حەقیقەت بەو شێوەیەی کە هەیە بینەخشێن و دموکریت هەروەکو بقرات باوەڕی وابوو کە چێژی ڕاستەقینە لە چێژی شەهواریدا نیە، بەڵکو لە ڕەوەندی ڕۆحانیەتدایە. ڕۆحانیەتیش بەهۆی خۆشڕووی و کراوەی مرۆڤ کە بەدەستێ، نە لە بەدەستهێنانی ماڵ و شوێن و پلەپایە و خۆشگوزەرانی لە بڕوای دموکریت. چێژ و ئازار ڕۆڵێکی گرنگیان لە ژیاندا هەیە و بەم شێوەیە کەسەکە ئەبێت بە شێوەیەک بژی کە بە زۆرینەی چێژەکان بگات و کەمترین ئازار بچێژێ، بەڵام لە هەمان کاتدا ئەبێت بزانێت کە چێژ بە دوو شێوەیە: چێژێکی ئاسایی کە لە پێنج هەستەوەرەکەدا بەدەستدێ و ئەم چێژە ناڕاستە، هەزارەها سەر ئێشەی لەگەڵدایە. چێژێکی تر لە ئارامی ڕۆحەوەیە، سەلامەتی جەستە و خۆشڕووی ئەداتە کەسەکە کە ئەم جۆرە چێژە بە تەواوەتی بەرهەمی دانایی و عاقڵێتیە. چێژێکی ڕاستەقینەیە و مرۆڤ ئەبێت هەوڵ بدا کە بەم جۆرە چێژە بگا. لە بڕوای ئۆتیک دموکریت باوەڕی وابوو کە چاکات تەنیا لە کرداردا نیە، بەڵکو لە نیەتیشدایە. مرۆڤی چاک ئەو کەسە نیە کە تەنیا کاری چاک ئەنجام بدا، بەڵکو ئەو کەسەیە کە هەمیشە مەیلێکی پاکی هەبێ. لەبەر ئەمە کەسێک هەمیشە خێرخوازە بۆ ئەوانی دیکە، بەڕاستی باشە، بەڵام گەر تاو ناتاو بۆ گەیشتن بە بەرژەوەندیەکانی هەندێ ئیشی خێرخوازانە ئەنجام دەدا، کردارەکەی ئەو لە ڕاستیدا هیچ سوودێکی نییە و بە باشیش ئەژمار ناکرێت. دموکریت بایەخی زۆری بە هاوڕێتی ئەدا، لە هەر جۆرە کینەیەک بە توندی ڕقی بوو و زۆریش گرنگی بەلایەنی سێکسینە ئەدا بەهۆی ئەو هەڵچوونەی کە دروستی ئەکرد. لەوانەشە هەر لەبەر ئەمە بێ کە بە چاوێکی سووکەوە سەیری ئافرەتانی ئەکرد. لە ماوەی 109 ساڵی تەمەنیدا ژنی نەگرت. دموکریت باوەڕی وابوو کە دنیا بەرەو ڕووی مەبەست و ئامانجێکی یەکانگی ڕێبەری ناکرێ، بەڵکو تەنها ئەتۆمەکانن کە لە ژێر فەرمانی یاسا میکانیکیەکانن فەرمانڕەوایی سنوورەکانی بوون ئەکەن، چارەنووسی هەموو شتێکیش دیاری ئەکەن. دموکریت تەنانەت زۆر پەیوەست نەبووە بە دین و بڕواکانی خەڵکی سەردەمەکەی خۆی، دژایەتی تیۆری عەقڵی ئاناکزاگوری کردووە، هەر بەم هۆیەوە بوو کە چەندین کاری خوداناسی لەودا ئەبیندرا. دموکریت زۆر ڕقی لە قسەکردن بوو، هیچ قوتابخانەیەکی بۆ خۆی دانەنا و هەر لە تەنیاییدا ئەژیا، تەنانەت پەیوەندی بە فەیلسوفە هاوزەمانەکانی خۆشیەوە نەبووە. وتویانە چەندین کتێبی لەبارەی بیرکاری، فیزیا، فەلەک، گەشتڕانی، جوگرافیا، زانستی شیکردنەوەی ئەندام، فیسیۆلۆژی، سایکۆلۆژی، سایکۆتراپی، پزیشکی، فەلسەفا، مۆسیقا و هونەرە جوانەکانی نووسیوە. ئەو بە ئەندازەیەک زانابووە کە زۆرێک لە هاوسەردەمەکانی پێیان ئەوت دانایی یان سۆڤیا و بەوەوە بانگیان ئەکرد. بەرفراوانی زانیاریەکانی ئەو بە ئەندازەی ئەرستۆ و ستایلی تێڕوانینەکانی ئەو وەکو ئەفلاتون بووە. فرانسیس بیگن ئەوی بە گەورەترین فەیلسوفی دنیای کۆن زانیوە. دموکریت باوەڕی وابوو کە لە هەستەوەرەکانەوە پێی بە دنیا ئەبین، بەڵام ئەوە توێکڵی حەقیقەتی پێ ئەڵێن، نەک خودی حەقیقەت. ئەلبەتە بۆ گوێی کەڕ جوڵەی شەپۆلەکان هیچ مانایەکی نییە، ئەگەرچی تاڵ و شیرینە، بەڵام لە ڕاستیدا هیچ لە ئەتۆم و خانەکان بەدەر نییە. لەبەر ئەمە زانستێک بەهۆی هەستەوەرەکانەوە بەدەستدێ ڕووکەش و ناڕاستە، زانستی ڕاستەقینە بەهۆی عەقڵ و بیرکردنەوە بەدەستدێ. لە ڕاستیدا ئێمە شتێک نازانین، چونکە حەقیقەت لە کرۆکی شتەکاندا شاراوەتەوە و ئەتۆمەکان لە هەموو شتێکدا بە کێشێکی تایبەتی و قەبارەی تایبەت و شکڵێکی تایبەت هەن و ئەتۆمەکان هەمیشە مەیلی بەرەو خواریان هەیە. جبر و هۆ و ئەنجامێتی دەستی لە کار و فەرمان و ڕێخستنی ئەم ئەتۆمانەدا هەیە، تەنانەت ئاڕاستەی پەیڕەوەکەشیان دیاری ئەکەن. هەر لەبەر ئەوە هیچ ڕوودا و سوتفەیەک ڕووی نەداوە و بوونی نییە. ئەو شتەی کە پێی ئەڵێن بەخت، پێشگۆیی، هیچ شتێک جگە لە نەزانی خۆمان نییە. بەختەوەری بە بڕوای دموکریت لە شتە دەرەکیەکانەوە بەدەست نایەت، چونکە بەختەوەری شتێکی دەرونیە. مرۆڤ ئەبێ فێر ببێت کە لە دەرونی خۆیدا بە دوای سەرچاوەکانی بەختەوەریدا بگەڕێ. بەختەوەری لە چێژە جەستەیەکانیدا نییە، بەڵکو لە ئارامی ڕۆح و ڕووکراوەکانی نێوەندی خوازیاری ڕێخستندایە. دموکریت
گرنگێکی زۆر تایبەتی ئەدا بە ئەخلاق و وایدا ئەنا ئەوەی کە مرۆڤ لە ئاژەڵ جا دەکاتەوە ئەخلاقە. ئێمە ئەتوانین زۆر شت لە ئاژەڵەوە فێر ببین، چنین لە جاڵجاڵۆکە، هێلانە سازی لە چۆلەکە، ئاواز خوێندن لە لای هەزاران باڵندا. بەڵام ئەوەی کە مرۆڤ لە باقی ئاژەڵەکانی تر بەرزتر کردوتەوە گەورەی و هێزی ئەخلاقیەتی. مرۆڤێکی پێگەشت و مرۆڤێکە کە ئەتوانێ شەهوانیەتی خۆی لە دەستیدا بێت و بتوانێ لە شێوەی ئەرکێکی مرۆیی خۆی تەرخان بکات بۆ ئەنجامدانی خێرەومەندترین ئیشەکان. مرۆڤ ئیشێکی چاک بۆ چه ئەنجامەدات؟ ئایا بە ئومێدی چوونە بەهەشتا؟ ویان ڕاکێشانی خۆشەویستی خەڵکە؟ یان لە ترسی پاسەوانەکانە؟ نەخێر، چاکەکاری نابێ بە ئومێدی وەرگرتنی پاداش یان خودی چاکەکاری بێت، بەڵکو ئەبێت وەک ئەرکێکی مرۆڤانە ئەنجامی بدا. مرۆڤ ئەبێ لە خراپەکاریدا زیاد لە هەست بە کەمیکردن لە لای خەڵکی لە لای خۆی هەست بە کەمی بکە. دموکریت خۆی بەپێی ئەوەی کە ئەیوت پیاوێک بوو چاکەخواز و دەروون پاک و گۆشەگیر و دوور لە شوێن و پلەخوازی. ئەو 109 ساڵ ژیە. کاتێک کەسێک پرسیاری نهێنی تەمەنەکەی لێ ئەکرد وەڵامی ئەدایەوە کە نهێنی تەمەنەکەی من لەوەدایە هەموو ڕۆژێک هەنگوین ئەخۆم، بەڕۆن ماساژی لاشەم ئەکەم. بەڵام لەوانەیە هۆکاری ڕاستەقینەی تەمەنەکەی ئەو چاکەکاری و ئاقلەتی خۆی بوو بێ لە ژیانیدا. براتراند ڕاستکڵ لەبارەی دموکریتەوە ئەڵێت دموکریت ماتریالیستێکی تەواو بوو. لە بڕوای ئەودا ڕۆح لە ئەتۆمەکان پێک هاتووە و بیرکردنەوەی کردەیەکی جەستەیانەیە. لە دنیادا مەبەستێک نییە و تەنیا لە لای ئەتۆمەکان یاسای میکانیکی هەیە. دموکریت لەبەر ئەمە باوەڕی نەبوو لە دژی ڕۆحی ئاناگزاگۆرس بەڵگەی هێنایەوە. لە ئەخلاقدا شادی بە ئامانجی ژیان ئەزانی و نێوەندخوازی و کەلتوری بە باشترین ڕێگای بەدەستهێنانی شادی ئەزانی. لە هەموو جۆرە توندی و بەدوای ماڵ و پارەگەڕاندا بێزار بوو، چونگا بەگوتەی ئەو ئەم ئیشە چێشخوازی بەسەر ئاگاییدا زاڵ ئەکا. زۆر ڕێزی هاوڕێتی ئەگر بە چاوێکی خراپەوە سەیری ژنانی ئەکرد. حەزی لەوە نەبوو کە منداڵی هەبێ، چونکە پەروەردە و فێرکردنیان بەڕێگریەک لە بەردەم ئیشی فەلسەفەدا ئەزانی. دال خزمەتەکانی کەمسۆلۆژیستیەکان لاپەڕا 38. فەیلسوفەکانی پێش سەردەمی سوقرات پێیان ئەڵێن کسمۆلۆژیس. ئەوان لەبارەی مادەکانی ئەم دنیایەدا تیۆری معریفەت و چەندینی تریان خستە ڕوو. لەبەر ئەوەی پێداچوونەوەی یەکمان کردبێت جارێکی تر فەلسەفەکەیان ئەخێنە ڕوو. تالیس واتە ئاو، ئانکسیمەندەر یەکسانە بە ناکۆتا، ئانکسیمەن یەکسانە بە هەوا، فیساگۆرس یەکسانە بە بێسنوور لە بەرامبەر سنووردا، هەموو شتەکانی گۆڕی بە ژمارە، هەراکلیت یەکسانە بە ئاگر، پارمنید یەکسانە بە هەبوون یەکسانە بە گۆیەکی سنووردار، ملیسس یەکسانە بە هەبوون یەکسانە بە گۆیەکی بێسنوور، ئامپگدوڵ یەکسانە بە زەوی، هەوا، ئاگر و ئاو، ئاناگزاگور یەکسانە بە عەقڵ، دموکریت یەکسانە بە ئەتۆم، هیپۆن یەکسانە بە ئاو، دیوژن یەکسانە بە خەڵکی پۆڵۆنیا یەکسانە بە هەوا. کسمۆلۆژیستەکان بە پێشاندانی جیاوازی هەستپێکراو لە نێوان زانستی ئەزمون و عەقڵ یارمەتی سەرهەڵدانی زانستی معریفەتیاندا و بۆ دروستبوونی منتیق ڕێگەیان هەموار کرد لە زانستی سروشتی و فیزیاییدا هەنگاوی گەورەیاننا، بە تایبەتی خزمەتەکانی ئەوان لە تەواوکاری و پەرەپێدانی بیرکاری زانستی ژیانناسی، پزیشکی، زەویناسی و ژئولۆلۆژی. ئەوان لە ڕوانگەی بیر و باوەڕی مەسهەبیەوە هەندێکیان پێشڕە و هەندێکی تریان خۆپارێز بوون. بۆ نمونە گەزنەفۆن هەڵەی سیفەتەکانی خودا بە سیفەتی مرۆڤ دۆزیەوە. فیساگۆرس و ئیمپدوگوڵ باوەڕیان بە دۆنادۆ هەبوو. ئاناگزاگور شەڕی لەگەڵ نەریتا ئایدۆلۆژیەکاندا ئەکرد. کەمسۆلۆژیستەکان لە ڕوانگەی باوەڕ نەبوون بە نەمری ڕۆح و بە پیرۆزی نەزانینی مرۆڤ پلەیەک لە سەرووی فەیلسوفەکانی دوای خۆیان بوون و لە توێژینەوەکانی ئەواندا ڕۆحێکی زانستی و مادیانە ئەکەوتە بەرچاو. ها یەکەمین ئەخلاقیەکان لاپەڕەچل. یەکەم سۆڤستاییەکان. سۆڤستاییەکانی سەدەی 5 پێشزاینی نوێنەری جۆرێکی تایبەت لە فەیلسوفەکانی یۆنان بوون کە فەلسەفەیەکی تایبەت نەبوون، ئامانجی ئەوان تەنیا ڕوونکردنەوەی بیر و باوەڕەکان بوو. بارودۆخی ئەوان هاوشێوەی بارودۆخی زانایانی سەدەی 18 بوو کە ناسرابوون بە سەردەمی ڕوونکردنەوەی بیر و باوەڕەکانی سەردەمی ئیخوان و سەفاتی ئیسلام، بە هەمان شێوە کە زانایان و فەیلسوفی سەدەی 18
کە ڕوونکردنەوەی بیرۆکەی خەڵکیان کردبوو بەلایانی چاکەی خۆیان، سۆڤستایەکانیش بەردەوام خۆیان تەرخان کردبوو بۆ بەرەنگاربوونەوەی خوڕافات و نەریتا ڕزیوا کۆنەکان و ڕۆشنکردنەوەی هزری خەڵکی، بەڵام بە هەمان شێوە کە بەدخوازەکان واتا بقرات یان بەدناو کردووی فەلسەفەی ئازادی بەخشەکەی ئەویان کردا ژێرخۆڵەمێشەوە. لەبارەی سۆڤستایەکانیشەوە هەر ئەم شێوە نامردانەیە گیرایە بەرو لە ئەنجامدا سۆڤستایەتی ناسراوە بە کەسایەتێکی فێڵباز و ناڕێک و شەلاتی. ئەو فاکتەرە گرنگەکەی کە یارمەتی سەرهەڵدانی سۆڤستایەکانیدا توانایی و زۆرمەندی و بەڵێگوتنی خەڵکی ئاتن بوو. بەم مانایە کە ئەرستۆکراتیەکانی ئاتن بەهۆی دەستڕۆیشتنیانەوە زۆرمەندیەوە هەوڵی ئەوەیاندا فێرکاری بۆ خۆیان بگرن کە منداڵەکانی خۆیان فێری هونەری گفتوگۆ و ڕەوانبێژی و بەیانگەرایی لێهاتوانە بکەن. لە ئەنجامدا هەندێک ئامادە بوون کە ئەم ئەرکا گرنگە بگرنە ئەستۆ لەبەر ئەوەش کە سەنتەرێکی فێرکاری و زانست بوونی نەبوو. سۆڤستایەکان ناچار بوون کە لە شارێکەوە بۆ شارێکی تر کۆچ بکەن و لە سەفەردا بن. لە هەر شوێنێک فێرخوازێکیان دەستکەوتە لەوێدا ئەمانەوە و فێری زانست و واتاکان و دەربڕین و هونەری قسەکردن لەگەڵ ئەوەشدا فێری مێژوو ئەدەب و یاسای زمان و منتیقیانەکردن. دووەم، خزمەتەکانی سۆڤستایەکان لە لقیهائی یەکەمینی ئەخلاقیەکان بەشی 4. جگە لە بڕێکی زۆر کەمیان کە زانستیان کردووە بە فاکتەری پارە پەیداکردن، باقی سۆڤستایەکانی تر پەرەپێدانی بڕوازانستی ئازاکان و لێکدانەوە و شیکردنەوەی بیرە فەلسەفیەکان و ڕەخنەگرتن لە فەلسەفە هەڵەکانی پێشینانیان کردبووە ستایلی چالاکیەکانی خۆیان. وتویانە کە سوقرات فەلسەفەی لە ئاسمانەوە هێنایە سەرزەوی. ڕاستەکەی ئەوەیە سۆڤستایەکان بوون کە فەلسەفەیان لە ئاسمانەوە هێنایە سەرزەوی. ئەوان بوون کە نیشا ئاسا دەستیان بە تێکدانی بتەکۆنەکان کرد و گومانیان خستان ناو ئایدیا ئەخلاقیەکانی سەردەمەوە و پەرەیان بەم گومانەدا و ڕێگاکانیان کردەوە بە هەوڵە زانستیەکان و داناییان بەناو خەڵکیدا بڵاو کردەوە. ئەوە سۆڤستایەکان بوون کە بربەستی چەقبەستووی هزری مرۆڤیان شکاند و پەرەیان بە توێژینەوە و بیرکردنەوەی ئازادانەدا. چەندین مەقالەیان لەبارەی ڕەخنەگرتن لە ئەخلاقیات و تیۆری دەوڵەت نووسی و ڕێگایان بۆ دۆزینەوەی تیۆری معریفەت کردەوە. تا پێش سۆڤستایەکانیش فەلسەفە سەرنجی ئەو خاڵەی نەدابوو کە ڕاستی ڕەهابوونی نییە و معریفەت شتێکی دەرونی و شەخسیە. هەڵەن و زۆر سەرنجی ڕاستیان نەداوە و باوەڕیان وابوو کە هەستەوەرەکانی عەقلیش شایەنی ئەوەن و لە ئەنجامدا هەڵەن و ناتوانن بە ڕەهایەتی باز لە مەسەلەی میتافیزیکی بکەن. سۆڤستایەکان لە یەکەمین کەسانێک بوون کە پێیان بەوە برد کە ڕاستیەکان ڕێژەین و گریمانەین و ڕاستی ڕەها لە شوێنێک جگە لە خەیاڵ و وێناکردنەکانی مرۆڤدا نییە. سێم، کاریگەری سۆڤستایەکان لە لقیهائی یەکەمینی ئەخلاقیەکان بەشی 4. جگە لەو هێرشا بێڕەحمانەی کە سوقرات و ئەفلاتون کردیانە سەر سۆڤستایەکان، جوڵانەوەی سۆڤستایەکان تەنیا لە فەلسەفەدا بەڵکو لە ئەدەب و مێژوشدا کاریگەری خۆی هەبوو. چەندین مێژوونیستی وەکو هیرۆدۆت، تۆسیدیدپی پەیان بە گرنگی ئەم جوڵانەوەیە بردووە. توسیدیدپی بە سەرنجێکی تایبەت بە بنەماکانی سۆڤستایی هەوڵی داوە مێژوەکەی خۆی بە ڕێگایەکی زانست و ڕاست و ڕەوان بنووسێتەوە تا ئەندازەیەکیش لە شانۆنامەی سوڤگل و ئۆرپیددا ئەم کاریگەریە دەرکەوتووە. ئێمە لە زانیاریەکانی سۆڤستاییەکان جوانەی بزوتنەوەکانی وەکو پراگماتیزم، پۆزەتیڤیزم، ئەگزیستیاسیالیزم، یوتیلیتریزمان دەست دەکەوێ. 4. گەورەترین سۆڤستایەکان لە لقیهائی یەکەمین ئەخلاقیەکان بەشی 4 لاپەڕە 42. لێرەدا بە کورتی پێداچوونەوەیەک بە بیر و باوەڕی گەورەترین سۆڤستایەکاندا ئەکەین. پرۆتاکۆرس لە سنووری ساڵی 486 پێشزاینی لە ئابدرا هاتە دنیاوە. لە لاویدا باربەڕەیی ئەکرد، بەڵام عەشق و پەیوەستێکی زۆری بۆ زانست و دانایی هەبوو. هەر لەبەر ئەم عەشقا خۆی فێری خوێندەوە و نووسین کردووە و بووە یەکێک لە گەورەترین زانەکانی سەردەمەکەی خۆی. پرۆتاکۆراس لاڕلاوێتیدا چەندین سەفەری جیاوازی کردووە و لە ئاتن هاوڕێی پرلیکس سەرنجی شای ڕۆشنبیری ئاتنی بۆ خۆی ڕاکێشا بوو. لە لای یۆنانیەکان بووە بە خۆشەویستی دڵەکان و لە شاری تووری چەندین یاسای بابەتیانەی تازەی دانا و لە سیسیل بوو بە مامۆسا. ئەو پیاوێکی زەحمەتکێش و ئازا و بێڕیا بوو، لە گوتنی ڕاستیەکان باکی نەبوو و لە ڕاستوێژەیدا گەیاندیە ئاسێکە کتێبێکی لە ژێر ناوی لەبارەی خوداکانەوە نووسی کە بەم شێوەیە دەست پێ ئەکا. نازانم بەڕاستی خوداکان بوونیان هەیە یان نا.
تەنانەت ناتوانم لەبارەی شێوەشیانەوە شتێک بڵێم، چونکە زۆر شت هەن بربەستن لە گەیشتن بە دڵنیایی. یەکێک لەم بربەستانە تاریکایی مەسەلەکانە و دانەیەکی تریشان کورتی تەمەنی مرۆڤە. هەر ئەم گوێنەدانەی بە بڕوای خەڵکی بووە هۆی ئەوەی کە چاودێری پرۆتاکۆراس بکرێت و ئەویش هەڵهات. ئەڵێن لە کاتی هەڵهاتنی پرۆتاکۆراس سواری بەلەمێک بووە و بەهۆی تۆقانەوە بەلەمەکەی نوقم بووە. شەپۆلەکان لەگەڵ خۆیان بردیان. 416 پێشزاینی ڕوویدا. لە بڕواگران بەهاکانی ئەو ئەمەیە مرۆڤ پێوەری هەموو شتەکان و ڕاستی هەر شتێک بۆ هەر کەسێک هەر ئەوەیە لە هزری ڕەنگی داوەتەوە، ئەمەش بەدەر لەوەی باش بێت یان خراپ. لەم بارەیەوە سکتوس ئۆمپیریکوس ئەنووسێت پرۆتاکۆراس جەخت ئەکاتەوە لەسەر ئەوەی کە هەر شتێک بە هەر شێوەیەک بە هزری کەسەکاندا بێت ڕاستە و هەر بەم شێوەیە ڕێژەی بوونی حەقیقەتی ئاشکرا ئەو باوەڕی وابوو کە مادە بەردەوام لە جوڵاندایە و هەستیش بەردەوام لە گۆڕاندایە. بەپێی کەسەکە و باقی فاکتەرەکانی جەستەی مرۆڤیش ئەگۆڕێن و ئەڵێن بە هەر شێوەیەک کە بە هزری مرۆڤەکان دادێ بە هەمان شێوەش بێت مرۆڤ هەندێک جار بە شێوەیەک و هەندێک جار بە شێوەیەکی تر پێی پێ ببن. بەپێی ئەوەی کە حاڵەتە جیاوازەکانی خۆیان بە چ شێوەیەک بێ مرۆڤێک لە حاڵەتێکی سروشتیدایە. تایبەتمەندیەکانی مادە هاوشێوەیە بە حاڵاتە سروشتیەکەیەوە و مرۆڤێک کە ناسروشتیە تایبەتمەندیەکانی مادە بە شێوەیەکی ناسروشتی پێی پێ ئەبا. و لەگەڵ ئەوەشدا بەپێی ئەوەی مرۆڤ خەوت بێت یان بەخەبەر بێت هاوکات بەپێی حاڵەتە ڕۆحیەکانی مرۆڤ و لە مرۆوە دەرئەکەوێت کە مرۆڤ پێوەری هەموو شتەکانە و هەر شتێ بە بڕوای مرۆڤ بە چ شێوەیەک بێت لە واقعیشدا بە هەمان شێوەیە. بە دەربڕینێکی تر ڕاستیەک کە ئێمە ئەتوانین پێی بگەین ئەوەیە کە فەلسەفە ڕاستیەکی شخصی و ڕێژەیە. هەر لەبەر ئەوەشە هەرکەس هەرچی ئاڵێ لە ڕوویەکەوە ڕاستە و لە ڕوویەکی تریشەوە هەڵەیە، چونکە هەر کەسێک دنیا لە گۆشەی ڕووناکەکەی خۆیەوە ئەبینێت و لەبارەی شتە هاوشێوەی مەیل و هونەرمەندی و سنووری زانیاریەکان و هۆشیاری خۆی داوەری ئەکا و لە گۆشەی ڕوانگەی کەسانی تر بێخەبەرە، کەواتە باش و خراپی کردارەکان پەیوەستە بە زەوق و سەلیقەی شەخسی تاکەکانەوە و یاساکان هەمویان ڕێژەین و پەیمان و ڕێکەوتنێکن و لەسەر بنەمای ئارەزووی تاکەکان دروست بوون. گۆرگیاس یەکێکی تر لە کەسایەتیەکانی سۆڤستاییەکان. گۆرگیاس لە گوماناوی بووندا لە پرۆتۆکۆراس پێی لەولاتر خستە بوو و نکوڵی لە ڕاستی پەتی ئەکرد بۆ سەلماندنی ئەمەش تیۆریەکی خۆی لەسەر بنەمای 3 مەسەلات داڕشتووە کە بریتین لەمانە. مەسەلەی یەکەم هیچ شتێک بوونی نییە. مەبەستی ئەمەیە کە ڕاستیەک بوونی نییە چونکە لە هەموو شتێکدا کە بیر بکەینەوە کەم و کوڕی بوونی هەیە و ئەم کەم و کوڕیەش ئەبێتە هۆی ئەوەی کە شێوەی ڕاستی هەمیشەیی بە شتێک داپۆشرا بێ. مەسەلەی دووەم ئەگەریش شتێک بوونی هەبێ ئەوانە ناسرێ چونکە پەی بەرە هەستیارەکانی ئێمە جێگەی متمانە نین بەهۆی ئەوەی کە پێداویستیەکان و مەیل و خواستەکانی ئێمە کار لە شێوەی بیرکردنەوەی ئێمە ئەکەن و ئەبنا بەربەست لە بۆ ئەوەی حەقیقەت وەک خۆی بناسین. مەسەلەی سێیەم تەنانەت ئەگەر ڕاستی بدۆزیتەوە ئەوە ناتواندرێ بە یەکێکی تر بڵیت چونکە وشەکان لە دەربڕینی بیرۆکەکاندا کەم و کوڕن. هۆکەش ئەوەیە کە وشەکان مانایەکی تایبەتی هەیە چونکە ئەوی تر ناتوانێت پێی بە زمانی قسەکردنی ئێمە ببا. گوتەکانی گۆرگیاس لە ڕوانگەی شێوە و تێکەڵی وشەکان و شێوەی دەربڕین و ئەدەی وشەکان بە ئەندازەیەک نایابوو کە تەنانەت ئەفلاتون کە دژی ئەو بوون لە کاتی باسکردندا ستایشی هونەری قسەکردنەکەی ئەکرد. گۆرگیاس سجع و قافیەی داهێنا و پەخشانەکەی خۆی هاوشێوەی شعر لێ کرد و هۆکارەتی ستایلەکەی ئەو هەر ئەمەش بوو. گۆرگیاس خۆی لە ئەستێرەناسی و زانستی سروشتی و مەنتیقدا بە مامۆستا ئەزانی و بانگەشەکانیشی لە ڕاستیەوە دوور نەبوون چونکە بەڕاستی زانیاری فراوانی لە زانستەکانی سەردەمی خۆی لێلا بووە. هیپیاس یەکێکی تر لە کەسایەتە سۆڤستاییەکان. ئەم کەسایەتە هەرچەندە لە سۆفستایە ناسراوەکان نییە بەڵام خاوەنی زانیاری زۆر فراوان و ئینسیکلۆپیدیا بوو لە زانستەکانی ئەدەب، مانە و دەربڕین و مێژوودا. بەخشیشێکی زۆری لابوو. هیپیاس دنیای بە وڵاتی خۆی ئەزانی و ئارەزووی ئەوە بوو ڕۆژێک دژایەتی نێوان نەتەوەکان نەمێنێت و دەوڵەتێکی جیهانی دروست بوو بێت و مرۆڤ بپارێزرێت لە لێدان و کوشتار و ماڵوێرانکاریە بێماناییەکان. پرۆدیگس یەکێکی تر لە کەسایەتیە سۆڤستاییەکان. پرۆدیگس یەکێکە لە سۆڤستاییەکان واتە بەگومانەکان. ئەو باوەڕی بە بیر و باوەڕە مەزهەبیەکانی سەردەمی خۆی نەبووە و باوەڕی وابوو کە عیبادەت و نەزر و نیاز هیچ دەردێک دەوا ناکە.
پرۆدیگس دژی ژیانێکی خۆش گوزەرانی و جوانخوازی بوو. باوەڕی وابوو کە جوانیەکان لاوەکان بەرەو فەساد هان ئەدەن. ئەو لاوەکانی فێر ئەکرد کە دوور بکەونەوە لە خۆشگوزەرانی و چێژخوازی و ژیانێکی قارەمانانە بکەنە پێشەنگی خۆیان. ئەلکیداس یەکێکی تر لە کەسایەتیە سۆڤیساییەکان. ئەم کەسایەتیە باوەڕی وابوو کە دەوڵەت فاکتەری جەور و ستەمە و ئەیوت بۆ ئەوەی خەڵکی لە جەور و ستەم ڕزگاریان ببێت ئەبێت دەوڵەت وەلا بنین. ئەو وەکو ڕۆسۆ باوەڕی وابوو کە مرۆڤ لە حاڵەتی سروشتیدا ئازاد و بەختەوەرە، بەڵام کۆمەڵگا و دەوڵەت دیل و ڕیسوایان ئەکەن. ئەو واتە ئەلکیداماس داوای نهێشتنی کۆیلایەتی ئەکرد و پەرەپێدانی خواستی ئیشتراکی و دژی چینایەتی بوو لە کۆمەڵگادا. ئانتیفۆن یەکێکی تر لە کەسایەتیە سۆڤیستاییەکان. ئانتیفۆنیش لایەنگری دەوڵەتی جیهانی و جێگیر و دیموکراسی واقعی بوو. لە نێوان تەواوی نەتەوەکاندا ئەو ئەیوت یەکێتی واقعی فێرکاری و پەروەردەی ڕاست و دروستە و لە لەدایک بوونیەوە نەک لە ئایدۆلۆژیا و مەزهەبەوە. تەنانەت باوەڕی وابوو بڕوا بەبەردبووەکان بربەستن لە بەردەم پێشکەوتنی گەلاندا. ئانتیفۆن لە سیاسەتدا تیۆریەیەکی هاوشێوەی تیۆری پەیمانی کۆمەڵایەتی ڕۆسۆی هەبوو. ئەیوت دەوڵەت هۆکاری ڕێکەوتنێکە کە لە نێوان دەسەڵاتدار و هەژاراندا ڕوویداوە. لەسەر بنەمای ئەم پەیمان و ڕێکەوتنە پێویستە لە بیری ئارامی و خۆشگوزەرانی هەژارەکاندا بێت. هەژارەکانیش مافی ئەوەیان هەیە کە لە حاڵەتێکدا کە دەوڵەت نەتوانێت ئەرکەکانی خۆی بەجێبهێنێ لای ببەن و تێکی بدەن. لقی واو سوقرات پیاوێک کە بەردەوام پرسیاری ئەکرد لە بەشی چوارەم لاپەڕا 48 لە لابێتیدا هەروەکو ئەوانی تر پەروەردەکرا. چووە قوتابخانەیەکی ئاسایی و زانیاری لەبارەی مۆسیقا وەرزشەوە فێرکرا. دواتر لە ئەندازیاری و فەلەکناسی ئیشی کردووە و لە کۆبوونەوەکانی قسەکردندا ئامادە بوو تا بە شێواز و بنەمای فەلسەفەی بیرمەندەکانی یۆنانی ئاشنا بێت. مەبەستی ئەو فێربوون بوو بۆ ئەو جیاوازی نەبوو کە زانست لە ڕێگای مامۆستاکەی ئەو فێر بێت یان لە یەکێکی تر. باشترین ڕێگا بۆ فێربوون لە لای ئەو پرسیارکردن بوو لە کەسانی تر و گەیشتنە ئەنجامی پرسیارەکان بوو. بۆ ئەمە بەستا سوقرات هەموو ڕۆژە زوو لە ماڵ ئەهاتە دەرەوە و یەکسەر ئەچوویە بازار یان ڕووی لە وەرزشگاکە ئەکرد. ئەگەر لە ڕێگادا کەسێکی بینی با کەشایانی گفتوگۆکردن بێ یەکسەر لە ئیشەکەی ئەکرد و سەرقاڵی قسەکردنی ئەکرد. ئەگەرنا ئەچوویە وەرزشگای گشتیەکە و لەوێ دەستی ئەکرد بە ئیشا بێدەرامەتەکەی خۆی. ئیشی چی بوو؟ قسەکردن، سەرخستناسەری دانا و ناداناکان. هەمووان لە دەست پرسیاران ناکۆتاکانی ئەو وەڕز بووبوون. بەڵام مەگەر ئەبێت خۆت لە دەست ئەم پیرە پیاوە لیقنە ڕزگار بکەیت؟ ڕۆژێکیان سوقرات پرسیاری لە دایکێ کرد کە دایکی مامان بوو. وتی کە چۆن ئیشێ بەم قورسیە ئەنجام ئەدات؟ دایکی وتی من ئیش ناکەم، هونەری من ئەوەیە کە هاوکاری هاتنە دەرەوەی منداڵ ئەکەم. سوقراتیش وای دائەنا کە هیچری مرۆڤ پڕە لە زانست و دانایی و ئەو ئەتوانێت بە یارمەتی پرسیار زانستی مرۆڤ بزانێت. ئەو وای بیر ئەکردەوە کە ڕاستی لە کڕۆکی مرۆڤدا بوونی هەیە. ئەرکی مامۆستا ئەوەیە کە بەرد لە حاڵەتی هێز بە کردار دەربهێنێت و ڕاستیە شاراوەکەی مرۆڤ لە قوڵاییەوە بۆ سەرەوە دەربهێنێ. هەندێک کات مەبەستی سوقرات لە گفتوگۆ فێرکردن بوو وەک ئەوەی کە لەم چیرۆکەی خوارەوە ئەم ڕاستیە دەرئەکەوێ. ڕۆژێکیان سوقرات لەسەر ڕێگایەک دانیشت بوو پیاوێکی بینی کە هەڵ ئەهات و پیاوێکی تریش بە دوایدا هاواری ئەکرد جانیە بگرن، جانیە بگرن، بیگرن. مامۆستاکەی ئەفلاتون هیچ جوڵەیەکی نەکرد و کابراش لە بەردەمیدا تێپەڕی و پیاوەکەش کە هاواری ئەکرد بە دوای ئەوی تردا ڕای ئەکرد کە گەیشتە لای ڕووی کردە سوقرات و بە تووڕێیەوە وتی بۆچی بەردەمی ئەو جانیەت نەگرت؟ سوقرات پرسی مەبەستی تۆ لە جانیە چییە؟ تێناگەم. کابراوتی سەیرە، نازانی جانیە چییە؟ جانی کەسێکە کە بکوژ بێت. سوقرات وتی باشە دەی مەبەستی تۆ قەسابە؟ کابراوتی ناداما و جانی کەسێکە کە مرۆڤ بکوژێ. سوقرات وتی باشە بەوانە ئەڵێن کاتنە شەڕەوە؟ کابراوتی چەندە بێهۆشی، مەبەستی من کەسێکە کە لە کاتی ڕێکەوتندا بەرامبەرەکەی بکوژێ. سوقرات وتی باشە تێگەیشتم، مەبەستت جەلادا. کابراوتی ها لە سەرەتادا نەدویست بڵێ پزیشکیت و ئارامم ئەکەیت؟ پیاوە جنێوێکی بە سوقرات دا و ڕێگەگەی خۆی گرتەبەر.
سوقرات بەو ڕێگای سەرەوە کە ناسراوە بەگاڵتەجاری سوقراتی مەبەستی لەم ئیشا ئەوە بوو خەڵکی تێبگێنێ لەوەی کە ئەو وشانەی ئەوان بە چەندین مانای جیاواز و بە دڵنیایەکی زۆرەوە بەکاری دێنن. لە ڕاستیدا ئەو هەموو دڵنیایەش نابێ هەبێ، چونکە زۆرێک لە موشانە چاکە خوازی، دادپەروەری، چاکە و جوانی مانایەکی زۆر فراوانتر و قوڵتریان لەوە هەیە کە لە نێوان چینەکانی خەڵکدا بەربڵاون. بەڵام ئەوەی کە پێی ئەوترێ گەڵتەجاریەکانی سوقرات لە ڕاستیدا شێوازێک بوون بۆ سەلماندنی لاڕێی و هەڵەیی و لابردنی گومان لە هزری کەسەکاندا لە ڕێگەی پرسیارکردن و وەڵامدانەوە و گفتوگۆوە، و لە دوای ئەوەی کە هەڵی بەرامبەرەکەی دەرخست دیسانەوە بە هەمان شێوە قسەکردنەکە پرسیار و وەڵامەکانی درێژە پێ ئەدا و لە هەوڵی دۆزینەوەی ڕاستیدا بووە. و ئەم بەشی دووەمەی زانیاریەکانی سوقرات پێی ئەڵێن مامانی، چونکە ئەو خۆی ئەیوت زانیاریم پێنیە و فێریش نابم. من وەکو دایکم هونەری مامانیم هەیە، ئەو هەوڵی ئەدا تا منداڵەکان لە دایک ببنەوە، من هاوکاری دەروونەکان ئەکەم لە دایک ببن، واتە بە خۆیاندا بچنەوە و بگەن بە ڕێگای بەدەستهێنانی معریفەت. بنەما فەلسەفەکەی سوقرات لەسەر دوو پایە بوو، یەکەمیان ئەوەی کە زانست و دانایی شتێک نییە جگەر لە بەیادهێنانەوە، دووەمیان ئەوەی سەرچاوی تاوانەکان نادانی و نەزانیە. بە دەربڕینێکی تر هەر کەسێک دانابێ ئیدی ڕەفتاری ناپەسەند ئەنجام نادا، چونکە هیچ کەسێک لە ڕووی زانست و ئەنقەسەوە بە دوای خراپەدا ناڕوا. لە بڕوای سوقراتدا ژیان بۆ مرۆڤ وەکو ڕووبارێک نییە و ئەرکە ئەخلاقیەکان شتێکی قورس نین کە هێزێکی دەرەکی ئەوانی خستبێتە سەرشانی ئێمە، چونکە ئەم ئەرکە بەدەر لە توانایی و خواستی خودی مرۆڤ کە لە بیری ڕۆحی خۆیدایە و ئەیەوێ ئەم دانایەی کە بۆ ڕۆحەکەی خۆی پێویستێتی بەدەستی بهێنێ. من لەم چەند ڕستەیەدا ئامۆژگاریەک کە هراکلیت بە هێلێنیەکانی ئەهێنمەوە و کورتی ئەەکەمەوە. تۆ باش ئافرێنراویت، ئەگەر بتەوێت و بخوازی ئەتوانی کارگەلێکی باش ئەنجام بدەی. تۆ پشتت بە هێز و توانای خۆت بەستووە و هیچ خودایەک و هیچ مرۆڤێک لەوەی کە تۆ ئەیکەیت دەستێکی نییە، بەڵام هێزەکەی تۆ لە شێوەیەکدا ئەبێتە هۆکاری سەرکەوتنی تۆ کە سوودی لێ ببینی. قسەکەی سوقراتیش لە ڕاستیدا هەر ئەمەیە. چاکە لە بڕوای سوقراتدا شتێکی گشتی و ئەبیستراکرد نییە، بەڵکو شتێکی کەسی و پراکتیکیە، واتە ئەبێت لە ئیشێکدا بەکرداریانە باش بین تا پێمان بڵێن باش. جوانی و چاکە لە بەرامبەر سوودمەندی بدابن. زانست جوانترین و باشترین شتەکانە. زانست یەکەمین فەزیلەتە و نەزانی دایکی هەموو سەرشۆڕیەکانە. بەبێ زانستێکی ڕاست و ڕەوان هەرگیز کرداری باش بە ئەنجام ناگەێنرێ. بەبوونی زانستێکی ڕێک کرداری باش و ڕاست خۆ بە خۆ دێتە پێشەوە. سوقرات نادانی بە مانای هەموو بەدبەختیەکان ئەزانی و هیچ ڕێزێکی بۆ دیموکراتی دانە ئەنا، چونکە ئەیوت زۆربەی خەڵک نەزان و لێوەشاوەی ئەوەیان نییە کە خۆیان کۆنتڕۆڵ بکەن. حکومڕانیش هونەرێکە وەک دارتاشی یان بیناسازی و وێنەکێشان. ئەبێت هەندێک کە ئامادەگیکی پێویستیان بۆ ئەم هونەرە هەیە فێر ببن و فەرمانڕەوایی و وڵاتداری بگرنە ئەستۆ. سوقرات باوەڕی بە ئەلیگاریکی هەبوو، لەو باوەڕشدا بوو کە ئەم شێوازە سوودمەندە و باکی نەبوو لەوەشدا کە بڕواکەی خۆی ئاشکرا بکە. هەر ئەم بێباکەی سوقرات لە دەربڕینی بڕواکانی و لێهاتووی ئەو لەگەڵتەکردن بە بەرامبەرەکەی بووە هۆی ئەوەی کە لە ئاینی دوژمن خوازیدا بێتە بەسەرهاتێک بۆ ئاتنیەکان. سوقرات بەردەوام پرسیاری خۆی لەبارەی فەزیلەت و ڕاستی لە لای ئەموو ئەو دەرئەبری تا بزانێ کێ نادانا و چ کەسێکیش دانایە، و لەبەر ئەوەش خۆی نەخاتە داوی لێپێچینەوە و لێپرسینەوەوە تاو ناتاو خۆی بەنەزان و فێرخواز ئەدا لە قەڵەم. شێوازەکەی ئەو زۆر سادە بوو. لە سەرەتادا ئایدیایەکی خستە ڕوو تا پێناسەیەکی لێ بکرێ. ئەو پێناسە و ناساندرەیە کە لەو ئایدیایەدا ئەکرا لە ژێر وردبینی شیکاری فەلسەفی بە وردی پەیدا ئەچوویەوە. یەک لە دوای یەکەم و کوڕیا فراوانەکانی ئەدۆزیەوە و دەری ئەبڕین. پاشان هەوڵی ئەدا کە بۆ نەیارەکانی خۆی ڕوونکاتەوە کە پێناسەکەی ئەوەنە تەنیا و گشتگیر نییە، بەڵکو هەڵەشی تێدایە. پاشان بە خستنە ڕووی پرسیارەکانی تازەتر هەوڵی چەندین پێناسەی کامڵتر و گشتگیرتر و ڕاستری ئەدا و هەندێک جاریش بە سوودوەرگرتن لە هونەری دیالێکتی گفتوگۆکەی ئەگەیاندا کۆتایی یان نەیارەکەی خۆی ناچار بە دوو فاقیە خوازی ئەکرد و دژەکانیشی ئەیان وت کە ئەو هەمیشە شتەکان تێک ئەدا و هیچ بنیاد نانێ، چونکە هەر وەڵامێک کە ئەدرێتەوە سوقرات ڕەتی ئەکردەوە و خۆشی هەرگیز وەڵامی پرسیارەکەی خۆی نەئەدایەوە. هەر ئەم کارەش بووە هۆی ئەوەی کە ڕۆژێک هیپیاس وای پێ بڵێ بە خودا تۆ وەڵامێک لە من نابیستی مەگەر خۆت بڵیت کە دادپەروەری چییە، چونکە تەنیا بەس نییە تۆ بە خەڵکی پێ بکەنیت و پرسیار بکەیت،
و هەمووان گێش بکەی، خۆشت ئامادە نەبی بەڵگەیەک بهێنیتەوە یان بڕوایەک سەبارەت بە بابەتێکی قسەکردنەکە دەرببڕیت. سوقرات لەو ئامۆژگاریانی کە ئەیدان دوو ئامانجی بنەڕەتی هەبوو. ئامانجی یەکەم خودناسی بوو. ئەو ئەیزانی کە تەنیا پیاوێک بتوانێت بەسەر ڕەمەک و شەهوەتی خۆیدا زاڵ بێ ئەوەیە کە خۆی ناسی بێ. ئامانجی دووەم خستنەڕۆی ڕێگایەکی دروستی دۆزینەوەی ڕاستی بوو و بۆ گەیشتن بە مەبەستا سوقرات ڕێگەیەکی تایبەتی بەناوی هیرۆستیک میثۆددانا بە پێشاندانی پرسیاری زۆر لەبارەی مەسەلەکانی ڕۆژانە. هەوڵی ئەدا فێرخوازەکانی خۆی سەربخات لە بەدەستهێنانی معریفەی بەسووددا و سوقرات بەم شێوازەشی ئەوت مامانی. سوقرات گرنگێکی تایبەتی ئەدا بە فەزیلەت، لەو باوەڕەدا بوو کە فەزیلەت فێر ئەکرێ وەرنتەنیا زانستێکی ڕاستەقینەیە. هەمان فەزیلەتە و باشترین شتێکیش کە مرۆڤ ئەبێ بیزانێ ئەوەیە کە بەرپرسیاریەتەکەی لە ڕوانگەی مرۆڤ بوونەوە چییە. بۆ گەشتن بەم ئامانجا مرۆڤایەتی ئەبێت پێی بە نەزانی خۆی ببە. خودی سوقرات لە سەردەمی لاوێتیدا لە پاش گەڕان بە دوای داناییدا تێگەیشت بوو کە هەمووان وەک ئەو نەزانن، بەڵام مەسەلەکە ئەوەیە لە کۆتاییدا کە ئەو ئەزانێت نازانێ، بەڵام ئەوان نازانن کە نازانن. بەم هۆیەوە سوقرات بۆ ئەوەی لاوەکان فێری ئەخلاقێکی شایستە بکە و ئاراستەیان بکە، یەکەمین ئیشێک کە ئەیکرد ئەوە بوو کە بە زنجیرەیەک پرسیاری زۆر هونەرمەندانە بەرامبەرەکەی بێدەنگ دەکرد بۆی دەسەلماند کە ئەو شتەی ئەو خوازیارەتی ئەیزانێت کە لە ڕاستیدا نایزانێ. ئەو کاتە بێ ئەوەی خۆی شتێکی فێر بکە بەرامبەرەکەی ناچار ئەکرد کە خۆی پەی بەکەم و کوڕیەکانی خۆی ببات و دان بنێ بەوەدا کە نازانێ، چونکە فێربوون بە بڕوای سوقرات شتێک بەدەر لە پێشبینی و بەیاد هاتنەوە نییە. سوقرات باوەڕی وا بوو کە گەورەترین نەهامەتی لەوانەیە تووشی مرۆڤ بێت ستەمگەریە. ستەمکار لە هەر بارودۆخێکدا بێ هەر ڕۆژی ڕەشە ئەگەر سزا نەدرێت، هێندەی تر بەدبەخت دەبێت چونکە لەم شێوەیەدا وەکو برینێک ئەمێنێتەوە کە دەرمان نەکرابێ. ئاشکرایە کە برینێک لەم شێوەیەدا ڕۆژ لە دوای ڕۆژ قوڵتر ئەبێ. ئەگەر ستەمکار تەمێ بکرێ ئاشکرایە کەمانەوەی بە نەخۆشی گەلێک لە چارەسەرکردن خراپترە. ئەمە کورتەیەک بوو لە فەلسەفەی سوقرات، پیاوێک کە ئەیزانی هیچ نازانێت. ئێستاکەش چەندێ ڕێک لەبارەی مردنەکەیەوە ئەنووسین کە ئەمەش بۆ خۆی فەلسەفەیەکە. بەو شێوەیە کە خوێنەرەکان ئاگادارن سوقرات بە تۆمەتی ئەوەی کەلاوەکانی گومڕە ئەکرد دادگایی کرا و مەرگ بەسەریدا سەپێنرا. ئەگەرچی سوقرات ئەیتوانی ڕابکە، بەڵام خۆی پەیڕەوی لە یاسای بە ئەرکی خۆی ئەزانی و ڕای نەکرد و خۆی دا دەست دوژمنەکانی. سوقرات هەرگیز لە مەرگ نەئەترسا، باوەڕی وابوو کە زانان ڕاستەقینەکان بە درێژایی ژیانیان چاوەڕێی مردنن، چونکە مەرگ نەک هەر نەهامەتی نییە بەڵکو بەختەوەریشە. ماهیەت و کەسایەتی سوقرات لە کۆتا تاقیکردنەوەکەیدا کە دادگایەکەیەتی دەرکەوت. ئەو لە دادگا ئامادەی خۆی بۆ مردن ئاشکرا کرد و وتی: من نە لە کاتی بەرگریدا ئامادە بووم کە ئیشێکی ناشایستە بکەم و نە ئێستاکەش کە کردومە پەشیمانم، بەڵکو مردنی پاش ئەو شێوازە بەرگریە زۆر لە ژیان بەبەرزتر ئەزانم، چونکە بۆ هیچ کەس ناگونجێ کە چ لە دادگا یان لە بەرەی شەڕدا بێ بە هەر شێوەیەک بێ خۆی لە مردن ڕزگار بکە. ئەگەر بێت و کەسێک هەبێ کە بۆ ڕەهابوونی لە مەترسی دەست بداتە هەر شتێک و گوتنی هەر قسەیەک، ئەوە لەبارەی شەڕیشدا دێتە پێشەوە کە چەکەکەی خۆی فڕێ بدا و خۆی بداتە دەست دوژمنەکەی، بە ئاسانیش لە مردن ڕزگاری ئەبێ. لە باقی مەترسیەکانی تریشدا ئامرازی کەم نییە بۆ ڕەهایی. بەڵێ خەڵکی ئاتن ڕاکردن لە مەرگ ئیشێکی قورس نییە، بەڵکو هەڵاتن لە خراپە قورسە، چونکە خراپە لە مەرگ تونترە. ئێستاکە من پیر و بێتوانا بووم و کەوتومەتە چنگی مەرگەوە، بەڵام داخوازی مەرگی من بەو هەموو چست و چالاکیانە کەوتونەتە داوی خراپەوە. دیسانەوە درێژە بە قسەکانی ئەدا بۆ سلماندنی ئەوەی کە ئێمە مافمان هەیە کە مردن بە شتێکی باش ئەژمار بکەین. ئەتوانین بەم شێوەیە بەڵگە بهێنینەوە. مردن لەم دوو حاڵەتە بەدەر نییە، یان بوون بە هیچ و لە ناوچوونە بە شێوەیە کە کەسێک ئەمرێت و ئیدی بە هیچ شێوەیەک هەز ناکە، یان بەو شێوەیەی کە ئەڵێن مەرگ بۆ ڕۆح جێگۆرکێ و گواستنەوەیە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر. ئێستاکە ئەگەر بەشی یەکەم ڕاست بێ، واتە بەهاتنی مەرگ هەموو هەستەکان لە ناو بچن. مەرگ وەک خەوێک بێ کە تیایدا تەنانەت خەونێکیش نەبێت. لەم شێوەیەدا ئەبێت مەرگ بە قازانجێکی زۆر گەورە بزانین، چونکە ئەگەر کەسێک شەوێک کە تیایدا هێندە بەهێمنی بخەوێ کە تەنانەت خەوێکیش خەونەکەی تێک نەدا،
لە بەرامبەری هەموو ڕۆژ و شەوەکانی ژیانی خۆی دابنێت و بیەوێت ببینێت کە لە تەواوی ژیانی خۆیدا چەند ڕۆژ یان چەند شەوی باشتر لەو یەکدانەی هەبووە، و ئەزانن کە نەتەنیا کەسێکی ئاسایی بەڵکو و تەنانەت شاهەنشاهیش دان بەوەدا ئەنێ کە لەم شێوە شەو و ڕۆژانە لە ژیاندا بە 5 ئەژمێردرێن. کەواتە ئەگەر مردن شتێکی باشی بەم شێوەیە بێ، ئەوە من بە سوودێکی زۆر گەورەی ئەزانم، چونکە بەم شێوەیە تەواوی ئەبەدیەت لە شەوێکدا کۆ ئەکرێتەوە. بەڵام ئەگەر مردن جۆرێک لە کۆچ بێ لەم دنیایەوە بۆ شوێنێکی تر، و ئەگەر ئەم قسەیە ڕاست بێ کە هەموو ئەوانەی ڕابردووش لەوێ ئامادەن، لەم شێوەیەدا چ شتێک لەمە باشتر وێنە ئەکرێ کە کەسێک لە دەست ئەم داخوازانە کە خۆیان ناو دادوەر ڕزگاری ئەبێت و ئەگات بە دنیایەکی تر و لەوێ ئەگا بە دادوەرە ڕاستەقینەکانی وەک منوس، ڕادمانتۆس، ئایاکۆس، بریپتولوس کە ئەڵێن لەو دنیایەدا خەریکی دادوەرین و لەگەڵ ئەوەشدا بەو هەموو خوداییانەی کە لە ژیاندا ناسراون لە دادوەریکردندا ڕوبەڕوو ئەبنەوە و لە پاڵ ئەرفئوس، موزایوس، هەزیود و هۆمەردا هاو نشین بێت. سوقرات لە کاتی ئەم بەرگریکردنەشدا لە خۆی وازی لەگەڵتەکردن بە نایارەکانی نەهێنا بوو، لە دادگادا لەم شێوانە قسەی ئەکرد. ئەگەر باز لە ئایدیالەت نەکەن، ئەوە ئەڵێم کە حاڵ و وەزعی ئێوە لە شێوەی ئەسپێکی ئازا و نەجیبدایە کە بەهۆی هەمان گەورەی خۆیەوە قورس وەستاوە و پێویستی بەوە هەیە کە لە خەو هەڵسێ تا بجوڵێت، و من بە خوداوەندێک ئەزانێت بۆ ئەنجامدانی ئەم خزمەتە بە شارەکەی ئێوە و بە بڕوای خۆم ڕاست پێدراوم کە پاڵ بە ئێوە بنێم و پێتانەوە بدەم و هاوکات سەرزەنشتان بکەم و هیچ کات لێتان بێخەبەر نەبم. لە کۆتایی بەرگریەکەی خۆیدا سوقرات بەم شێوەیە قسەی کرد: ئێستا کە کاتی ئەوە هاتووە کە لە یەکتری جا ببینەوە، من ئاهەنگی مردن ئەکەم و ئێوە لە بیری ژیاندا بن، بەڵام کاممان بە تەمەنترین جگە لە خوددا هیچ کەس نازانێت. سوقرات بەبوونی ئەم بیرانە خۆی ئامادەی مەرگ کرد بۆ خۆ پەشۆکاندن لە بەندینخانە. چیرۆکی ئەیزوپی ڕێخست و نامێکی لەبارەی ئاپۆلۆنە و نووسی. سەرنجام ڕۆژی مردنی سوقرات گەیشت. پاسەوانی بەندینخانە بە جامێکی پڕ لە ژەهری خواردنەوە گەیشتە لای سوقرات. سوقرات کە ئەوی بینی وتی: ئافرین ئەی هاوڕێ، ئێستا فێرم بکە کە ئەبێت چی بکەم. پاسەوانەکە وتی: هیچ شتێکی نییە، تەنیا ئەوە نەبێ کە لە دوای خواردنەوە بەڕێدا بڕۆ تا قاچەکانت قورس ئەبن، ئەو کات لەسەر تەختەکە بخەوە. پاشان جامەکەی دایە دەستی و سوقرات بەو پەڕی ئارامیەوە بەبێ هیچ پەرێشانیەک لە دەستی پاسەوانەکەی گرت. نەڕەنگی زرد بوو، نەشێوەی تێکچوو، هەروەکو هەموو کاتەکانی تر بەو پەڕی بێدەنگی سەیرێکی پیاوەکەی کرد و گوتی: ئایا ڕێم پێ ئەدەی کە دڵۆپێ لەم ژەهرە بکەمە سەرزەوی؟ ئەو وەڵامی دایەوە و هێندەی کە پێویستە بۆ خەڵکی دروستی ئەەکەم، واتە نابێ بیکەیتە سەرزەوی. سوقرات وتی: زانیم، بەڵام ڕێم پێدراوە و شوێنیش هەیە کە لە دەرگای خوداوەندەکاندا نزا بکەم کە سەفەرەکەی من بەخێر بگێڕێت و جگە لەمەش هیچم ناوێت و ئارەزوم ئەوەیە کە نزاکەم وەربگرن. ئەمەی وت و جامەکەی نابەلێویەوە بە دڵنیایی و ئارامیەوە ژەهرەکەی نۆشی. بەم شێوەیە سوقرات مرد. لەوەیدا کە سوقرات مرۆڤێکی چۆن بوو بڕوای جیاواز هەیە. شلی ئەوە بە مەسیحی یۆنان ئەزانێت و ئەوی تر ژیانی سوقرات وەکو مورویەکی ئاڵتونی لە تاریکاییەکانی مێژووی مرۆڤایەتی ئەزانێ. یەکێک لە موریدەکانی سوقرات گومانی خستنە سەر مردنەکەی و وتویەتی: دنیا لە تاوانبارەکان خۆش ئەبێ، بەڵام لە بیرمەندەکان خۆش نابێ. لامارتین لە ستایشی ئەودا کتێبێکی نووسی بوو لەبارەی گەورەی و پیرۆزی مردنەکەی و ئەو زیادە ڕەویەی لە نووسیندا کردووە و بڕێکی تریشی بە چاوێکی زۆر کەمەوە سەیری سوقرات ئەکەن، وەکو نیتشا کە ئەڵێت هیچ شتێ لە سوقراتدا جوان نەبوو جگە لە مردنەکەی. لە نێوان ئەم بڕوا دژبەیەکانەدا مرۆڤ سەسام ئەمێنێتەوە. لە هەڵبژاردننی یەکێکیاندا ڕێژەی ڕاست و ڕەوان ئەوەیە کە سوقرات خاوەنی کەسایەتیەکی سەیر بووە و قسەگەلێکی کردووە کە شایانی تێڕامان و چەندین کاری سەیری ئەنجام داوە کە تا دنیایە مایەی سوود لێوەرگرتنن بۆ جیهانیەکان. لقیە ئایدیالیزمی ئەفلاتون لە بەشی 4 لاپەڕا 58. ئەفلاتون کە ناوەڕاستەقینەکەی ئەرستۆکلس بوو
لە ساڵی 428 پێشزاینی هاتە دنیاوە و ناوی باوکی ئاریستۆن و دایکی پرکتیۆن بوو. ڕەچەڵێکی ئەفلاتون لە باوکەوە بە کدروس ئاخرین پادشای ئاتن و لەلایەن دایکیشەوە بۆ بۆسۆن دانایەکی یۆنانی ئەگەڕایەوە. ئەو دوو برای بەناوی گلوگن ئەدیماند خوشکێکیشی بەناوی پوتنە هەبوو. ئەفلاتون هەروەکو شۆپنهاوەر لە سەرەتاکانی لاوێتیەوە شێعری سۆزداری پڕ لە گڕی عەشقی ئەنووسی، تەنانەت تراژیدیای نووسینیش بوو. بەڵام پاش ئاشنابوونی بە سوقرات دەفتەری شێعرەکانی خۆی سووتاند و ڕووی کردە فەلسەفە. ئەو ژن و عەشقی فەرامۆش کردبوو، هەروەکو کەسێک کە لەژێر کاریگەری تەلیسمێکدا بێ کەوتە داوی سوقرات. پەیوەستی ئەو بە سوقرات تا سنوورێ بوو کە تەنانەت لە دوای مەرگی مامۆستاکەیەوە هەر بە دوای جێپێکانی سوقراتدا ئەچوو تا کۆتایی تەمەنی کەوتبوویە داوی تارماییەکانی سوقرات. ئەفلاتون تەنها 8 ساڵ فێرخواز بوو لە لای سوقرات. لە دوای مەرگی مامۆستاکەیەوە ئەفلاتون زۆر غەمبار بوو و بڕیاریدا بۆ ماوەیەک لە ئاتن دوور بکەوێتەوە. پاشان سەرەتا چوو بۆ ماگارا، لەوێشەوە چوو بۆ لای ئەقلیدس، پاشان چوو بۆ سیرین کە لە باکووری ئەفریقادایە. لەوێش بە بیرکاریزانی ناسراو بە ناوی تئودورس ئاشنا بوو. پاشان لەوێشەوە چوو بۆ میسر و لەوێشەوە بۆ ئاسیای بچوو کە لە ئاسیای بچووکیشەوە گەڕایەوە بۆ ئاتن. لەو کاتەدا ئەفلاتۆن لەسەر داوای خوشکەزاکەی دیون سەفەرێکی بۆ سیسیل کرد تا لەگەڵ دیونی سیس ئاشنا ببێ کە حاکمێکی زاڵم بوو و فێری شێوازی وڵاتداری بکات و ئامۆژگاریەکانی ئەفلاتون هەم پادشا و هەم دەست و پەیوەندەکانی هێنایە جۆش تا کارگەیشتە ئەوەی کە دیونیسیس ویستی ئەفلاتون بکوژێ، بەڵام خوشکەزاکەی ڕێگای دەربازبوونی ئەوی فراهەم کرد و حاکمی سیسیلی ناچار کرد کە فەیلسوف ئاتنەیەکە وەک کۆیلەیەک لە بازاردا بفرۆشێ. پاشان دۆستەکانی ئەفلاتونیان سندەوە و ئازادیان کرد، واتە فەیلسوفە ئاتناییەکەیان ئازاد کرد. ئەفلاتون لە دوای گەڕانەوەی لە سیسیل قوتابخانە معریفیەکەی خۆی لە نزیکی باخی ئاکادیمۆس کردەوە و 387 پێشزاینی ئەڵێن لەسەر قوتابخانەکەی ئەم دێڕەی نووسی بوو. هەر کەسێک شارەزایی ئەندازیاری نەبێت نێتە ژوورەوە. ئەفلاتۆن سەرەتا لە شێوەی گفتوگۆ وانەی ئەوتەوە، بەڵام دواتر دەستی کرد بە گرتنی چەندی ڕخنە و پاشان کەم کەم هێندە ئیشەکەی فراوان و بەرز بوویەوە کە ڕاستەوخۆ لەلایەن حاکمی سیسیل دیونیسیسی بچووک کوڕی دیونیسیسی پێشوو کە باسمان کرد میوانداری کرا کە بۆ سیسیل بڕوات و فێری شێوازی وڵاتداری بکە. ئەفلاتۆن لەگەڵ ئەوەشدا یادگاری خۆشی لە سەفەرەکەی پێشووی نەبوو، بەڵام هەرچوو هەوڵیدا کە حاکمە لاوەکە پەروەردە بکە، بەڵام ئەم جارش هەر سەر نەکەوت و لە هەمووی خراپتر بە تووڕەیی لە وڵاتدا کرایە دەرەوە. ئەفلاتۆن بۆ جاری سێم ساڵی 361 پێشزاینی گەورەی نواند لە بەرامبەر سیسیلدا تاوەکو حاکمەکە پەشیمان بۆەوە کە پەروەردەی بکە و ئەم جارش کەوتە ژێر بەدگومانیەکی توندی حاکم و زۆری نەمابوو کە بیکوژێ، کە خۆشبەختانە یەکێک لە پەروەردەکانی فیساگۆرس هاتنە ناو مەسەلەکە و ئەوی لە مردن ڕزگار کرد. لە دوای ئەم ئەزمونە تاڵانە ئەفلاتۆن ئیدی نەکەوتەوە بیری پەروەردەکردنی پادشا و لە باخەکەی خۆیدا لە یۆنان گۆشەگیر بوو و سەرنجام ڕۆژێک لە ساڵی 348 پێشزاینی لە کاتێکدا کە 8 ساڵ لە تەمەنی ئەو تێپەڕی بوو لە دانیشتنێکدا کە بە هاوسەرگیری یەکێک لە فێرخوازەکان بەرپاکرا بوو مرد. ئەفلاتۆن چەندین بەرهەمی جیاوازی لە دوای خۆی بەجێهێش، واتە لە ئاهەنگی هاوسەرگیری یەکێک لە فێرخوازەکانی داگیانی کێشە. هەندێک ئەو بەنووسەری 41 نامە ئەزانن، بەڵام ئەوەی کە ڕاسترا ئەو 36 نامەی بچووک و گەورەی نووسیوە کە گرنگترینیان ئەمانن. گوتاری بەرگریکارانەی سوقرات وەک ئەقریتون، ئۆتیفرون، هیپاسی یەکەم، ئەلکبیادسی یەکەم، گۆرگیاس لەبارەی هونەری ڕەوانبێژی وەک یەنن، فایدون، میوانی، فیدروس، ئایۆن، منکینوس، ئۆتۆزیموس، کراتیل، سیاست یان دەوڵەت، برمانیدس، ئەئیتیتوس، پرۆتاکۆراس، پیاوی سیاسی، فیلبوس، تیماوس، کریتیاس، نوامیز، ئەپینۆمیز، شارمید، لوسیس لەبارەی هاوڕێتی، لاکس لەبارەی پیاوێتی. ئەمانە هەمووی لە گرنگترین نامەکانی ئەفلاتۆن بوون لەبارەی گوتاری بەرگریکارانەی سوقرات و هەروەها هونەری ڕەوانبێژیەوە. نووسینەکانی ئەفلاتۆن لە ڕوانگەی ڕەوانیەتی ڕەوانبێژی و نانسکیەوە خاوەنی بەرزترین پلەن. بەرهەمەکانی ئەو وەکو بەرهەمەکانی
شۆپنهاوەر لە ڕوانگەی ئەدەبی و لە ڕوانگەی فەلسەفیەوە گرنگێکی زۆریان هەیە، بەڵام ئەم مامۆستایەی داناییەکانی خۆرهەڵات نەزانیاریە گشتگیریەکانی ئەرستۆی هەیە و نەوەکو شۆپنهاوەر خوێندنەوەیەکی زۆری هەبووە. لەگەڵ ئەوەشدا بەرهەمەکانی ئەفلاتون زیاد لە بەرهەمەکانی شۆپنهاوەر و ئەرستۆ فرۆشیان هەیە و ئەم سەروتریشی بۆ جادووی دەربڕینەکانی ئەفلاتون ئەگەڕێتەوە. وابزانم نەگونجاو نابێت کە شتێک لەبارەی نەرمونیانی دەربڕینەکانی ئەفلاتون بگێڕینەوە. ئەڵێن لە کاتێکدا کە ئەفلاتون لە بێشکەدا بوو، هەنگەکانی کێوی هەمید تۆزێک لە هەنگوینەکەی خۆیان خستە سەر لێوەکانی. لە بەرهەمەکانی ئەفلاتوندا وێنە و داڕشتێکی دیاریکرا و تایبەت نایەتە بەرچاو. ئەو بیرۆکانەی کە تیایدا باسکراوە خاوەنی یەکێتی نین. لە مەسەلەیەکدا شتێک هەڵدەهێنجرێ کە ئەفلاتون خاوەنی مێشکێک بووە کە بەردەوام لە هەوڵی ئەوەدا بووە حەقیقەت لە هەر گۆشە و کەنارێکدا بێ بیدۆزێتەوە. هەرچەندە خودی خۆی نەیتوانی حەقیقەت بەدەست بێنێ، بەڵام توانی بە هەندێک لە پارچەکانی حەقیقەت بگا. زۆربەی بەرهەمەکانی ئەفلاتون جۆرێکن لە دراما کە سوقرات ڕۆڵی سەرەکیان تێدا ئابینێ. سوقرات وەک ڕۆستەمێک وایە، کەم کەس هەن ئەتوانن ڕووی دەمیان لەو بکەن و توانای قسەکردنیان هەبێ لەگەڵ ئەودا و هەمیشەش وەڵامی بەڵێ ئەدەنەوە. ئەم ڕۆستەمەی جیهان بە شێوەیەک بە زمانی یاریکردنی بەرامبەرەکەی خۆی ئەخاتە ناوچەندی ڕێگای پڕ لە پێچ و پەنا و بیرۆکەکانی تێک ئەدات و سەرگەردانی ئەکا بە شێوەیەک کە خۆشی ناتوانێت بەرامبەرەکەی لەم سەرگەردانی ڕزگار بکە. ناوی سوقرات لە تەواوی نووسینەکانی ئەفلاتوندا هەیە، مەگەر لە ئاخرین بەرهەمیدا کە ناوی نوامیسە بە کوتەی فڕوغی لە گفتوگۆکانی سوقرات ئەگەر 2 نەفەر بن ئەوە یەکێکیان سوقراتە، ئەگەریش چەند نەفەر بن ئەوە دووبارە کەسە سەرەکیەکە هەر سوقراتە. ئێستاکە کورتەیەک لە فەلسفەکەی ئەفلاتون ڕوون ئەکەینەوە. ئەفلاتون تیۆریەی سۆفیستیەکان کە پێیان وابوو بە 5 هەستەوەرەکە ئەتوانین بگەین بەڕاستی ڕەتی کردەوە و ئەڵێت کە ڕاستیە عەقڵیەکان بوونێکی ڕاستەقینە و هەستپێکراوەکان تەنیا ڕووکەشێکن لە شتا عەقڵانیەکان و هەرگیز هیچ ڕاستیەکیان نییە. لە بڕوای ئەفلاتون تەواوی شێوەکانی بیرکاری چەند ئایدیایەکن کە کامڵ و هەمیشەین و هاوکات هەموو شتا ئەبستراکتەکان، وەک ئەوەی کە تەمەنی کردداری خۆپارێزانە کە لە تاکەکانەوە سەرهەڵادا کورتە، بەڵام خودی تەقوا ڕاستیەکی هەمیشەیە و لە ناو نەچووە و هاوکات جوانی و ڕاستی دنیای زانست و فەلسەفە لە شتی تاک و تەنیا دروست نەبووە، بەڵکو پێکدێ لە ئایدیاکان. بۆ نمونە مێژوو سەرگوزشتەی مرۆڤە، ژیان ناسی داستانی ژیانە و بیرکاری داستانی ژمارە و فەلسەفە. زانستی ئایدیاکان لە میتافیزیکی ئەفلاتوندا تەواوی شتەکان بە دەوری سنوورێکی تیۆری ئایدیاکاندا ئەسوڕێنەوە و گەورەترین ئایدیاکان لە بڕوای ئەفلاتوندا چاکە باشترین کردارە و هاوتایە لەگەڵ جوانیدا. چاکە ڕێنوێنی کاری دنیای دروستکراوە کەسانێک کە ئەتوانن پێی بە چاکە ببن ئەگەن بە بەرزترین جۆری زانست و کردارەکانیان هاو ئاهەنگی یاساکانی ئەفراندنن. ئەوەی کە تایبەتمەندێکی بە فەلسەفەکەی ئەفلاتونەوەدا بڕواکانی ئەفلاتونە لەبارەی بوون و دەرکەوت. ئەفلاتون بە پێچەوانەی پارمنید دنیای بینراوی بە خەیاڵ و فێڵ نەدەزانی، بەڵکو بە شتێک لە نێوان بوون و نەبوونی ئەزانی کە ئەتواندرێ پێی بڵین دەرکەوتە، کەواتە هیچ کەس نابێت بڵێ من هەم، بەڵکو ئەبێت بڵێت من ئەبم. بەڵام بەداخەوە خەڵکی لەم ڕاستیە ئاگادار نین و دەرکەوت دیاردا ئەخەنە جێی بوون هۆکەشی ئەوەیە کە ئەوان لە خەودان و بەڕاستێتی بوونی خۆیان پێی نابن. دنیا ماوەتەوە لە خەودا و خەڵکەکەشی بەغارەت بڕاوە و لە چنگی خەودایە. ئەفلاتون کەسانێکی بەچاوکراوە ئەزانی کە پێی بەوێنە و ئایدیا ئەبن، چونکە تەنیا لە وێنەدا ڕاستیەکان جێگیرن. دەرکەوتەکانی دنیا چەند وێنەیەکی تێپەڕ بوون. لە دنیای مادیدا تەواوی شتەکان لە نێوان هەبوون و نەبووندان و هیچ شتێک ناگات بە پلەی کامل بوون، چونکە لە هەر چرکەیەکدا شتەکان وێران ئەبنەوە و هەمویان لە حاڵەتی بوون بۆ حاڵەتی نەبوون ئەگۆڕێن. هەر بەم شێوەیەش لە دنیای مادیدا چەمکی بوون مانایەکی نییە، ئەبێ لە دنیای ئایدیادا کە هەمیشە پایەدارە بە دوای بووندا بگەڕین، چونکە بوونەوەرەکانی ئەم دنیاە ڕووکەشگەلێکی نووسراون لە وێنەکانی زیاتر نین. وێنەکان مۆدێلن و دەرکەوتەکان لەسەر نووسراوەکانیانن. دەرکەوتەکان چەند ئاوێنەیەکن کە تیایاندا ئایدیاکان ئەنەخشێنن. ئایدیاکان بە پەرپەرشدانەوەی خۆیان ئێمە لە بوونایەتی ئاگادار ئەکەنەوە، بەڵام ئەو پەرشدانەوەی ئایدیاکان هاوکات پەرشدانەوەی شکل و شێوەی پیاوەکانی ناو ئاوێنەکەیە، واتە هیچ ڕاستیەکیان نییە،
چونکە لەلایەکەوە مادە ناتوانێت پەرزدانەوەی ڕسمی ئایدیاکان وە خۆیان بداتەوە، لەلایەکی تریشەوە لەبەر ئەوەی ئەم ڕسمانە بەردەوام لە حاڵەتی گۆڕاندان هەر گۆڕانە بەردەوام ئەبێتە هۆی دروستبوونی ئەو پەرزدانەوانە و کەم و کوڕاپڕ لە هەڵانە. لە جیهانی شتا عەقڵانیەکاندا هەموو شتێک پاکە، بێکەم و کوڕە، خۆشی بەخشە، بەڵام لە دنیای هەستپێکراوەکاندا هەموو شتێک تێکدرا و کەم و کوڕ و بە ناویەکدا چووە. بەم شێوەیە لە نێوان ئەو زانستانەی کە لە دنیای هەستپێکراوەکاندا بەدەستدێن و ئەو زانستانەی کە لە دنیای شتا عەقڵانیەکانەوە بەدەستدێن جیاوازێکی زۆری هەیە. لە ئەزموونەکانی دنیای هەستپێکراوەکان ئێمە ناتوانین پێی بەنهێنیەکانی شتا عەقڵانیەکان ببین تا ئەو کاتەی کە زانستی ئێمە سنووردارە بۆ دنیای هەستپێکراوەکان، وەک ئەو کەسانەی کە خەو ئەبینن. ئەگەر بیانەوێ کە لەم حاڵەتی خەوتنا بێنە دەرەوە، ئەبێت لە دنیای هەستپێکراوەکانەوە ڕوو لە دنیای عەقڵانیەت بە ئایدیاکان ئاشنایەتی پەیدا بکەن. فروغی لەبارەی وێنەوە بەم شێوەیە نووسێت: ئەفلاتون ئەو ڕاستیە عەقڵانیانی کە پێی ئەوتن ئایدیاکان بە خاوەنی بوونێکی سربەخۆ لە خۆدا و لە دەروی شتەکانی تر ئەزانین و لەگەڵ ئەوەشدا تەنها بۆ ئایدیاکان ڕازی بە بوونێکی ڕاستەقینە بووە، وە شتەکان کە خەڵکی بە هەبووی ڕاستیەکان ئەیانزانن ئەو ڕاستیانەی کە ئەگەر ڕازی بن ئەو ڕاستیانە پەیوەستە بە بوونی شتەکان بزانن. ئەفلاتون بە هەبوونی ڕاستەقینەیان نازانێ مەگەر ئەوەی کە لە ڕاستیەتی ئایدیاکان بەهرەمەند بن. لە وەڵامی ئەوەی کە چۆن ئەکرێ مرۆڤێک کە گرفتاری دنیای هەستپێکراوەکانە پەی بەنهێنی دنیای شتا عەقڵانیەکان ببا، ئەفلاتون ئەڵێ کە ڕۆح پێش شیکاربوونی دەجەستەدا ژیانێکی سربەخۆی هەبووە لە دنیای ئایدیاکاندا، بەڵام بەهۆی تێکەڵبوونیانەوە لەگەڵ مادە ڕۆح خۆی لەبیر چۆتەوە و ڕاستیەتی خۆی لەبیر کردووە. بەڵام کاتێک سەیری دنیا تاریکەکەی وێنە و ئایدیا ئەکا کە کەوت بەسەر دنیای دەرکەوتەکاندا، ئەوە ڕۆح یاری دەدەریەکی نادیاری لە ژیانی پێشووی خۆی بەیاد ئەهێنێتەوە. بەڵام هەر ئەم بەیاد هاتنەوەیە بەس نییە بۆ ئەوەی ڕۆح بە تەواوەتی پێی بە حەقیقەتی خۆی ببا. کەسەکە ئەبێت تا ماوەیەکی زۆر دوور و درێژ پەیوەندی خۆی لەگەڵ دنیای هەستپێکراوەکاندا بپسڕێنێ، هەتا لە خودێتی خۆیدا خۆی بدۆزێتەوە. بەم هۆیە پەی بەنهێنیەکان و بەسەرهاتی بوونی خۆی ببا. لەم بارەیەوە فروغی لە ڕێڕەوی دانایی ئەوروپادا بەم شێوەیە ئەنووسێ: ڕۆحی مرۆڤ لە دنیای شتا ئەبستراکتەکاندا پێش هاتنی بۆ دنیا ڕاستی و جوانی و چاکەی و ڕەها و خێری بەبێ پەردەبینیوە، کەواتە لەم ژیانەدا لەبەر ئەوەی چاکەی ڕووکەش و ڕێژەی ئەبینێت، لەو جوانی ڕەهایەی کە پێشتر بینیویەتی یاد ئەکاتەوە، خەمی دووری دای ئەگرێت و بە جوانیەکان ئەی خەڵەتێنن. وەکو باڵندەیە کە لە قەفەسدایە ئەیەوێت بەرەو ڕووی ئەو لە شەقەی باڵ بدا، هەست و سۆز و زانینەکان هەمویان پەرۆشی گەڕانەوەی ڕاستین، بەڵام عەشقی جەستەیی وەکو چاکەی وێنەی خەیاڵیە و عەشقی ڕاستەقینە سەودایەکە کە ئەکشێت بەسەر داناییدا، هەروەک ئەوەی کە عەشقی خەیاڵی ئەبێتە هۆی چوونە دەرەوەی جەستە لە عەقیمی و لەدایک بوونەوەی منداڵ و پاشان ئەبێتە هۆی مانەوەی جۆر. عەشقی ڕاستەقینەی زۆر هەم عەقڵ لە نەزۆکی ڕەها ئەکات و ئەبێتە مایەی پەیبردنێکی نوێ و تێگەیشتن لە ژیانی ئەبەدی، واتە گەیشتن بە جوانی ناسی حەقیقەت و چاکەی ڕەها و ژیانی ڕۆحیانیەت. بە بڕوای ئەفلاتون مرۆڤی ئاسایی دنیای شتا ئەبستراکتەکان بە تەواوەتی لەبیر بردووەتەوە و ئەم دنیایەش بە دنیای ڕاستی ئەزانێ، لە کاتێکدا کە لە نمایشێکی دنیای ڕاستی شتێکی تر نییە. ئەگەر بمانەوێ ئەم هاوشێوە سازیە بگونجێنین لەگەڵ بارودۆخی ئەمڕۆدا، ئەبێت بڵین دنیای مادی پەردەیەکی سینەمایی زیاتر نییە، بە هەمان شێوە کە هونەرە پیشەکان لەسەر ڕووی پەردەکە دەردەکەون، لە سێبەرێک زیاتر نییە. هاوکات لە دنیای ئاسایشدا ئەبینین جگە لە سێبەرێک هیچی تر نین. بەڵام کەسانێک هەن کە پێی بەم ڕاستیە ئەبەن، واتە زانیویانە کە لەسەرەوەی دنیا هەستپێکراوەکانەوە دنیایەکی تریش بوونی هەیە. کۆتایی وتەی فروغی بە ناونیشانی ڕێڕەوی دانایی ئەوروپا. ئەفلاتون مەبەستەکەی سەرەوەی لە درێژەی ئەفسانەیە کە ناسراوە بە ئەفسانەی ئەشکەوت دەری خستووە و باسی لێوە کردووە، کە دەڵێت بەپێی ئەم ئەفسانەیە ئێمە بەندکراوگەلێکین و دەست و پێمان بەستراوەتەوە کە لە کاتی لەدایک بوونمانەوە لە ئەشکەوتێکدا دەست بەسەریان کردوین و ڕووی ئێمەش بەرەو ناو ئەشکەوتەکەی و پشتمان لە دەرەوەیە و دەرەوە نابینین. کەسانێک کە بە بەردەم ئەشکەوتەکەدا تێ ئەپەڕن سێبەرەکانیان لە دەمی ئەشکەوتەکەەوە ئەکەوێتە سەر دیوارەکانی و ئێمە ئەم سێبەرانە بە حەقیقەتێک وەرئەگرین و ڕاستیەکان و واقعەکان لەگەڵ دیاردا ڕووکەشەکاندا بە یەک شێوە گریمانە ئەکەین.
بەم شێوەیە دەرکەوت دیاردار لەگەڵ بوون تێکەڵ ئەکەین و بە هەڵەدا ئەچین. لەبەر ئەوەی یەکێک لەم زیندانیانە سەیری دەرەوە ئەکا وردە وردە لە نێوان شتەکان کە لەگەڵ خۆر کە شتەکان ڕووناک ئەکاتەوە ئەگات بە جیاوازیەک و ئەم کەسا هەڵهاتووە وەک فەیلسوفێک وهایە کە ئەبێت دووبارە بڕواتەوە ناو ئەشکەتەکەەوە و جگە لەو گاڵتە ئامێزیەی کە لە هاوڕێکانی خۆی ئەیبینێ ئەوەی کە لە دەرەوە بینیوێتی بۆیان بگێڕێتەوە. فەلسەفە گەورەکان پرد و کاسە و ئارام لە نێوان تەواوی بەرهەمەکانی ئەفلاتون کۆمار لە هەمویان گرنگترا. هۆکەشی ئەوەیە کە ئەفلاتون هەوێنی فەلسەفەکەی خۆی لەم کتێبەدا بەیان کردووە. بەلایانی کەمەوە باز لە هەموو شتێکراوە لەم کتێبەدا. ئێوە ئەندێشەکانی سۆشیالیزم، فاشیزم، کۆمۆنیسیزم، فمینیزم وەگەڕانەوە بۆ سروشتی و نیشەئیزم و گۆڕانی ژیانی برکسۆن و ئوژنیک و فرودیوسیم دەیان ئیسیمی تریش ئەدۆزێتەوە. لەم کتێبەدا بیری بەناسکێکی شاعیرانەوە تێکەڵ بەیەک و جادوگەرانە دروست کردووە بە شێوەیەک کە تەنانەت نەیارەکانیشی چێژیان لە خوێندنەوەی کۆمار ئەبینی. چونکە جگەلەوەی نووسینەکەی ناسکێکی شاعیرانەی هەبوو پاڵیشی بە مرۆڤەوە ئەنا بۆ بیرکردنەوە. بە گوتەی فروغی تەواوی بیرۆکە و بیر و باوەڕەکانی ئەفلاتون ڕاست نین، بەڵام شیاوی تێڕامان و بیرلێکردنەوە و لێوردبوونەوەن. ئەگەرچی ئەفلاتون لەم کتێبەدا لەبارەی هەموو شتێکەوە قسەی کردووە، بەڵام سەنتەری تەواوی مەبەستەکانی دادپەروەریە، هەم لە ڕوانگەی تاکەوە و هەم لە ڕوانگەی کۆمەڵەوە. بە بڕوای ئەفلاتون تەنیا ژیانی ڕێکخراو لەسەر بنەمای دادپەروەری شایانی ژیانە، چونکە مرۆڤی دادپەروەر بەپێی ئەو ئەرکەی کە خراوەتە سەری ڕەفتار دەکات و بەم شێوەیە بەو شتەی کە پێی ئەڵێن چاکەکاری ئەگات. بەڵام بۆ ئەوەی کە سەرەتا مرۆڤ ببێت بە دادپەروەر ئەبێت فێری زانستی فەزیلەت ببێ. سەلامەتی ڕۆح لە فەزیلەتدا شاردراوەتەوە. بەبێ فەزیلەت مرۆڤ نەخۆشە و ناتوانێت هەڵستێت بە ئەرکە مرۆیەکانی خۆی کە دادپەروەری بوونە. لە ئەنجامدا دیلی خواستە ناشرینە ئاژەڵیەکانی خۆی ئەبێت و لە ڕێگای مرۆڤانەیەکەی خۆی لە ئەدرێ. چەمکی فەزیلەت لە هاو ئاهەنگی دەروندایە هەرچەندە خاوەنی چوارلایەنە: دادپەروەری، عەقڵ، نێوەندخوازی، ئازاتی. لە بنەمادا لە یەکشت زیاتر نییە، بەڵام هەتا مرۆڤەکان نەگات بە معریفە ناتوانێت فەزیلەت دەست بکەوێ. دادپەروەری و فەزیلەت خۆی لە خۆیدا چاکەوستەم و تاوانکاری خراپە. هەر بەم هۆیەوە پیاوی چاکەکاری تێر بەبێ هۆ لەلایەن ئەموو ئەوەوە ئازار ئەدرێ. کەمێک باشترە لە ستەمکارێکی دەستپیس کە ژیانی خۆی بە ئازاردانی خەڵکی ئەگوزارێنێ، چونکە ستەمکارەکە پیاوێکی نەخۆشە و پێویستی بە چارەسەر و دەرمانە. ستەمکار لە دەروونیدا نەخۆشە، لە کاتێکدا ستەم لێکراو لە دەرەوەی زیانی پێگا. دیاردەکە نەخۆشیێکی دەرونی و ناوەکی گرنگترە لە برینێکی دەرەکی. بەڵام بۆ ئەوەی کە مرۆڤ نەبێت بە ستەمکار پێویستی بە پەروەردەکردنە و ئەبێت بە ڕێگای فەزیلەتدا تێپەڕێت و ڕەفتار بکە و پەیبردن بە فەزیلەت سەرەتا ئەبێتە هزری خۆ و بیرکردنەوە لە ئەبستراکتەکان یەکلایی بکاتەوە. بۆ گەشتن بەو پلەیە ئەبێت بیرکاری بخوێنێ هەتا مێشکی ئامادەی وەرگرتنی شتە ئەبستراکتیەکان بێ. و کاتێک هزری کەسەکە ئامادەی بیرکردنەوە لە چەمکە ئەبستراکتەکان ئەبێ، ئەوە ئامادەی پەیبردن ئەبێ بە عەشقی جوانی. و کاتێک کە ئامادەی قبولکردنی عەشق بە جوانی و ئەقڵانیەت بوو، ئەتوانێت پێی بە زانستی فەزیلەتیش ببە. بەڵام ئەگەرچی هەمووان خوازیاری فەزیلەتن، هەرگیز ناتوانن عاشقێکی دان بە خۆداگری فەزیلەت بن. عاشقە دان بە خۆداگرەکانی فەزیلەت ئەبێت لە نێوان تاکەکانی کۆمەڵگادا بیدۆزینەوە و بکرێن بە سەرپەرشت، چونکە فەرمانڕەوایی نەتەوەیەک وەکو شوان وەهان و شوانیش ئەبێت هێندا پەرۆشی فەزیلەت بێ کە بە هیچ نرخێک ئامادە نەبێ دوولبەرەکەی خۆی بفرۆشێ. سێ دوژمنی گەورەی فەزیلەت کە ژن و ماڵ و زەوین بەم شێوەیە ئەفلاتون ئەو کەسانەی کە بۆ فەرمانڕەوایی لەسەر نەتەوەیەک هەڵیان ئەبژێرێ ئەبێت لەقال لە ژن و ماڵ و مڵکی تایبەتی خۆیان بدەن و مەرامی هاوبەشخوازی قبول بکەن بە دڵێک خاڵی لە خواستە ڕەشا ئاژەڵیەکان هەستێت بە ئەرکە مرۆڤانەیەکەی خۆی. لە کۆمارەکەی ئەفلاتوندا ئازادی تاکەکان سنووردارە. نیتشە دیموکراتی بە مێگەلێکی بێشوان ئەزانێت. ئەفلاتونیش بە توندی دژایەتی دیموکراسی ئەکرد و باوەڕی وابوو تاک ئەبێت تەواوی بەرژەوەندیە تایبەتەکانی خۆی بکاتە قوربانی بەرژەوەندیە گشتیەکان. لە کۆمارەکەی ئەفلاتوندا هیچ کەس مافی ئەوەی نییە کە لە سنووری ئەرکەکانی خۆی تێپەڕێت، تەنانەت فەرمانڕەوایی ئازادیانە نییە، چونکە ئەوانیش چەندین ئەرکیان هەیە کە ناتوانن سنوورەکانیان ببەزێنن. دادپەروەری کۆمەڵایەتی شتێکە ئەگەری نییە،
جگەلەوەی کە تاکەکان دادپەروەر بن چونکە ئەخلاقی کۆمەڵایەتی لە ئەخلاقی تاکەکانەوە دروست بووە، لەگەڵ ئەوەشدا کە تاکەکان هەرگیز دادپەروەر نابن مەگەر ئەوەی کە ڕێبەرەکان یان دادپەروەر بن. هەر بەم هۆیەوە کە ئەفلاتون هێندە گرنگی بە فەرمانڕەوای پاک عەقڵ و هۆشمەندەکان ئەدا و باوەڕی وایە کە ئەبێت ئەو پەڕی وردبینی لە پەروەردە و هەڵبژاردنی ئەو تاکەنەی کە دواتر ئەبن بە فەرمانڕەوا بەکاربهێنرێ. ئەفلاتون کەسانێک بە شایستەی ڕێبەریکردنی نەتەوەیەک ئەزانێ کە تیایدا لایەنی ئەخلاقیان لەسەر تەواوی لایەنەکانی تردا زاڵە و بۆ ڕوونکردنەوەی ئەم مەسەلەیە ئەفلاتون بەم شێوەیە بەڵگەداری ئەکات. دەروون خاوەنی سێلایەنە: لایەنی ئەخلاقی، لایەنی ئیرادی، لایەنی ڕەمەکی سێکسی. کەسێک کە لە لایەنی یەکەمدایە دەرونی بەهێزی هەیە، ئەتوانێت پەی بە ئایدیاکان ببا و چاکە و خراپەش لە یەکتری جودا بکاتەوە، بە دوای چاکە خوازی و فەزیلەتدا بڕوە. بەڵام ئەوەی لایەنی ئیرادەی بەهێزە ئازایە و ئەتوانێت ببێ بە کەسێکی سەربازی بەداوی بەدەستهێنانی شانازیدا بڕوە، چونکە لایەنە عەقڵانیەکەی لاوازە و پێویستی بە ڕێنمایی هەیە و ئەم ڕێنماییەش ئەبێ فەرمانڕەواکان بیکەن. بەڵام کەسێک دەروونە ئاژەڵیەکەی بەسەر دوو دەروونەکەی تردا زاڵ بێ، بەشێکی تری خەڵکی لەم گروپانەدا بە تایبەتی بازاڕیەکان ڕوو لە هیچ کردارێکی ناشرین و ڕەشناگەڕنەوە، پێویستی زۆر بە وردی لەلایەن فەرمانڕەواکانەوە لەژێر چاودێریدا بن. ئەگەرنا لەو بارودۆخی خۆیاندا بن، ئەوە بارودۆخی فەرمانڕەوایی ئەو نەتەوەیە تووشی خراپە و گەندەڵی ئەبێت و ئەکەونا بڕینی ڕێگاکانی نادیاری. هەر لەبەر ئەمەش سێ جۆر دەوڵەت لەوانەیە بوونیان هەبێ: دەوڵەتێک کە بەدەستی مرۆڤە عەقڵەکانەوە بەڕێوە ئەچێ، دەوڵەتێک کە بازاڕیەکان ئەیگێڕن، دەوڵەتێک کە سەربازەکان هەڵی ئەسوڕێنن. لەژێر سێبەری جۆری یەکەمدا کە لەو پەڕی خۆشبەختی و ئارامیدا ژیان خۆی بەسەر ئەبات، سوود لە ئاشتی و ئاسایش ئەبینێت، و لەژێر سێبەری دەوڵەتی جۆری دووەمدا یاسای دارستان ئەبێتە فەرمانڕەوایی نێوان چاکەکان، واتە هەر کەسە و هەوڵ ئەدا زیاتر بدۆزێتەوە، دەستی ئەو ئەبڕن و گوێی ئەموو ئەو ئەقرتێنن، لە ڕێی بەدەستهێنانی پارە دەست لە هەر ئیشێکی ناشایستە و خراپ ئەدەن. دەوڵەتی سەربازیش بارودۆخەکەی کە دیارە. دەوڵەتێکی بەم شێوەیە بەدەست دیکتاتۆرێکی سەربازیەوە ڕێبەری ئەکرێت و خەڵکە داماوەکەشی بەردەوام پەلکێشی شەڕەکە، بە لەبەرچاوگرتنی ئەم دوو مەترسیە کە لە ڕۆحی بازاڕ و ڕۆحی سەربازیەوە سەرچاوەی ئەگرن. ئەفلاتون بە دڵنیاییەکی تەواوەوە ئەڵێت کە دنیای ڕزگارکاری نابێت مەگەر ئەوەی کە هەموو دەسەڵاتدارەکان ببن بە فەیلسوف، یانەوەی کە فەیلسوفەکان ببن بە دەسەڵاتدار. باشە، کاتێک کە دەسەڵاتداری فەیلسوف ڕوو لە ئیش بکەن چی ئەنجامەدەن؟ یەکەمی ئیشە کە ئەیکەن ئەوەیە کە بە یەکسانی ژن و پیاو پەروەردە بکەن، چونکە ژن و پیاو دوو باڵی باڵندەی مرۆڤایەتین. مافی ژن و پیاو یەکسانە و ژن ئەبێت لە هەموو ئەو سوودە یاسایانەی کە پیاوان بەهرەمەندن ئەمانیش بەهرەمەند بن. ئەو کات دەوڵەمەندی و هەژاری لەناو ئەچن، چونکە هەژاری و دەوڵەمەندی هەردووکیان ئافاتن. دەوڵەمەندی وەکو برین و هەژاری لە شێوەی پەرتوگ ڕیشاڵی سەربڕیندایە. بۆ لەناوبردنی پەرتۆک ئەبێت لە برینەکە بدەین. بە دەربڕینێکی تر بۆ لەناوبردنی هەژاری ئەبێ یەکەم جار سەروەتی سەرمایەدارەکان بیسێنینەوە تاکە بەهێزەکان سەرباری کۆمەڵگان، کەواتە ئیشێک بکەین کە ئەم کەسانە یان هەر دروست دەبن یان ئەگەریش دروست بوون هەر لەگەڵ ئەوەی کە لەدایک بوون لەناو ببرن. کۆمەلگا ئەبێ لەسەر بنەمای هاوڕێتی بنیاد بنرێت و هەر کەسێک ئەبێت ئەوی تر بە هاوڕێ و دۆست و برای خۆی بزانێ، نەک بە نەیار و بێگانە. بۆ نەهێشتنی ڕووداوی فەسادی ئەخلاقی ئەبێت ئەو نمایشانەی کە قارەمانەکان ئەیگرن قەدەغەی بکەین و ئەدەبیاتی لاسایی کەرەوە دوور بخەینەوە. ئەو بەرهەمە شعریانەی کە خاڵین لە چاکە و جوانی بیسووتێنین و خودی شاعیرانیش چونکە گەورەترین بەلاڕێدابەری کۆمەڵگان و دروستکەرانی فەسادی ئەخلاقین، شانۆنامە و شعرە گومڕاکانن. لێرەشدا نەگونجاو نابێ ئەگەر کەمێ باز لە بڕواکانی ئەفلاتون بکەین. لەبارەی هونەر و جوانیەوە بە بڕوای ئەفلاتون زۆربەی خەڵکی توانای پەیبردن بە جوانیان نییە. هۆکەشیەوەیە کە زەوقی هونەری شتێکی وەرگیراوە نەک خودی. بۆ ئەوەی کەسەکە بتوانێت پێی بە جوانی ببە ئەبێ پەروەردەی بۆ بکرێ. هونەرمەند کەسێکە کە هێز و توانای پێی بێبردنی بە جوانی بە ئەندازەیەک بەرزە کە نەتەنیا ئەتوانێت جوانی ببینێ، بەڵکو پەرستجانەوەی جوانیش لە ئیش و کار و لە بەهرەکانی خۆیدا دروست ئەکا. نمایشێک کە هونەرمەندێکی ڕاستەقینە لە بەرهەمەکەی خۆیدا دروستیەکە لە دنیای ئایدیاکانەوە وەریگرتووە و هەر بەم هۆیەوە لەو ڕوانگەیەوە کە ئەم بەرهەمە پێشەنگێکە لە چەندین ڕاستی جێگیر. هونەری ڕاستەقینە پلەیەکی زۆر بەرزی هەیە، بەڵام گەورەترین هونەرمەند کێیە؟ گەورەترین هونەرمەند کەسێکە کە بە پەیبردنی چاکە ئەگات و ژیانی خۆی هاوشێوەی ئەو ئەکا، چونکە ئەگەر بەرهەمە هونەریەکان ڕێڕەویەک لە ئایدیاکان بن ئەوە چاکە خودی ئایدیایە.
لەبەر ئەمە باشترین و بەرزترین بەرهەمی هونەری کردداری چاکە، بەڵام لەو بەرزتر تێڕامانە لە ئایدیاکان کە لە ڕاستیدا پەیبردنێکی ڕاستەوخۆی هونەرە. ئەفلاتون هێندە بە چاوێکی کەم و بێبەهاوە سەیری مادەیە کرد کە تەنانەت بە ناشرینیش یەزانی و وای وێنە ئەکرد کە ئەگەر مادە جوانی بێ ئەم جوانیان لە دنیای ئایدیاکانەوە سەرچاوی گرتووە، هەروەک چۆن تیشکی ڕۆژکە لە دیوار ئەدات لە ناشرینیەوە دەری ئەهێنێت و جوانی ئەکا. هاوکات جوانی ڕەها هەرکە بەسەر مادەدا هەڵهات یەکسەرە جوانیەکی خەیاڵی پێ بەخشێت. لەبەر ئەمان لە بڕوای ئەفلاتونەوە مادە تەنیا بەهێزەوە بوونی هەیە نەک بەکردار، و لەم ڕاستیەشەوە ئەگەینە ئەو ئەنجامەی کە لە دنیای هەستپێکراوەکان بەسەر بەخۆیی بوونی نییە. دنیای هەستپێکراوەکان سێبەری دنیای ئەقلانیەتە، و لەبەر ئەوەی کە سێبەرەکە هێندە جێگەی متمانە پێکردن نییە، بە هەمان شێوە کە لەلای ئەفلاتون دوو دنیای مادی واتایی بوونیان هەیە، هاوکات دوو عەشقی زاڵن بەسەر زانستدا، عەشقی جەستا کە ئەنجامەکەی لەدایک بوونە و مانەوەی جۆرە، و عەشقی ڕۆحانی کە ئەنجامەکەی پاراستنی ڕۆحە. عەشقی ڕۆحانیش بۆ ئەفلاتون دوو جۆرە، یەکەم پەیوەستی بەبیرکردنەوە لەبارەی ئایدیا و بینینی جوانی ڕاست و ڕەوان، دووەم هاوڕێتی واتایی بە بێخستنەگەڕی ڕەمەکی سێکسی بەنسبەت ڕەگەزی بەرامبەر. ئەفلاتون هەرگیز گرنگێکی زۆری بە ڕەمەکی سێکسی نەداوە و وای ئەزانی کە ئەگەر کەسەکە زاڵ بێت بەسەر ڕەمەکی سێکسیدا ئەوە ئەتوانێت لە ژیانیدا دادپەروەرانە و فەزیلەت خواز بێت، بەڵام ئەوەی کە نەیتوانی زاڵ بێ بەسەر ڕەمەکی سێکسیدا هەرگیز ناتوانێت کەسێکی دادپەروەر بێ. فەلسفەی ئەفلاتون بە شێوازێکی جوان دەربراوە، بیر و باوەڕی کەسەکان لەبارەی ئەفلاتونەوە زۆر جیاوازە. ئیمرسۆن بۆ نمونە ئەفلاتون بە فەلسفە و فەلسفە بە ئەفلاتون ئەزانێ، بەڵام هەندێ ئەفلاتون بە خەون بینینێک زیاتر نازانن. لەوەیدا کە زۆرێک لە بیرۆکەکانی ئەفلاتون لە خەیاڵ بڵاویەک زیاتر نییە هیچ گومانێکی تێدا نییە، بەڵام ناتوانین نکوڵی لەوە بکەین کە بە تەواوەتی ئەم حاڵەتانەی فەلسفە ئەو شایەنەی تێڕامان و بیرکردنەوەیەن. ناماشیرینەکانی ئەو تەنانەت ئەگەر بە شێوەی ڕۆمانێکیش بوو بێت پێویستە یەکجار بیان خوێنینەوە. بیسەران عزیز و خۆشەویست، هاتینە کۆتایی بەشی چوارەم لە کتێبی قوتابخانە فەلسەفیەکان، بۆ بەشی پێنجەم دێنەوە خزمەتتان و ماڵاوە. بیسەران عزیز و خۆشەویست، هاتینەوە خزمەتتان بۆ خوێندنەوەی بەشی پێنجەم بە ناونیشانی قوتابخانەی ڕێپێوەکان لە کتێبی قوتابخانە فەلسەفیەکان لاپەڕا 73. ئەرستۆ دامەزرێنەری قوتابخانەی مەشائیەکان واتە ڕێپێویەکان بوو، کوڕی نکوماخوز بوو. لە ڕاستگریەی 384 پێشزاینی لە سەردەمی ئەردەشێری دووەم هاتە دنیا. باوکیشی پزیشکی تایبەتی ئامینیستی دووەم بووە و باپیری ئەسکەندەر. ئەرستۆ لە 17 ساڵیدا گەورەی ئاتن و بۆ ماوەی 20 ساڵ فێرخوازی ئەفلاتون بوو. ئەفلاتون بەهۆی هۆشمەندیان ناوازەکەیەوە پێی ئەوت ناوس واتە عەقڵ. ئەرستۆ بە وردبینیەکی تەواو بە گوتەکان و کردارەکانی ئەفلاتون گوێی ئەگر، وەک ئەگەرنەوە ڕۆژێک زۆر بە درێژایی لە پۆلدا باسی لە ڕۆح ئەکرد. قوتابیەکانی یەک لە دوای یەک ماندوو بوون و هەڵسان و ڕۆیشتن. تەنیا ئەرستۆ تا کۆتایی دانیشتنەکە لە جێگەی خۆی مایەوە، بە وردی گوێی بۆ قسەکانی ئەفلاتۆن گرت. ئەرستۆ دووجار هاوسەرگیری کرد، ناوی ژنە یەکەمینەکەی پیتیاس بوو کە لێوە بوو بە خاوەنی کچێک و ژنەکەشی لە کاتی سکپڕیدا مرد. ژنی دووەمیشی هرپلیسی ناو بوو، ئەم کوڕێکی بۆ هێنایە دنیا کە ئەرستۆ بە باوکی نیکۆماسی ناوی کتێبی ئەخلاقی پێشکەش بەو کرد. بەڵام ئەرستۆ یادەوەری عەشقی ژنەیە کەمینەکەی هەرگیز لە یاد نەدەبردەوە، وەسیەتی کرد لە دوای مردنی لە پاڵ پیتیاس دابینێژن. ئەرستۆ لە 53 ساڵیدا قوتابخانەیەکی بە ناوی لیکیم لە بینای ناسراو بە ئەپۆلۆ لایسس کە لە باخێکی پڕ درەختی فراواندا بوو داینا. بەیانیان باسی مەسەلە قوڵا زانستە فەلسەفیەکانی ئەکرد و عەسرانیش لەبارەی واتە و دەربڕین و شەعر و ئەخلاقیات و سیاسەتەوە ئەدوا. پۆلی بەیانیانی تایبەتی و پۆلی عەسرانیشی گشتی بوو. ئەگەر لە قوتابخانەکەی ئەفلاتوندا بیرکاری و فەلسەفە تیۆری و پراکتیکی گرنگ بوون، ئەوا لەلای ئەرستۆ سروشزانی و ژیان ناسی گرنگێکی لە ڕادەبەدەری هەبوو. ئەرستۆ بە پێچەوانەی مامۆستاکەی خۆی هەر لەبەر ئەوە بە قوتابخانەکەیان ئەوت مەشا فرەڕێ، بەلایەنگیری و پەیڕەویانەی ئەوت ڕێپێوەکان مشائیەکان. ئەرستۆ بۆ خەڵکی ئاسایی 27 گفتوگۆی نووسی کە بە بڕوای سیرۆسی کەمێک لەوانەی ئەفلاتون ئەچون، بەڵام ئەم گفتوگۆیانە بە درێژایی ئەو هێرشەی کە ڕۆمیەکان کردیانە سەر یۆنان لە ناوچوون. ئەوەی ئێستا کە ماوەتەوە بەرهەمە زانستی فەلسەفیەکانی ئەوە کە بەگشتی بریتین لەو یاداشتانەی کە بۆ وانەکانی خۆی ئامادە کردبوو یا هی فێرخوازەکانین.
بە هەرحاڵ ئەم یاداشتانە تا سەرەتەکانی سەدەی یەکەمی زاینی نەچووبوونە دەرەوەی دیوارەکانی لیکیم و بەگشتی ئەم جۆرە یاداشتانە بریتی بوون لە 14 دەفتەر، بەڵام تەنیا 40 دانەیان ماونەتەوە کە گرنگترینیان ئەمانن: چەندین مەقالە لەبارەی مەنتیق، دەربڕین، پێوانە، گفتوگۆ، بورهان، هەڵەکان، گوتار، شعر، دنیا و خراپە، بەرهەمە سەرەتاییەکان، دەروون، هەست و هەستپێکراو، ئاژەڵ، سروشت، ئەخلاق، کتێبی مەنتیق. ئەرستۆ کە لە سەدەکانی ناوەڕاستدا کۆبەندەکەی پێی ئەوترا ئۆرگانیزم بۆ ماوەی 2000 ساڵ وەکو دیکتاتۆرێک بوو بەسەر هەموو زانستەکانەوە، بەڵام سەرنجام بە بڵاوبوونەوەی ئۆرگانیزمی تازەی فرانسیس بیگن نافوسی مەرگی ئۆرگانیزمەکەی ئەرستۆ لێدرا. لە ڕوانگەی ئەندام و شکڵەوە ئەرستۆ کورتە باڵا و لاواز بوو، چاوەکانی بچووک و دەموچاوێکی پانی هەبوو، هەمیشە وا ئەهاتە بیر چاو کە بیر بکاتەوە. جەستەی زۆر عەبوس و مۆن بوو، هەمیشە جلی ڕێکوپێکی لەبەر ئەکرد لە کاتی قسەکردندا زۆر شاعیرانە ئەدوا، بەڵام زمانی ئەگیرا جاروبار. وتویانە هەموو کەسێک لە کاتی لەدایکبوونیدا یان لایەنگری ئەرستۆیە یان لایەنگری ئەفلاتون، چونکە ئەم دوانە دوو جەمسەری دژی یەک بوون. ئەرستۆ بە ئەزمون و سیرکردن و لایەنە زانستیەکانی و پراکتیکیەکان زیاتر گرنگی بە زانست ئەدا، لە کاتێکدا ئەفلاتون ئایدیالیستێکی پەتی بوو، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەرستۆ کە زیاتر گرنگی بە لایەنە پراکتیکیەکانی زانست گرنگی ئەدا، بەڵام لە میتافیزیک ڕزگاری نەبوو بوو. وەکو مامۆستاکەی، بەڵام بەبێ ناسکیەکی شاعیرانە چەند وەهمێکی لەبارەی میتافیزیکەوە چنیوە، وەک ئەوەی کە خوددا دنیای دروست نەکردووە، ئەو باوەڕی وایە کە پەیوەندی خوددا بە زەویەوە وەک پەیوەندی ئاسن بە موکناتیسەوەیە، واتە خوددا دنیای بەرەو ڕووی خۆی ڕائەکێشێ، هەر ئەمەیە و بەس. خوداکەی ئەرستۆ بە تەواوەتی بێنیازە، تەنانەت پێویستی بە دروستکردن نییە. خوداکەی ئەرستۆ ئیشی بە مرۆڤەکان نییە، نەخیانەتکار ئەنێرێتە دۆزەخ و نە مرۆڤە باشەکان بۆ بەهەشت. خوداکەی ئەرستۆ بە تەواوەتی خۆپەرستە، ئەرستۆکراتێکی لە خۆڕازی و بێنیازە کە لە دنیادا تەنها ڕۆڵی سیرکەرێک ئەبینێ. بە بڕوای مامۆستاکەی یەکەم، مادە و هێز هەردووکیان سەرەتا و بێ ئەنجامن. مادە وێنەی گیراوە و وزە وێنە دەرە، وە سروش سەرکەوتنی مادەیە بەسەر هێزدا. مامۆستای یەکەم بە هیچ جۆرە حکومەتێک باوەڕی نەبوو، چونکە ئەوای ئەزانی کە جۆری حکومەت گرنگ نییە، باشی حکومەتێک لە بنەماکانی حکومەتدا نییە، بەڵکو لە شایستە و لیاقەتی ڕێبەرەکاندایە. باشترین حکومەت کاتێک کە خراپ ئەبێت بە خراپترین حکومەت، و لە نێوان حکومەتدا باشترین یان دیموکراتیە، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەو وەکو مامۆستاکەی ئەفلاتون زۆریش لە دیموکراسی ئەترسا. خوازیاری حکومەتێکی بوو کە لە نێوان دیموکراسی و پادشایەتیدا بێ، بە بڕوای ئەو دەوڵەتێک کە بنەماکەی تەنیا دیموکراسی بێ هەرجوو مەرج دروست ئەبێ. دەوڵەتێک کە بنەماکەی ئەرستۆکراتی بێ شت پارێز و تایبەت بە یەک شت دەبێ، و دەوڵەتێک کە لەسەر بنەمای پلە و سوڵتەخوازی بێ بەرەکەی ستەم و نادادپەروەری ئەبێ. ئەرستۆ بە پێچەوانەی ئەفلاتۆن سۆشیالیز نییە و تاکەکان بە بنەما ئەزانێ نەک کۆمەڵگا، باوەڕی بە خاوەندارەتی تاک هەیە و ڕێزیشی لێ ئەگرێت. پلە و پای ژن بە کەمتر لە پلە و پای پیاو ئەزانێ مافی ئەوە ئەدات بە باوک کە وەک دیکتاتۆرێک لەگەڵ تاکەکانی خێزاندا ڕەفتار بکە، و ڕاستەوخۆ لە کۆی لە فرۆشی پشگیری ئەکات و مافی ئەو بەدەست فراوانەکان ئەدا کە هەژارەکان بکەن بە کۆیلەی خۆیان. نازانم ئەگەر ئەرستۆ زیندوو بمایە لەبارەی سوخۆرەکانی نیویۆرک چی ئەوت، بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە لە سەردەمەکەی خۆیدا ئەو سوخۆرەکانی بە پیسترین کەسەکانی کۆمەڵگا ئەزانی و لە دژیان ئەوەستا، بەڵام لەبارەی ئەخلاقیات بە بڕوای ئەو گەورەترین خواستی مرۆڤ بەختەوەریە. هەموو شتێک جگە لە بەختەوەری ئامرازەکان، بەختەوەریش لە ڕێگای فەزیلەتەوە بەدەستێ. نهێنی داستانی بەختەوەری لە کردادایە، واتە لە بەفیڕۆدانی وزەدایە، بە مەرجێک کە بە شێوازێک بێ گونجاو بێ لەگەڵ ژینگە و جەوهەری خودی کەسەکە. ئەرستۆش وەکو ئەفلاتۆن زۆر گرنگی بە پەیڕەویکردن لە عەقڵ ئەدا، ئەڵێت ئەرکی مرۆڤە کە پەیڕەوی لە عەقڵ بکە، چونکە هەر ئەم پەیڕەویکردنە لە عەقڵ مرۆڤ لە باقی ئاژەڵەکانی تر جیا ئەکاتەوە. لەبەر ئەمە بەختەوەری لەوەدایە کە مرۆڤ ئیشێک ئەنجام بدا کە تیایدا دەروون و عەقڵی پێکەوە گونجاو بوون. لە بڕوای ئەرستۆدا کەسێک کە پەیڕەوی لە عەقڵدا ئەکا ئەگات بە بەرزترین چێژەکان، چونکە عەقڵ بەرزترین چێژ و خواستی یەکەمە، ئەو پەڕی تەواوێتی و بەختەوەریە. بەڵام فەزیلەتی ئەخلاقی لەوەدایە کە مرۆڤ لە هەموو ئیشەکانیدا نێوەندخواز و میان ڕەو بێ.
توندڕەوی و تندخوازی هەردووکیان دژی پێوەرەکانی عەقڵن، ئەوەی کە عەقڵانە ڕەفتار ناکا لە دژی ئەرکە مرۆییەکاندایە. ئەرستۆ گرنگێکی لە ڕادەبەدەری بە هاوڕێتی ئەدا بۆ بەدەستهێنانی بەختەوەری بە پێویستی ئەزانی، بەڵام بە بڕوای ئەو کەسێک کە هاوڕێی زۆری هەیە لە ڕاستیدا کەسی خۆش ناوێ. فەلسەفەی هاوڕێتی ئەو پێچەوانەی هونەری هاوڕێگرتنی دیلگارنگیە. ئەرستۆ هاوڕێکانی ئەکرد بە سێ بەشەوە: یەکەم، هاوڕێتی لەسەر بنەمای بەرژەوەندی کەسی. دووەم، هاوڕێتی بۆ چێژ و هونەرکاری. سێم، هاوڕێتی خاترخوازی هاوڕێیانە. ئەلبەتە باشترین جۆری هاوڕێتی لە جۆری سێمدایە کە زۆر دەگمەنە، واتە هاوڕێتی خاترخوازی هاوڕێیانە. خۆشەویستی دووتاکی هاوڕێ ئەبێت وەک خۆشەویستی نێوان دایک و منداڵ بێ. ئەمە دڵۆپێک بوو لە بیرۆکەکانی ئەرستۆ لەبارەی ئەرستۆ چەندین بڕوای جیاواز هەیە. بڕێک بە مامۆسای یەکەمی ئەزانن و گرنگی زۆر بە گوتەکانی ئەدەن. هەندێکی تر وەک شۆپنهاوەر باوەڕیان بە بەرفراوانی زانیاریەکانی هەیە، بەڵام ئەڵێن ئەرستۆ لەبارەی کردارە ڕووکەشەکان بیری کردوتەوە و دادوەری کردووە بێ ئەوەی توێژینەوەکانی خۆی لە مەبەستێک بگەێنێ بە قۆناغی کۆتایی. لە شتێکەوە بۆ شتێکی تر فڕیوە. شۆپنهاوەر کە مێلێکی تایبەتی بۆ ئەفلاتون هەبوو، بە تایبەتی لەو ڕوانگەیەوە کە ئەرستۆ دژایەتی لەگەڵ مامۆساکەی خۆیدا کردووە. زۆر ناڕەحەتە و ئەڵێت ئەفلاتون ڕێک لەو شوێنەدا کە ئەرستۆ ڕخنەی لێگرتووە ڕاستی وتووە. بەڵام لەگەڵ ئەمەشدا شۆپنهاوەر ئەرستۆی لەو ڕوانگەوە کە یەکەمین کەس بوو شێوازی زانستی ئەزموونی بۆ گەشتن بەڕاستیەکان پێشنیاز کرد، بوویە هۆی ئەوەی ببێتە بنەمایەک بۆ زانست، بە چاوێکی ڕێزەوە سەیری ئەکات و ئاماژە بەو ڕاستی ئەکات کە دامەزرێنەری شێوازی ئەزموونی لە ڕاستیدا فرانسیس بیگنە. چونکە ئەرستۆ ئەگەرچی هەوڵی ئەدا کە بە پێی شێوازی ئەزموونی ئیش بکە، بەردەوام توێژینەوە زانستیەکانی خۆی تێکەڵ بە ئەفسانە و خەیاڵە سەیر و سەمەرەکان ئەکرد، وەک کەسانێک کە ڕووداوە مێژوویەکان لە ڕۆمانێکدا ڕوون ئەکەنەوە. بەم شێوەیە نەباس لە مێژوو ئەکەن، نە ئەفسانە. بە کورتی شۆپنهاوەر بە چاوێکی باشەوە سەیری ئەرستۆی نەئەکرد، ئەوی بە مرۆڤێکی پڕبردوو، قسەکەر و ڕووکەشی ئەزانی. لقی ئەلف لە بەشی پێنجەمی قوتابخانە ڕێپێویەکان بە ناونیشانی بە گومانەکان: گومانی لاوەکی، پیرهون، کان ئێدس، لاپەڕا، 79. سۆڤزایەکان سەبارەت بە 5 هەستەوەرەکە گومانیان هەبوو. بیرهون هەنگاوێکی زیاتریشی ناو لە بەرامبەر ئەخلاق و مەنتیقیش گومانی دروست کرد. پیرهون ناحەق نەبوو کە گومانی لە هەموو شتێ بکە، چونکە بارودۆخی زەمانە وای پێویست ئەکرد ئەو کوڕی زەمانە بێت و لە ڕەتکردنەوە یان قبولکردنی ئاین و هەر بیر و باوەڕێکدا هیچ شێوە بەڵگەیەکی عەقڵانی نەخاتە ڕوو، چونکە لە هەردوو حاڵەتەکەدا بۆ ئەو ترسناک بوو کە دیکتاتۆری یۆنا ئەسکەندەری مەقدۆنی تووڕە ئەبێت و ئەی خاتە ژێر چاودێریەوە. پیرهون لە سنووری ساڵی 360 پێشزاینی لە ئالیز هاتە دنیاوە. لەگەڵ ئەسکەندەردا چوو بۆ هیند و لەبێ لەژێر دەستی بیرکاریزانەکاندا خۆی خەریکی فەلسەفە کرد. لە کاتی گەڕانەوەیدا سواری کەشتی بوو. ئەڵێن کەشتیەکە لە نیوەی ڕێگادا ڕوبەڕووی تۆقانێکی تند بوویەوە. هەموو سەرنشینەکانی تووشی مەترسی و دڵڕاوکێ کرد، جگە لە پیرهون کە زۆر هێور بوو. لێیان پرسی کە بۆچی ناترسی لە کاتێکدا چەند بەرازێک لەو پەڕی بیرکردنەوەدا خەریکی خواردنی ڕۆژانەی خۆیان بوون. ئەویش ئاماژەی بەو بەرازانە کرد و وتی: کاتێک کە بەرازەکانم بەم نەپەشۆکاویەوە بینی لەو پەڕی ئارامیدا خەریکی ئیشی ڕۆژانەی خۆیان و هەرگیز لەوە ناترسن کە شتێکیان لەبێ، بەخۆمم وت هیچ بەڵگەیەک بوونی نییە کە من تووشی دڵڕاوکێ و ترسناکی بکات. پیرهون هەرگیز لە مەرگ نەئەترسا، ئەیوت جیاوازیەک لە نێوان مەرگ و ژیاندا نییە. کاتێک کە پێیان وت ئەگەر لە نێوان ژیان و مەرگدا جیاوازی بوونی نییە، کەواتە بۆ خۆت ناکوژیت؟ پیرهون لە وەڵام داوتی هەر بەو هۆیەوە کە جیاوازیەک لە نێوان مەرگ و ژیاندا نییە، بۆیە خۆم ناکوژم. پیرهون لە دوای گەڕانەوەی لە هند هەروەکو کەسە ڕەزامەندەکان لە گۆشەیەکدا ژیانی بەهەژاری و تەنیایی بەسەر ئەبر بەوانەی کە خوازیاری زانست و معریفەت بوون، فێریانی ئەکرد وەک بەرهەمێک لە دوای خۆی بەجێی هێشتن. بەڵام قوتابیەکی پیرهون بە ناوی تیون بە درێژایی زنجیرەیەک لە نووسینەکانیدا ڕۆڵ و بایەخێکی تری دایەوە بە بڕواکانی پیرهون. ئەم بڕوایانە لە ڕاستیدا لە سێدانە زیاتر نەبوون. یەکەم، زانستی دڵنیاکەرەوە بەدەست نایات. دووەم، دانا دادوەریکردن هەر مەسەلەیەک بە گومانەوە سەیر ئەکا. بایەخی گەڕان بە دوای ئارامی پێویستتر لە گەڕان بە دوای ڕاستیدا ئەزانێ. سێەم، لەگەڵ ئەوەدا
کە تەواوی بڕواکان بە ئەگەری زۆر لە هەڵەدان، لەبەر ئەوە باشتر وایە کە مرۆڤ خۆی بدا بەدەست ئەفسانەی نەریت و یاساکانی سروشت و گەردنیان بۆ نەوی بکات. پیرهون لەبارەی هەموو شتێکەوە گومانی هەبوو، جگە لە یەک شت ئەویش خودی گومان بوو. ئەو لەو باوەڕەدا بوو بە هیچ جۆرە بەڵگەداریەک منطقی ناتوانین ئەوە بسەلمێنین کە کردارێک یان بڕوایەک لە کردارێک یان بڕوایەکی تر گرنگترە. بەپێی فەلسەفەکەی ئەو، نە هەستەوەرەکان نە ئەقڵ هیچ کامیان ناتوانن زانستی دڵنیاکەرەوەیان پێبێت کە فێرمان بکەن. هەستەوەرەکان لە بینینی شتەکاندا هەڵە ئەکەن و عەقڵیش خزمەتکارێکی نەزانی خواستەکانە. بەم شێوەیە ئەزموون بە تەنیا لەوانەیە لە شوێن و کاتێکی جیاواز چەندین بەرپەرشدانەوەی جیاوازی هەبێ. شتێکی تەنیا لەوانەیە لە شوێنێکدا کردارێکی ئەخلاقی و لە شوێنێکی تردا کردارێکی نائەخلاقی بێت. هەموو شتێک پەیوەست بە بیر و باوەڕەوە ڕاستی هیچ شتێکی دیار نییە. لەبەر ئەمە شتێکی گێلانەیە کە لە گفتوگۆکاندا لە دژی کەسێک قسە بکەین یان خەفەت بۆ داهاتوو یان بۆ ڕابردووی بخۆین. ئارەزوەکان هەمویان خەیاڵن، تەنانەت نازاندرێ ژیان نیعمەتێکە یان خنکێنەرێک. مردنیش هێندەی کە ئەیزانین خراپ نەبێت. لەوانەیە مردن نیعمەتێک و ژیانیش نەکبەتیەک بێ. ئێستاکە کە نەڕاستی ژیان و نەڕاستی مەرگ ڕوون نییە، چاکتر وایە خۆمان لە شڵەژان و ختورەتدا بماڵین. پیرهون هەروەکو خەیام ئەڵێت خۆشحاڵ بە کە ئەمە ژیانە. کانئیدس ئاماژەی کرد بە دوالیستەکانی فەلسەفەی ڕەواقیەکان. ئەڵێت ناتوانین بەهۆی ئەوەی دنیای عەقلانیەت جوان و باشە ئیدی دابنین کە خودایەک بوونی هەیە. ئەو خوداناسیە جۆرە تایبەتیەکەی ڕەواقیەکانی بەتەواوەتی ڕەت ئەکردەوە و ئەڵێت ئەگەر خوددا خاوەنی هەستا ئەوە ئەبێت گۆڕانی بەسەردا بێ. خودایەکی گۆڕانخوازیش ناتوانێت ئەبەدی بێت. لەلایەکی ترەوە ئەگەر خوددا ناگۆڕێ ڕق و تەق و بێژیانە. ئەگەر خوددا جەستەی هەیە ئەوە ڕۆژێک فەنا ئەبێت و ئەگەریش جەستەی نەبێ ئەوە هەستیشی نییە. ئەگەر خوددا باشە و پەیڕەوی لە واسە ئەخلاقیەکان ئەکا، لەبەر ئەمە گەورە و بەرز نییە و ئەگەریش بێبەشە لە باشە و چاکە ئەوە لە مرۆڤ کەمترە. بەم بەڵگەداریانەی کانئیدس ئەیسەلمێنێ کە بڕواداری خوددا لە لای ڕەواقیەکان تێکەڵەیەکی سەیرە. لە دوای لیسیتی لقی بە ناونیشانی سەگەکان ئانتسیتین دیۆژن لە بەشی پێنجەمی کتێبی قوتابخانە فەلسەفیەکان لاپەڕا 82. چەند ساڵ دوای سوقرات لە یەکێک لە کۆڵانەکانی ئاتن، لاوێکی ڕۆکپۆش بە بیر و باوەڕ و ئیرادێکی زۆرەوە هەنگاوی ئەناو مەبەستی ئەو قوتابخانەی ئانتسیتین بوو. قوتابی سوقرات بوو و ئەیویست لەوێ فێری دانایی ببێت. ئەو کوڕی پیاوێک بوو کە شتێگۆڕیەوە بە تاوانی لە بەهاخستنی سکەکان خرابوویە بەندیرخانەوە. ئەیویست هەمان ڕێگای باوکی بگرێتە بەر و تەواوی سکە بایەخدارەکانی وەکو پلە و پایە پوچەکان، ناو نیشانەکان، نازنا و درۆینەکان لە بەها بخا. ئانتسیتین لە سەرەتادا ئەم لاوە ڕێکپۆشا کە سامانە باهێناوەکەی باوکی لە ڕێگای خۆشگوزارانیدا بەبادا ئێدا بە شەلاق لە قوتابخانە هێنایە دەرەوە، بەڵام ئەو لاوە لەو داربیانە نەبوو کە بەو بایانە لار بێتەوە. ئەو بەدەم درێژیەوە ئەیوت تۆ هەرچەندە ئەتەوێ ئەتوانیت لە دیوژن بدەیت، بەڵام ئەوە بزانە کە ئیرادەی دیوژن لە شەلاقەکانی تۆ بەهێسترا. ئانتسیتن زۆر خۆشی لە خۆڕاگریەکەی هاتوو ئەوی لە قوتابخانەکەی خۆی وەرگر. دیوژنیش بە زۆر خۆی پێشانی مامۆستاکەیدا کە ئەتوانێ ببێ بە گوێزەرەوەی فەلسەفا. سوقرات و ئانتسیتن و دیوژن پەیڕەویان لە یەکشەدا کرد، بەڵام کەسایەتیەکانیان جیاوازی هەبوو. بەس لە ڕاستیدا لە کرداردا یەکمەرامیان هەبوو کە بە شێوەگەلێکی جیاوازدەریان ئەخست. سوقرات وتبووی خۆت بناسە، بەڵام ئانتسیتین وتبووی کە خۆداری لە خۆناسیەوە فێربە، و دیوژن هەنگاوێکی ئەولاتری ناووتی خۆداری لە خۆ لە بیرکردنەوە فێربە. سوقرات و ئانتسیتن پیاوگەلێکی بێباک و قسەڕاست بوون، بەڵام دیوژن لە قسەی ڕاست و سەراحەتدا دەستی هەردووکیانی بەست. ئەو وەکو سوقرات کاتەکانی خۆی لە گفتوگۆی فەلسەفیدا بەفیڕۆ نادات، وەکو ئانتسیتنیش بۆ مرۆڤی ئازاردەر و فێرنەبوو کاتی خۆی لە فێرکردندا بەسەر نەئەبر، بەڵام هەرگیز وازی لە ڕخنەگرتن نەدەهێنا. ئەو بە خەڵکی ئەوت کە نە فەلسەفا نە هونەر و نەزانست بە کەڵکی ئێوە نایەن. بۆچی خۆتان و کاتەکانتان بە خوێندنەوەی زانیاریەکانی ئۆلیس بەفیڕۆ ئەدەن؟ ناتان پڕژێتە سەر چارەسەرکردنی خۆتان؟ ئەو گاڵتەی بە عەشق و پەیوەندی لەگەڵ خەڵک و مۆسیقا ئەهات و ئەیود لە جیاتی نەسبکردنی جەنگ ڕۆحی خۆتان هاو ئاهەنگ بکەن.
هەتا ئەو هەموو کردار و گفتاران نەشیاوان نەوەشێتەوە. ئەو لە هەمووان زیاتر ڕقی لەوانە بوو کە تەنیا قسەیان بۆ خەڵکی ئەکرد و ئەیود ئێوە خەڵکی لەبەر نادادپەروەریەکانیان تاوانبار ئەکەن کە خۆتان هۆکاری نادادپەروەریەکانن. دیوژن وای هەس ئەکرد کە بەرپرسیارەتێکی گەورەی هەیە. ئەو وای بیر ئەکردەوە کە ئەبێت نەریتەکانی ژیان لەبن دەربێنن و پیشانی خەڵکیان بدات و لە جیاتی پەیڕەویکردنی ئەم شتە سەیرانە بە شێوەیەکی ڕاستەقینە بژین. ئەو ئەیود ئێوە ئەو کەسانەی کە بە جەنڕاڵ و پادشا و چی ئەزانن ئەو شتانەی کە پێیان ئەوترێ شانازی، شەرەف، دانایی، بەختەوەری و سەروەت و سامان هەمویان دراوێکی بێبەهان. مرۆڤی عاقڵ لە جیاتی پێشوازیکردن لەم بەها پوچ و خەیاڵیانە هەوڵ ئەدات ئەوانە لە بەها بخات بە دوای ژیانی واقعی بکەون. ئەم دوو ڕۆژەی تەمەنی خۆتان بە خۆشی تێپەڕێنن. ئەگەرچی دیوژن بەردەوام لە گەڕاندا بوو بەڵام پاتوقەکەی خۆی لە بازاڕەکەی ئاتندا جێگیر کرد و لەوێدا بە بەردەوام لە ناو خەڵکیدا ئەگەڕا و سەری ئەخستە سەریان و کەسانێک کە لەگەڵیدا قسەیان ئەکرد لە هەموو چینەکانی کۆمەڵگا بوون. لە گەداوە بیگرات تا شازادا. ئەو لە کۆڵانەکاندا خەریکی سوالکردن بوو. لە هەژاریدا ئەژیا و لە ماڵی دنیادا تەنیا چاشوویەک و کاسەیەکی هەبوو. ڕۆژێکیان کوڕێکی بینی کە لە لێوار جۆگەلەیەکدا بە یارمەتی دەستەکانی ئاوی ئەخواردەوە. کاسەکەشی فرەدا چونکە وای بیر ئەکردەوە کە ئەبێ بە دەستەکانی ئاو بنۆشێ و ئیدی پێویست بەوە ناکا کە کاسەکە ئەملاو ئەولا لەگەڵ خۆی دابیبە و کێشە بۆ خۆی دروست بکە. ڕۆژێکیان ئەسکەندەر هاتە دیداری. ئەسکەندەر لەو کاتەدا هێشتا نەبوو بە پادشا و ڕۆڵی شازادەی ئەبینی. دیوژن لەو کاتەدا لەبەر هەتاو خۆی ئەشۆردوو لە هەوای پاک و ناسک و ئاوا فێنکەکە چێژی ئەبر. ئەسکەندەر بەخۆ بە گەورەزانی و لالووتیەکەوە هاتە پێشەوە و دەستی کرد بە قسەکردن لەگەڵ دیوژندا. سەرنجام لە ناوەڕۆکی قسەکانیدا دیوژن لە ئەسکەندەری پرسی ئێستاکە گەورەترین ئاواتی تۆ چییە؟ ئەسکەندەر وتی گەورەترین ئاواتی من ئەوەیە کە بە هەموو یۆنان ڕابوێرم و بیخەمە ژێردەستی خۆمەوە. دیوژن وتی لە دوای ئەوە چیترت ئەوێ؟ ئەسکەندەر وتی ئاسیای بچووکیش بگرم. دیوژن وتی باشە پاشان چی ئەکەی؟ ئەسکەندەر وتی هەموو دنیا ئەگرم و پاشان دەست ئەەکەم بە حەوانەوە. دیوژن وتی بۆچی ئێستاکە ناحەویتەوە؟ ئەسکەندەر نەی ئەتوانی وەڵام بداتەوە. لە جیاتی وەڵام پرسیارێکی کرد ئایا ئیشێکت هەیە کە بۆتی ئەنجام بدەم؟ دیوژن یەکسەر وتی بەڵێ ئەزیەت نەبێ بڕۆ سێبەرەکەت لەسەر من لاوەرە. ئەڵێ لەو کاتەدا ئەسکەندەر ئەم قسەی بیست بە هاوڵەکانی ود ئەگەر من ئەسکەندەر نەبوومایە حەزم ئەکرد دیوژن بوومایە. دیوژن یەکسەر وەڵامی دایەوە بەڵام من ئەگەر دیوژن نەبوومایە ئامادە دەبووم کە هەر کەسێکی تر بم جگە لە ئەسکەندەر. بۆچی دیوژن هێندە چاو نەترس بوو و لە مەرگ نەترساوە؟ لەبەر ئەوە هەمیشە ئەیود ژیان داینێکە کە لە کۆتاییدا ئەبێ لە شێوەی مەرگدا بدرێتەوە. هیچ ناگۆڕێ ئەم داینا زوو یان درەنگ دەبێ بیدەینەوە. دیوژن بە هیچ شێوەیەک ئامادە نەبوو ببێ بە پیاوی کەس. ئەو لە کاتێکدا لە قوڵای و قورسی هەژاریدا ژیانی بەسەر ئەبر هیچ پادشایەکی بەخۆی نەئەگۆڕیەوە. لە هەمان کاتدا هیچ گەدایەکی لە خۆی بە بچووکتر نەئەزانی چونکە ئەو پێی بەوە بردبوو کە ئەم جیاوازانە ڕووکەشن و مادیاتی نێوان تاکەکان دروستیان کردووە و تەواوی ڕووکەش و خەیاڵین و جیاوازی پیاوێکی دەوڵەمەند و پیاوێکی بێپارە لە ڕوانگەی ماهیەتەوە نییە. ئەگەر جیاوازیەک هەبێت تەواو ڕووکەش و دەرەکیە. تەنیا پیاوێکی بێمێشکە کە بۆ دەوڵەمەندە ناودارەکان ڕێزە ئەنێت و ئامادە ئەبێ کڕنووشیان بۆ ببات و بە گەورەیان بزارێ. بەم شێوەیە دیوژن خۆی لە هەموو شتێک ڕەها کرد تەنانەت لە ناو نەنگی سوقراتیش ئامادە بوو. لە ناو دادگادا وتی من لە یاسا پەیڕەوی ئەەکەم بەو پەڕی دڵنیاییەوە ئامادەی مردنم. ئەمە جۆرێکە لە کۆیلایەتی بوون چونکە سوقرات خۆی دایە دەست یاسای مرۆڤەکان بەڵام دیوژن بە تەواوی یاساکان مەراسیم و نەدیتەکان تەواوی زانست و هونەرەکان پێ ئەکەنی و لە جیاتی ئەوەی وەکو مرۆڤێک بکەوێتە داوی ئەم بتانەی کۆمەلگا وەکو ئاژەڵێک خۆی لە تەواوی داوەکانی کۆمەلگا ڕزگار کرد. بەڵام ئەم ئاژەڵە کە هیچ کات ئارام نەبوو هەمیشە بە چەند دەربڕینێکی بەلاش و وەلاش لە کۆڵانەکاندا بە خەڵکی ئەود ئاشوبێکی بەرپا ئەکرد بە شێوەیەک کە هەندێک جار کار ئەگەیشتە دادگا. ڕۆژێک ئەویان وەکو ئەوەی ئاشوبێکی بەرپا کردبێ بردیانە دادگا بە مەبەستی کڕین نرخیان بۆ دانا. فەیلسوفا کێشە خوازەکەش ڕقی هەڵسا و هاواری کرد ئەی کۆیلەکان
وەرن ئەربابێک بکڕن. ئەڵێن جارێکیان دیوژن و ئەسکەندەر لە کاتی تێپەڕبوون لە ڕووبارێکدا یەکتریان بینی. لەو کاتەدا ئەسکەندەر یۆنانی داگیر کردووە و زۆر خۆی بە گەورەدا ئەنا. لە دوای سەلامکردن ئەسکەندەر وتی ئازادکەر بەردەوام سەردانی کۆیلەکان ئەکات. دیوژن کە هەمیشە ئامادەی وەڵامدانەوە بوو یەکسەر وەڵامیدایەوە بەڵێ ئێمە سەردانی یەکتری ئەکەین. دیوژن ئازادکەر سەردانی ئەسکەندەری کۆیلە ئەکا چونکە تۆ کۆیلەی شەهوەتەکانی خۆتی و منیش ئەربابی شەهوەتەکانی خۆمم. دیوژن لە قسەکردندا قسەڕق بوو، هەمیشە لە قسەکردندا بەرامبەری شکست پێ ئەهێنا. ئازادی دەربڕینی بە گەورەترین مەوهیبەی کۆمەڵایەتی ئەزانی و زۆر جار بەگاڵتە تاڵەکان و قسەڕقەکانی سوودی لە ئازادی دەربڕین وەرئەگر. دوو چیرۆک ئەگەرنەوە لەگەڵتە ئامێزەکانی دیوژن. جارێکیان کوڕێکی سۆزانیەکی بینی کە بەردی لە هەندێک خەڵک ئەگر. دیوژن هاواری کرد وریا بە بەردێک نەدەی لەسەری باوکت. دیوژن ڕقی لە ژنەکان بوو، ڕقیشی لەو پیاوانە بوو کە ڕەفتاری ژنانەیان هەبوو. کاتێک کوڕێک کراسێکی ناسک و بۆن خۆشی لەبەردا بوو هاتە لای و پرسیارێکی لێکرد. دیوژن وتی من وەڵامی تۆ نادەمەوە هەتا پێم نەڵێی تۆ کوڕی یان کچ. ئەڵێن دیوژن و ئەسکەندەر لە یەک ڕۆژدا مردوون. هۆکاری مردنەکەشیان لە یەکەوە نزیک بوو. ئەسکەندەر بەهۆی زۆر خواردنەوەی مەی و دیوژنیش بەهۆی خواردنی زۆر. بەڵام دیوژن لە کاتی مردنیدا تەمەنی 90 ساڵ بوو. ئەسکەندەر تەنیا تەمەنی 33 ساڵ بووە. ئەسکەندەر لە دوای ئەو هەموو داگیرکاریانە دەستی کرد بە گریان چونکە جێگایەکی تر نەمابوو بۆ ئەوەی داگیری بکات و ئەوی تریشیان ئەیود ئاگرێک لە هەژاری و فەنایی دێت و ئەوەی دەستی کەوێت ئەی سووتێنێ. ڕۆژێکیان دادوەرێک پرسیاری لەکرد تۆ کێیت؟ دیوژن وەڵامی دایەوە من جاسووسم. دواتر کاتێک دادوەر حکمی خۆیدا بڕیارە سەیرەکەی خۆی ڕوون کردەوە و دیوژن وتی من جاسووسی کردارە گێلەکانی خەڵکم و نادروستیەکانیان ئەدۆزمەوە. ڕۆژێکی تر ئەویان بینی بە ڕۆژی ڕووناک بە چرایەکەوە لە کۆڵانەکاندا ڕایەکرد. پرسیاریان لێکرد دوای چی کەوتویت؟ وەڵامی دایەوە بە دوای مرۆڤێکی دروست کرداردا دەگەڕێم. هەندێک کات دیوژن چەندین سەعاتی دوور و درێژ بە برسێتی ئەمایەوە هیچ کەس شتی پێ نەئەدا. لەم شێوە بارودۆخانەدا بەم گوتەیە برسێتیەکەی خۆیدا ئەمرکاندەوە. سەگەکان و فەیلسوفەکان لە هەموو کەس زیاتر سوودیان هەیە و لە هەموو کەس کەمتر پاداشت ئەکرێنەوە. ڕۆژێکیان ئەویان بینی کە لە بەردەم پەیکەرێکدا وەستا بوو داوای شتی لێ ئەکرد. فزولێک پرسیاری لێ ئەکرد ئەی پیاو ئایا خەیاڵ ئەەکەی ئەم پارچە بەردە شتێکت پێ ئەدا؟ مەبەستت لەم ئیشەت چییە؟ دیوژن یەکسەر وەڵامی دایەوە ئەمە بێ فێر ببم کە چۆن ڕوبەڕووی دڵڕەقەکان ببمەوە. دیوژن باوەڕی وا بوو ئارامی و ڕەحەتی زۆر موسیبەتە. بەدبەختی مرۆڤ لەوەدایە کە زۆر بحەوێتەوە. دیوژن تەنانەت دژی ئەوە بوو کە خەڵکی جل لەبەر بکەن. کاتێکیش ئەو ڕەخنەیەی لێدەگیرا کە مرۆڤ وەک ئاژەڵ پێستی ئەسوور و خوری و تووکی نییە تا لە گەرما و سەرما بیپارێزێ. دیوژن یەکسەر بۆقی بە نمونە هێنایەوە وتی ئەبینن کە بۆقەکان زۆر لە مرۆڤ کەمتر مویان هەیە، داماوانە زۆریش ڕوتن، بەڵام لەگەڵ ئەوەشدا لە ساردترین هەوادا بە ئاسانی ئەژین. لەبەر ئەوە ئەگەینا ئەو ئەنجامەی کە هەموو شتێک پەیوەندی بە خوگرتنەوە هەیە. گوێگران یازیز و خۆشەویست لە ڕێداهاتینە کۆتایی بەشی پێنجەم لە کتێبی قوتابخانە فەلسەفیەکان بۆ بەشی شەشەم دێنەوە خزمەتتان. کاتێکی خۆش بۆ هەمولایەک. بیسەران یازیز و خۆشەویست هاتینەوە خزمەتتان بۆ خوێندنەوەی بەشی شەشەم بە ناونیشانی قوتابخانەی ئەبیقراتی لە کتێبی قوتابخانە فەلسەفیەکان لاپەڕا 89. ئەبیقرات لە ساڵی 340 پێشزاینی لە سامۆس هاتە دنیا و لە 12 ساڵیەوە دەستی کرد بە گەڕان بە دوای دانایی. ئەو لە 19 ساڵیدا چووە بۆ ئاتن و ساڵێک لە ئاکادمیا دەرسی خوێندووە. بەڵام ئەبیقرات لە جیاتی لاساییکردنەوەی ئەفلاتون خشتێکی لە کۆشکەکەی دموکریت برد و بۆ خۆی بناغی کۆشکێکی تریدانا. ئەبیکوریش لە دامەزراندنی قوتابخانەکەی خۆن چەندین بەیانی جیاوازی لە شارەکانی کلوفن، میتلن، لامپ ساکس لەبارەی فەلسەفەوە وەک ڕخنەیەک هێنایەوە. بەم شێوازەش توانی نزیکەی 80 میتا کە $400 ئەکات وەری بگرێت و توانی باخێک بەم پارەیە لە ئاتن بکرێت و خۆی سەرقاڵی زانست کردووە. لە پۆلەکەی ئەبیگوردا ژن و مێرد بە یەکسانی ئامادە بوون لە هەموو چینێک، تەنانەت سۆزانیەکان و کۆیلەکانیش لای ئەو وانەیان ئەخوێند. خۆشەویستترین قوتابی ئەو غوڵامێک بوو بە ناوی میسس و سۆزانیەکیش بە ناوی لئنتیوم کە بە یارمەتی ئەبیکور کتێبێکی نووسی.
قوتابیەکانی ئەو هەمویان پێکەوە ڕێک و پێک و هاوسۆز بوون و بەنیسبەت مامۆستاکەشیانەوە زۆر وەفادار و گوێڕایاڵ بوو. ئەبیکوور بە ئەندازەیەک لە لای قوتابیەکانی خۆشەویست بوو کە قسەکانی وەکو یاسا ئەژمار ئەکرا. قوتابیەکانی فێرکاریەکانی ئەویان لەبەر ئەکرد و موو بەم و هەمویان جێبەجێ ئەکرد. بە تایبەتی زۆر ورد ئەبوونەوە لە گوتەیەکی ئەبیکوور کە هەمیشە ئەیوت بەبێ دەردی سەری بژی. ئەبیکوور بۆ هەڵاتن لە چارەنووسەکەی سوقرات بە هیچ جۆرێک بەشداری سیاسەتی نەدەکرد و لەگەڵ ئەوەیدا کە پیاوێکی بێدین بوو لە مەراسیمە دینیەکاندا بەشداری ئەکرد هەتا لە خراپەی دوژمنەکانی بەدوور بێ. بەڵام لەگەڵ ئەوەشدا هەرگێ چەڵێکیان بۆ دروست ئەکرد. هەزاران نازناوی خراپیاندایە پاڵ هەتا ئەندازەیە کە ئێستاش لە ئەوروپادا هەر کەسێک ژیانێکی بێبند و باروبۆشی هەبێت پێی ئەڵێن ژیانی ئەبیگووری. لە هەمان کاتدا ئەوە ئەبیکوور بوو کە دژایەتی ئەو جۆرە ژیانەی ئەکرد و بە ئەندازەیەک لە چێژە جەستەییەکان دوور ئەکەوتەوە کە بە نان و ئاوێک ڕۆژی تێئەپەڕاند و تەنها هەندێک جار بەیانیان کەمێک پەنیریشی ئەخوات لەبەر ئەوەی خواردنەکەی جاروبار بگۆڕێ. جگە لەو هەموو خۆ پارێزیانە ئەبیکوور زۆر ئاساییانە لەگەڵ قوتابیەکانیدا میهرەبان بوو. ئەبیکوور 300 بەر کتێبی نووسی بەڵام لەم کتێبانەدا جگە لە چەند پارچەیەک لە چەند بەشێکی و چەند نامەیەک کە بۆ هاوڕێکەی خۆی نووسی بوو هیچ شتێک نەماوە. یەکێ لە قوتابیەکانی ئەبیکوور بە ناوی کوکریتیوس هەموو بیرۆکەکانی ئەوی لە دووتوێی کتێبێک بە ناوی لەبارەی سروشتەوە داڕشتووە و ئەم شێعرە فەلسەفیە بەشێکی گەورەی فەلسەفەی ئەبیکوور ڕوون دەکاتەوە. فەلسەفەکەی بە دەوری مەسەلەی چێژدا ئەسوورێتەوە و ئەو ئەڵێت فەزیلەت لە ژیاندا نابێتە مەبەست بەڵکو فەزیلەت ئامرازێکە بۆ گەشتن بە بەختەوەری. ئەو پێچەوانەی ڕەواقیەکان باوەڕی وابوو خواستی فەزیلەت سەرەتایەکە بۆ گەشتن بە چێژ ئەگەرنا فەزیلەت خۆی لە خۆیدا هێندە پێویست نییە. لە دەواازەی باخەکەی ئەبیکووردا ئەم دێڕە نووسرا بوو: ئەی میوان، تۆ لێرەدا بە دڵخۆشی ئەژیت چونکە لێرەدا بەختەوەری باشترین چاکەیە. هەر لەبەر ئەمە چێژ مەبەستی سەرەکی ژیانە، بەڵام ئایا هەموو چێژێک پێویستە و ئەبێت بە دوایدا بگەڕین؟ نەخێر، ئەبێت چێژەکان هەڵبژێرین. ئەبێت لە نێوان چێژەکاندا چێژە سادە و باشەکان هەڵبژێرین و لە چێژە خراپەکان جیایان بکەینەوە. لەسەر بنەمای ئەم فەلسەفەیە چێژی ڕاستەقینە خۆشگوزەرانی نییە، چونکە چێژە مادیەکان ئازاری جەستەیی و شڵژانی ڕۆحی بە دوای خۆیان داهێنن. کەواتە چێژی ڕاستەقینە لە پەیڕۆکردنی عەقڵ و دامرکاندنەوەی هەستەوەرەکاندا بەتوانایە و خۆی دوور ئەخاتەوە لە چێژە درۆزنەکان و لادەرەکان، واتە خۆ دوورخستنەوە لە دامرکاندنەوەی هەوەسەکان. ئەبیکوور بە شێوەیەکی بنەمایی چێژ بە شتێکی سالب و چێژی ئیجابی دوورکەوتنەوە لە دەرد و کەسەری ئەزانێت. ئامانجی مرۆڤ لە ژیاندا ئەبێ ڕاکردن بێ لە ئازار نەگەڕان بە دوای چێژ. کەسێک کە تەنیا کاتێک بە دووی چێژ ئەکەوێت کە گرفتاری ئازارێک بێ، بەڵام کاتێک کە ئیدی گرفتاری هەستێکی ئازاراوی و ناخۆش نەبێ ئیدی پێویستی بەوە نییە کە بە دوای چێژدا بگەڕێت. لەبەر ئەمە نەتەنیا ئەبێت لە ژیاندا پاڵ نەدەین بە چێژەوە، بەڵکو ئەبێ بە ئەنقەس ڕابکەین لە چێژە دنیایەکان. بە بڕوای ئەبیکوور شەهوەتی سێکسی لە خراپترین چێژەکانە. ئەو لەم بارەیەوە بەم شێوەیە ئەنووسێ: هیچ کەس لە نزیککەوتنەوە لە سێ کەس سوودێک نابینێ. ئەگەر کەسێک زیانێکی لێ نەبینێت ئەبێ خۆی زۆر بە بەختەوەر بزانێ. ئێستاکە چێژ نە لە خواردندایە و نە لە سێ کەس، کەواتە لە چیدایە؟ بە بڕوای ئەبیکوور گەورەترین چێژ نەبوونی ئازارە و ئەوەی کە ئازار لە ئەبات عەقڵە. دانایی کە لە عەقڵەوە چێژوەر ئەگرێ ئێمە لە خراپەی شەهوەتە سێکسیەکان و خورافات و ترس لە مردن و هەزاران کەسەری تر ڕزگار ئەکا. پێداویستیەکانی پیاوێکی عاقڵ زۆر کەمە: هەوای ساف، خواردنی سادە، شوێنی نیشتەجێبوونی پاک و خاوێن، تەختە خەوێک، چەند کتێبێک و هاوڕێیەک بۆ قسەکردن. بۆ ئەو بەسە. ژیانی مرۆڤێکی عاقڵ زۆر سروشتیە و خۆشبەختانە. ئەوەی سروشتیە بە ئاسانی بەدەستێ، ئەوەش کە ناسروشتیە زیانهێنەرە، بەدەستهێنانیشی پڕە لەسەر ئێشە. بەم شێوەیە پیاوی عاقڵ هەوڵ نادا تەواوی ئارەزوەکانی دڵی خۆی بەدەست بهێنێت و تەنانەت عەشق و هاوسەرگیری منداڵیش بە ناپێویست ئەزانێ، چونکە چێژەکانی ژیانی هاوسەرگیری زۆر کەمن و سەر ئێشەکانی زۆر زۆرە. پیاوی عاقڵ خۆی لە ناوبانگ و پلەپایە دوور ئەگرێت و حەزیشی لە ململانەیە و بەختەوەری لە ئارامی ویژدانیەوە ئەزانێ. لە بەدەستهێنانی جوانیەکان لە دوای عەقڵ هاوڕێ بە تەواوکەری بەختەوەری مرۆیی پێویستە. لە گوتەکانی ئەبیکوور لە نێوان هەموو ئەو شتانی کە دانایی ئەیان بەخشێت، هاوڕێیەتی لە هەمویان گرنگترە. هاوڕێکانی ئەبیکوور لە ڕووی هاوڕێیەتی بەردەوامیانەوە ناوبانگیان هەبوو. ئەو نامانەی کە ئەبیکوور بۆ هاوڕێکانی نووسی بووی پڕبوون لە هەستا سۆزداریەکان. ئێستاکەش پێشەنگێکن بۆ ئەوانەی هاوڕێیەتی ڕاستەقینەیان ئەوێ.
ئەبیکوور هیچ گرنگێکی بە زانست و هونەر نەئەدا و باوەڕی وابوو کە چێژە عەقڵیەکان لە توێژینەوە زانستی و ئەدەبیەکانەوە بەدەستنایەن، بەڵکو گفتوگۆی هاوڕێکانی باشترین هۆکارن بۆ بەدەستهێنانی چێژی عەقڵی. ئەبیکوور بۆ پەیڕەوانی خۆی خوێندن و نووسین بەبەس ئەزانێت، هیچ پێویستی نەدەزانێت کە خوێندنی باڵا بخوێنین و خۆیان تووشی سەر ئێشە بکەن، و بیرکاری و منطق، مانە و دەربڕین و مۆسیقا و هونەر لە ڕوانگەی تیۆریەوە توێژینەوەکانی یاسازانی و مێژوونووسی تەواوی ئەم شتانەش بە بڕوای ئەبیکوور سوودێکیان بۆ بەختەوەری مرۆڤ نییە و بەم شێوە زانستانە شتێک جگە لەسەر ئێشە و ناڕەحەتی نییە. متر و دروست کە یەکێک لە قوتابیەکانی ئەبیکوور بوو ئەیوت هیچ پێویست ناکا کەسەکان ناڕەحەت بێ لەوەی کە هەموو بەرهەمەکانی نەخوێنێتەوە و نازانێت هێکتۆر خەڵکی تراودە بووە یان ئاتن. لە ڕوانگەیەکەوە بیرۆکەکانی ئەبیکوور هاوشێوەکانی بیرۆکەکانی ڕۆسۆن، ئەو وەکو ئەبیکوور بانگی گەڕانەوە بۆ سروشتیدا، ئەویش باوەڕی وایە کە ژیانی پێچاوپێچ و پڕ لە جوانی و شارستانیەت بەختەوەری مرۆڤ بەبادا ئەدات و ئەیگۆڕێت بە بووکەڵەیەکی گاڵتە ئامێز. بەڵام لەگەڵ ئەوەی کە ئەبیکوور مەزهەبی بە گەورەترین ڕێگای بەختەوەری مرۆیی ئەزانی، ئەوەشی زانی بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ خوڕافەکانی مەزهەبدا ڕێگەیەک جگە لە سلماندنی ڕاستیەکان لە ڕێی زانستیەوە بوونی نییە. لەم ڕۆوە هەوڵی ئەدا کە لە ڕێگای زانست و مەنتیقەوە لێکدانەوە بۆ نهێنیەکانی ژیان بکە. مەزهەب چی ئەڵێت؟ ئەمە خوداکانن کە یەکێک هەژارە و ئەویدی دەوڵەمەندە، یەکێک نەخۆشە و ئەویدی ساخ، یەکێک خۆشەویست و ئەوی تر ناشرین ئەکەن، و ئەوە خوداکانن کە مرۆڤیان بە یارمەتی بوومەلەرزە و تاعون و هەڕەشەی ئاگری دۆزەخی لێ ئەکەن. زانست چی ئەڵێ؟ هیچ ئەنجامێک بەبێ هۆکار نییە. هەژاری بەرهەمی لاوازی بنکە ئابوووریەکانە، نەخۆشی بەرهەمی گوێنەدانە بە بنەماکانی تەندروستی، بوومەلەرزە بەرهەمی فاکتەرە سروشتیەکانە و پەیوەندیەکی بە گوناهکاریەکانی مرۆڤ نییە. تاعون و کۆلێرا بەرهەمی نەزانینەکانی مرۆڤن، دۆزە خێبوونی نییە و ئەگەریش هەبێ هەر لەم دنیادایە. بەم شێوەیە زانست لێکدانەوە مەزهەبیەکان لە بن هەڵ ئەکەنێت و ئەهریمەنی ڕەشی نەزانی ئەخاتە ناو قوڵایەکانی دۆزەخی گومان و تێکەڵی ئەدات و لە ناوی ئەبات. لە دوای وردکردنی هێزی خوڕافە، ئەبیکوور ڕوبەڕووی لابردنی ترسی مەرگ بوویەوە کە سەرەداوی تەواوی ترسەکان و مەزهەبیش پێداویستیەکانی ترسێکی لەم شێوەیە فراهەمەکە. لەمبارەیەوە ئەبیکوور ئەڵێ بە هەمان شێوە کە منداڵەکان لە شەو ئەترسن، پیاوە پیرەکانیش لە تاریکایی مەرگ ئەترسن، بەڵام بە هەمان شێوە کە لە تاریکایی شەو هیچ ترسێک نییە، ترس لەم تاریکایی مەرگیش بەرهەمی گریمانە و خەیاڵاتەکانە و هاوکات مەرگ هیچ مەترسێکی نییە، چونکە ناتوانێت ئازارمان بدە. کاتێک لە گۆڕداین ئەوە ناژین و ئەوەشی کە بێ بەشە لە جەستەیە کە سەرچاوی تەواوی ئازارەکانە. چۆن ئەکرێت لە مەرگ کە لە ناوبەری جەستە و ڕۆحە بترسین؟ لەو تەناسراوەکانی ئەبیکوور لەو شوێنەیدا کە ئێمە هەین مەرگ بوونی نییە، و لەو شوێنەشدا کە مەرگ دێت ئێمە بوونمان نییە. ئەبیکوور باوەڕی وابوو کە ڕۆح لە ئەتۆم پێک دێت و ئەتۆمەکانی ڕۆح لە جەستەدا بڵاو بوونەتەوە و لە دوای مەرگیش ڕۆحیش ئەمرێ. ئەبیکوور ماتریالیست بوو، بەڵام وەکو دموکریت کەسێکی جەبری نەبوو. بە دەربڕینێکی تر، ئەبیکۆر بە پێچەوانەی دموکریت باوەڕی بە جۆرێک لە ئازادی هەڵبژاردن هەبوو بۆ ئەتۆمەکان کە لە کاتی جوڵەدا بوون و باوەڕی بە پێداویستیاتی و جەبر نەبوو. لە بڕوای ئەبیکووردا ڕۆحیش مادە بوو. ئەتۆمەکانی ڕۆح لە لاشەدا بڵاو ئەبنەوە بەهۆی مەرگەوە لێک ئەترازێن و لەناو ئەچن. لە گوتەکانی ئەو مەرگ بۆ ئێمە هیچە، چونکە شتێک کە پەرتەوازە ئەبێ هەستی پێ ناکرێت و شتێک کە هەستیشی نەبێ هیچە. لە بڕوای ئەبیکوور گەورەترین دوو سەرچاوەی ترس دین و مەرگن کە پەیوەندی نزیکیان بەیەکەوە هەیە. دین بە پێچەوانەی ئەو قسانەی کە هەمیشە ئەوترێ سەرچاوەی تۆقاندنان نەک دڵنیایی، چونکە دین ئەڵێت لەو دنیا دادگای یەک دروست ئەکرێ، تاوانبارەکان بە سزای خۆیان ئەگەن، جگەلەوەی کە خەڵکی لە دادپەروەری خوددا لەم دنیادا هیچ کاریگەریەکیان نەبینیوە ترسیان لێی هەیە، نەوەک لەو دنیایش هەر ئەم دۆزەخە فەرمانڕەوا بێ و لە درێژایی تەمەنی جاویدانی خۆیان لە دۆزەخ بسووتێن. لەلایەکی تریشەوە هەر کەسێک لە لای خۆیەوە کەم یان زۆریش چەندین گوناهی هەبێ و لەبەر ئەوەش کە لەو دنیادا دادپەروەری فەرمانڕەوا بێ، هیچ کەس ناتوانێت دڵنیا بێ لەوەی کە لە ئاگری دۆزەخ ناسووتێ و لە ئەنجامدا هەمیشە لە ترس و وەحشدا ئەژیت و ژیانی دوو ڕۆژەی ئەم دنیایەش بێهۆ تاڵ ئەکا. ئەبیکوور لەبەر خودی زانست پەیوەستی زانست نەبوو، بەڵکو زانستی بە ئامڕازێک ئەزانی بۆ دژایەتیکردنی خۆتان. ئەو بە دوای فەلسەفەیەکدا ئەگەڕا کە بیسەلمێنێ کە مەرگ نەهامەتی خراپە نییە
و خوداکان لە ئیش و کاری مرۆڤەکان خۆیان هەڵناقورتێنن. دنیا ئاخیربوونی نییە، ڕۆح لەگەڵ جەستا پێکەوە ئەمرن. ئەو هەمیشە بەلایەنگرەکانی خۆی ئەوت کە لە شوێنێکی دوور و لە نێوان ئەستێرەکاندا خەریکی خۆشگوزەرانین و هەرگیز لە بیری ئێمەدانین. ئێمە بۆچی بێهۆ لەبەر خاتری ئەوان نیگەران بین و بە گریان و پاڕانەوە داوای یارمەتیان لێ بکەین؟ ئەبیکوور لە 18 ساڵی تووشی نەخۆشی میزەڵدان بوو و بە درێژایی ژیانی 70 ساڵەی خۆی ئازاری ئەو نەخۆشی ئەکێشا. هەر بەم هۆیەوە برتراند راسڵ لەبارەی فەلسەفەکەی ئەوەوە بەم شێوەیە ئەنووسێ: فەلسەفەی ئەبیکوور فەلسەفەی پیاوێکی ئازار و ڕەنجکێشە کە بۆ ئەو دنیاە کە بەختەوەری تێکەڵ نەکراوە دروست کراوە. کەم بخۆ نەک هەندێشت تازە لە بەرچاوت بکەوێ، کەمیش بخۆرەوە نەک بەیانی سبێنێ سەرتانژان بکە. دوور بکەونەوە لە سیاسەت و عەشق، ژن مەهێنن، منداڵتان نەبێ، باوەڕتان بە بەخت و پێشگۆی نەبێ. خۆتان فێر بکەن کە لە ژیانی ڕۆحی خۆتان لەبارەی چێژەوە بیر بکەنەوە و خۆتان لە ئازار و دەرد دوور بگرن. ئازاری جەستەی زۆر خراپە، بەڵام ئەگەر توند بێ ماوەکەی کەمە. ئەگەر ماوەکەی درێژ بێ ئەتوانێت بە یارمەتی ڕێخستنی ڕۆحی و بیرکردنەوە لەبارەی چێژ زاڵ بێ بەسەریدا. بەرزتر لە هەموو شتێک ئەوەیە کە بە شێوەیەک ژیان ببینە سەر خاڵی بێت لە ترس. لقی ئەلف بەسەراتی ژێربەر هەیوان لاپەڕا 97 لە بەشی شەشەمی قوتابخانەی ئەبیقراتی. لە دوای هێرشەکەی ئەسکەندەر بۆ یۆنان کۆتایی بە سەردەمی زێڕینی فەلسەفە یۆنانی هات و ئیدی فەیلسوفەکان لەو بیرەدا نەبوون کە داڕشتەی دەوڵەتێک ئایدیاڵی بکەن و بیان پەرژێتە سەر بارودۆخە کۆمەڵاتیەکە، چونکە ئەستەمکاریەکەی ئەسکەندەر ڕێیبەوە نەئەدا کە دەست لە ئیشی لەو شێوەیە بدەن. لە ئەنجامدا دانایانی یۆنان ڕزگارکاری تاکیان کردە ئامانجی خۆیان، ئیدی ڕێگای بەختەوەری تاکیان بە خەڵکی ئەوتەوە. قوتابخانەکەی ئەبیکوور سەگەکان و بەگومانەکان و ڕەواقیەکان دەرەنجامی ئەم هەوڵانە بوون. کەمێک باسمان لە سەگەکان و بەگومانەکان کرد. لێرەدا باسی کەمێک لە دانایی و جوانی ڕەواقیەکان ئەکەین. تێکشکانی فکری و ڕۆحی خەڵکی بەجەرگی یۆنان لە فەلسەفەی ڕەواقیدا ئەگاتە ئەو پەڕی، چونکە ئەم فەلسەفەیە پاشەکشەیەک لە دنیادا ئەبیندرێ لە بەرامبەر پێشهاتەکاندا و بە شێوەیەکی تەواو. ڕوونا کە هۆکەشی ئەوەیە کە یۆنانیەکان ئیدی هیچ ڕێگە چارەیەکیان جگە لەوە نەدەبینی کە خۆیان بدەنە دەست پێشهات و قەزا و قەدەرەکان و خۆیان لەگەڵ نەهامەتیەکانی ڕۆژگاردا بگونجێنن. برتراند راسڵ بەڕاستی لەبارەی ڕەواقیەکان بەم شێوەیە ئەنووسێ: دانای ڕەواقیەکان لە ڕاستیدا وەکو چیرۆکی چەقەڵ و ترێوە هەیە. ئێمە ناتوانین خۆشبەخت بین، بەڵام ئەتوانین باش بین. کەواتە ئەبێ وا بنوێنین کە هەتا ئەو کاتەی کە باشین بەدبەخت بوون مانایەکی نییە بۆمان. ئەم بڕوایە زۆر قارەمانانەیە و لە دنیای نەگونجاودا زۆر باش و بەسوودە، بەڵام نە بە تەواوی ڕاست و ڕەوانە و نە بە مانایەکی تر شتێکی بنەماییە. بێهۆکار نەبوونەکە ڕەواقیەکان خۆشبەختیان بە شتێکی مەحاڵ ئەزانی و تەنانەت خواستی بەختەوەریشان بە شتێکی گەلانە و سەیر و نەگونجاو لەگەڵ سروشت و ئیرادەی خودا ئەزانی، چونکە زۆر ئاساییە کە لە ژینگەیەکی نەگونجاو و پڕ لە هەوا و هوریادا بەدەستهێنانی بەختەوەری شتێکی مەحاڵ بێ. زینون دامەزرێنەری فەلسەفەی ڕەواقی لە ساڵی 340 پێش زاینی لەدایک بووە. ئەو لە نەژادی سامیە و خەڵکی سیتیومە و لە قوبرس بازرگانی ئەکرد. ئەو بە مەبەستی بازرگانی چوە بەرەو ئاتن، بەڵام لە نزیک کەناراوەکانی ئاتیکا کەشتیەکەی نوقم بوو و تەواوی سەروەتەکەی کە لە 1000 تالنت زیاتر بوو لە ناوچوو. لە ئەنجامدا بەدەستخاڵی گەیشتە ئاتن و 314 پێش زاینی لە ئاتن ڕۆژێک لە سوچێکی کتێبخانەیەکدا خەریکی خوێندنەوەی کتێبی کەزنەفۆن بوو. زۆریش عاشقی سوقرات بوو. لەو کاتەدا لە کتێبفرۆشەکەی پرسی: ئەم جۆرە مرۆڤانە ئەمڕۆ لەکوێ دەست دەکەون؟ لە ناکاو لەو کاتەدا فەیلسوفێک بە ناوی کراتس بەوێدا تێپەڕی. کتێبفرۆشەکە ئاماژەی کردووتی بڕۆ بە دوای ئەو پیاوەدا. زینون لەو کاتەدا 30 ساڵ بوو. کەوتە دوای فەیلسوفەکە و لە قوتابخانەکەی ئەودا ناوی خۆی نووسی و لەوە بەدوا ئیدی دوای پارە پەیداکردن نەکەوت، بەڵام هێندە دڵی بە مەسەلەی خۆش بوو کە دواتر وتی: کاتێک کە شتێکم نقم بوو سەروەت و سامانەکەم لەدەست چوو، سەفەرێکی سەرکەوتوم کرد. کراتس خەڵکی تبت بوو ئەو 300 تالنت لە دارایی خۆی بەخشی بوو بە هاوشاریەکانی خۆی و ژیانی ڕەزامەندە سەختەکانی گرتبوویە بەر. بۆ دەرباز بوو لە نەهامەتی عەشق خۆی برسی ئەکرد و پاڵەپەستۆیەکی نەئاسایی ئەخستە سەر خۆی، بەڵام بەداخەوە یەکێک لەو کچانەی کە لە پۆلەکەی داوانەی پێوتەوە بە توندی عاشقی بوو. هەرچەندە فەیلسوف زیاتر نقوڵی ئەکرد، کچە هێندەی تر جەختی لەسەر مەسەلەکەی ئەکردەوە، هەتا کارگەیشتاوەی کە بە خێزانەکەی خۆی گوت گەرنەی دەن بە فەیلسوف خۆی ئەکوژێ.
ئەوانیش لە فەیلسوف بارانەوە کە ڕۆڵی گەدایەک بنوێنێ لە بازاردا هەتا کچەکە وازی لێبێنێ، بەڵام کچە بەمە زیاتر عاشقی بوو، ماڵی باوکی بەجێهێشت و جڵی سواڵی لەبەر کرد و چوویە لای فەیلسوف بۆ ئەوەی زەماوەندی لەگەڵ بکە. سەرنجام فەیلسوف خۆیدایە دەست عەشقە ئاگرینەکەی کچەکە و کچەکە تا کۆتایی تەمەنی بە وەفاداری و هاوسۆزانە لەگەڵ پیاوەکەیدا مایەوە. زینون لە فێرکاریەکانی ئەم مامۆستایەدا بە زوویی بۆ خۆی قوتابخانێکی دامەزراند و دەستی کرد بە نووسینی بەرهەمەکانی خۆی. لە یەکەمین کتێبی خۆیدا بە ناوی کۆمار لایەنێکی کۆمۆنیستی ئەنارشیزمی خستە ڕوو و لە شاری یۆتۆپیاکەی ئەودا نەپارە، نەماڵ، نەهاوسەرگیری، نەدین، نەیاسا هیچ کامیان بوونیان نییە. بەڵام دواتر لەژێر کاریگەری فێرکاریەکانی مامۆستا تازەکەی خۆی گسنوگرات و ئستلوپو بەشێک لە بڕواکانی هەراکلیتی کردە کورتەیەک لە فەلسەفەکەی خۆی، بەڵام لە پێش هەمویانەوە عاشقی سوقرات بوو و لاسایی ئەوی ئەکردەوە و سەرنجام لە ساڵی 301 پێشزاینی زینون قوتابخانەکەی خۆی کردەوە لە کاتێکدا لە ژێر ستوونەکانی بەرهەیوانەکان ناوی بەرهەیوانی ڕەنگاو ڕەنگی لێنابوو. هەنگاوی ئەنا و بیرۆکەکانی خۆی بۆ قوتابیەکانی باس ئەکرد و ئەویش وەک باقی مامۆساکانی تر حەزی ئەکرد تەنیا خۆی قسە بکات و قوتابیەکان گوێ بگرن و هیچ نەڵێن، چونکە کاتێک یەکێ لە قوتابیەکانی دەستیە کرد بە قسەکردن زینون پێی ئەوت لەبەر ئەوە دوو گوێیان داوە بە تۆ کە زۆرتر گوێ بگریت و کەمتر قسە بکەیت. زینون بۆ ماوەی 40 ساڵ لەژێر بەرهەیوانێک وانەی وتەوە و لەو پەڕی هەژاری و نەداریدا ژیانی بەسەرەبر تا ڕۆژێک لە کاتێکدا کە بۆ قوتابخانەکەی ئەچوو قاچی وەرگەڕا و کەوت و ئازاری زۆر بە قاچی گەیشت. زینون بە دەستەکانی دای لە زەوی وتی ئەی زەوی بۆچی بانگم ئەەکەی من خۆم دێم. پاشان گەڕایەوە ماڵ و بە دەستەکانی خۆی خینکاند. ڕەواقیەکان یاخود بەرهەیوانیەکان هاوڕابوون لەگەڵ ئەبی کووردا کە زانست بەهۆی پێنج هەستەوەرەکەوە سەرچاوە ئەگرێت و بەبوونی ئەمەش وایان ئەزانی بۆ بەدەستهێنانی زانست هەر ئەزمون و تێبینیکردن بەس نییە، چونکە لە نێوان پێنج هەستەوەرەکە عەقڵ، هەستکردنەکان و شەهوەتەکان هەن و ئەمانە لەوانەیە ڕێگەی ئەزمونەکە بە هەڵەدا ببەن. لەبەر ئەمە ئەوەی کە لە مرۆڤ زۆر گرنگە عەقڵە، ئەوە شتێکی خودیە. عەقڵ منداڵی عەقڵی ئەزەلیە و ئەگەر لە هەموو شێوە شڵەژانێک بەری بێ بە تەواوەتی شایانی باوەڕپێکردنە. مرۆڤ لەسەر بنەمای ئەم فەلسەفەیە تێکەڵ لە ڕۆح و مادە، بەڵام ڕۆح لە مادە جودا نییە. دنیاش وەکو مرۆڤ تێکەڵەیەکە لە ڕۆح و مادە. مرۆڤ دنیای بچووکە و کەون جیهانی گەورەیە، هیچ جۆرە جیاوازێک لەم نێوەندەدا بوونی نییە. مادە شتێکی داینامیکیە و هەمیشە لە جوڵە و گەڕاندایە. دنیا زنجیرەیەک لە هۆکار و ئەنجامە و یاسای نەگۆڕی گۆڕان فەرمانڕەواییەکە. تەواوی ڕوودا و کردارەکان ئیرادیەکان پێشتر دیاری کراون و مەحاڵە شتێک لە شێوەیەکەوە بۆ شێوەیەکی تر کە دەبوو ببوایە بگۆڕێت و ڕووبدات. عەقڵە زنجیرەیەکان هۆکار و ئەنجام بە ئەندازەیەک پێکەوە لکاون کە هەر گۆڕانێک لە زنجیرەی ئەو هۆکار و ئەنجامەدا ڕووبدا دنیا لێک جودا ئەبێتەوە و پەرتەوازە ئەبێ. خوددا لەم دەستگا فەلسەفیەدا هەمەکارە. لە سەرەتا و کۆتایی هەر شتێکەوە خوددا بوونی هەیە، بەڵام خوددا وەک مرۆڤ وەکو گیاندارێک وهایە، چونکە دنیا لاشەی خوددایە و ڕێخستن یاسای جیهان بیر و ئیرادەی ئەوە. جیهان دەستگایەکی گەورەیە کە ڕۆحەکەی خوددایە. برتراند ڕاسل لەم بارەیەوە لە مێژووی فەلسەفەی خۆر ئاوادا ئەڵێ بەم شێوە قسەکردنی زینون لەگەڵ بە گومانێکدا ئەخاتە ڕوو. زینون سەرەتا دنیای واقعی چییە؟ زینون گوتی مەبەستم دنیای جەستە و مادیە، مەبەستم ئەم جەستە و مادەیەیە. بە گومانەکە پرسی خوددا و ڕۆح چییە؟ زینون وتی ئەوانیش مادەن ئەگەر هەبن لەم مێزە مادی ترن. لەبەر ئەوەی مرۆڤ بەشێکە لە خوددا، لەم ڕووەوە ئەرکی ئەوە کە هاوکاری خوددا بکە. مرۆڤ نابێت یاساکانی سروش بخاتە ژێر پێی، چاکە و خراپەیان ئەبێت یەکسان بێت بەیەکەوە. ئەرکی مرۆڤ لەم دنیادا ئەنجامدانی ئەرکەکانیەتی، نەبەدەستهێنانی بەختەوەری. بەختەوەری تەنیا بە یارمەتی جێبەجێکردنی عەقڵانەی ئامانجەکان و مەبەستەکانی خۆیەتی بۆ ئەوەی بگات بە یاسا سروشتەکان. هیچ جۆرە دوالیستیەک لە نێوان چاکەی مرۆڤ و چاکەی دنیادا بوونی نییە. لەبەر ئەمە ئەگەر خراپەیەک ڕوو لە تاکێک گیان چەند کەس بکە، ئەو خراپەیە خراپە نییە. ئەگەر ئێمە بتوانین هەمەکی گەرایانە سەیری شتەکان بکەین، کەواتە هەر کەسێک کە ڕەواقیە دوور ئەکەوێتەوە لە جوانی و خۆی لە ململانەی ئابووری و سیاسەکان دوور ئەگرێت و نیسبەت بە ئازار و خۆشی، ساغی و نەخۆشی، مەرگ و ژیان بێ ئیلاقەیە و
بە ئەندازەیەک مێشکی خۆی لە بیرە سلبیەکان پڕ ئەکا کە هەر نەهامەتیەک بە گەورە و بچووکەوە لە باوەش ئەگرێ ئەو تەنانەت ناکەوێتە ژێر کاریگەری هەستە سۆزداریەکانی وەک ڕەحم و بەزەی و سۆز. ئەگەر کەسێک چاکەیەکی کرد و مەبەستی ئەوە نەبێ کە دڵی بۆ ماڵی ئەویدی سوتاوە یان ئەوی خۆشویستوە بەڵکو بۆ ئەوە چاکە ئەکات کە ئەبێ چاکە بکات. سیرتر لە هەمووی ئەوەیە کە ڕەواقیەکان خۆیان بە بەرپرسی هەر شتێک کە لەوان ئەوە شایەوە نەدەزانی و لەبارەیەوە چیرۆکێک دەماودەم هاتووە. لەبەر ئەوەی کۆیلەکەی شتی لێ دزی بوو، زینون لە کۆیلەکەی خۆی ئەدا. کۆیلەکەی لەسەر بنەمای فلسفەکەی زینون وتی قەدەر وابوو کە من دزی بکەم. زینونش هەر بەردەوام بوو لە لێدانی کۆیلەکەی وتی ئەمەش هەر قەدەرە کە من لە تۆ دەدەم. ڕەواقیەکان یاخود بەرهەیوانیەکان پەیڕەوکەرانی پندێک بوون کە ئەیود فەزیلەت بۆ خودی فەزیلەت. ئەوان ئەنجامدانی کرداری باشیان وەکو ئەرکێک و فەرمانێکی پێویست ئەزانی هەر کات لە ژیان ماندوو ئەبوون مافی ئەوەیان ئەدا بە خۆیان کە بچن خۆیان بکوژنەوە. وەک چۆن پێشتر وتمان کە زینون خۆی کوژ کلنیتس کە یەکێکە لە پەیڕەوانی ڕەواقی بوو لە 70 ساڵیدا ڕۆژێکی دوور و درێژی گرت و پاشان وتی لەبەر ئەوەی گەشتومەتە نیوەی ڕێگا ناگەڕێمەوە. بەردەوام بوو لەسەر ڕۆژوەکەی هەتا مرد. ڕەواقیەکان بە ئەندازەیەک بایەخیان بە ئەخلاق و فەزیلەت ئەدا کە زینون فەلسفەکەی وەکو باخێک هاوشێوە ئەکرد کە مەنتیق دیوارەکان و سروشتزانی درەختەکان و ئەخلاق بەرەکەیەتی. زینون پەیوەندی بە میتافیزیکەوە نەبوو، تەنانەت هەوڵی ئەدا بە یارمەتی ماتریالیزم و یەکبوونی دژایەتی هەموو جۆرە مەیلێکی میتافیزیکی بکە. بە بڕوای ئەو هەموو شتێک مادیە، تەنانەت فەزیلەت و خودا و دادپەروەری. بە بڕوای زینون لەبارەی ئەوەی کە هەموو ڕووداوەکان لە ژێر یاسایەکی سروشدان بەخت و ڕێکەوت هیچ مانایەکیان نییە. لەم فەلسفەی ماتریالیستیەوە سەرچاوی گرتووە، بەڵام لەلایەکی ترەوە باوەڕیان بە ڕۆح هەبوو، بەڵام ڕۆحێکی تایبەت و گرنگێکی زۆریان بە فەزیلەت ئەدا و باوەڕیان مابوو کە دەروون خودی ئەو فەزیلەتەیە کە ئەمانەوێت و نابێت چاوەڕێی چێش بکەین لە فەزیلەت. بۆیە ئەوان لە ژیانی تاکێکدا تەنیا شتێکی باش، فەزیلەت، سەلامەتی، بەختەوەری، سامان، ناوبانگ و پلەپایە هەموو ئەوانە خاوەنی هیچ جۆرە گرنگیەک نین. تەنیا پیاوێک کە کارەکەی لەسەر بنەمای فەزیلەت خۆشەویستی و بەڕێزە، پیاوی بە فەزیلەتیش کەسێکە کە نە هەژاری و نەدەوڵەمەندی، نەخۆشی و نەنەساغی هیچ کامیان نایانەوێت زیانی پێبگێنن. بۆ ئەوەی کەسێک خاوەنی ئیرادەیەکی لەم شێوەیە بێ ئەبێ هەوڵ بدا نەکەوێتە ژێر کاریگەری هۆکارە دەرەکیەکانەوە و هەمیشە هەستەکانی بخاتە ژێر دەسەڵاتی ئەقڵەوە. هاو ئاهەنگیان بکە لەگەڵیدا بەم شێوەیە ڕەواقیەکان فەزیلەت ناخوازێ بۆ ئەوەی چاکەیەک بکە، بەڵکو چاکە ئەکات تا هاوشێوەی یاسای فەزیلەت ڕەفتاری کردبێ. کاتێک کانت ئەڵێت تۆ ئەبێت بە نیسبەت هاوڕێکەت میهرەبان بیت، نەک ئەوەی پەیوەندیت لەگەڵ هاوڕێکەتدا هەیە، بەڵکو لەبەر ئەوەی کە یاسای ئەخلاق بەم شێوەیە حکم ئەدا بەسەرتدا. ئەو لە ڕاستیدا خەریکی ڕوونکردنەوەی بنەمایەکی ڕەواقی بوو. ڕەواقیەکان وایە نەزانی هەموو خەڵکی ببنە فەیلسوف ئیدی پێویستمان بە یاسا و دەوڵەت نابێ. ئەوان ئارەزووی دنیایەکیانە کرد کە تیایدا سنوورەکان جیاوازی و چینایەتی و نەتەوە و ئارباب و کۆیلەبوون نەبوو. ئامانجی فەلسفەی ڕەواقی ئەوە بوو کە بنەمایەکی ئەقڵانی قبول کراو بۆ ئەخلاقیات بدۆزنەوە، چونکە ئەگەر ئێمە پێوەرێکمان بۆ ڕاستی و تیۆری دنیایی نەبێ ناتوانین لەمانای چاکە تێبگەین. ڕەواقیەکان دژی ئایدیاڵی ئەفلاتونی بوون و لە دژی ئەفلاتون بڕوایان وابوو کە بیر و باوەڕەکانی ئێمە وەرگیراون نەک بۆ ماوەی. ئەوان وەکو جۆن لۆک بیریان ئەکردەوە و ڕۆحی مرۆڤ لە کاتی لەدایک بوون وەکو لەوحێکی سپی ساف و بێنەخش و نیگاروەهایە و فێرکار و پەروەردەی دواتر وەرئەگرێت و نەخش و نیگار دروست ئەکا. ڕەواقیەکان لە مەنتیقدا پەیڕەویان لە ئەرستۆ کرد و ئامانجی مەنتیقی ئەوان سەلماندنی ئەو ڕاستیە بوو کە زانست خۆی لە خۆیدا دروست نابێ، بەڵکو لە هێزی پەیبردن و بینینەوە لەدایکە بێت و لە ئەزمموی سیرکردنەوە سەرچاواگرێ. نەتەنیا زانست وەرگیراوە بەڵکو فەزیلەتیش وەرگیراوە، بەڵام تەنیا کردداری ئاوا گونجا و هاوشێوەی فەزیلەتە کە لە زانست و فەزیلەت پەیڕەوی ئەکەن و بە شێوەیەکی بنەمایی دوورەکەونەوە. ئەخلاق و ڕەفتاری نادروست ئەنجامی هەبوونی بیر و باوەڕی نادروستە لە شەهوەتە دەرونیەکانەوە سەرچاواگرێت و ئەم شەهوەتەش بریتیە لە ترس، خەفەت، پاڕانەوە، چێشخوازی. ئەم چوار شەهوەتە ڕۆح نەخۆش ئەخەن و ئەرکی ئێمەیە کە ئەم چوار شەهوەتە لە ڕێگ و ڕیشە دەربهێنین. بۆ لە ڕیشە دەرهێنانی ئەم شەهوەتانە پێویستمان بە دانایی وزەی ئیرادەیە. ئیرادەش شایانی پەروەردەکردنە،
چونکە مرۆڤ ئازادە نەناچار ڕەواقیەکان لە ئەخلاقیاندا باوەڕیان بە بنەمای هەڵبژاردن هەبوو، بەڵام لە میتافیزیکدا باوەڕیان بە جەبر هەبوو. ڕەواقیەکان بە پێچەوانەی ئەبیکوریەکان کە لە بەشداریکردنی ناو سیاسەتدا بێزار بووبوون، بە ئەرکی هەموو کەسێکیان نەزانی کە بۆ دروستکردنی خۆشبەختی و ئارامی پێویستە هەمووان بەشداری سیاسەت بکەن و هەوڵ بدەن و بجەنگن. بەڵام لە پەراوێزی ئەم بڕوا و هەوڵانەدا ئامانج نابێت تەنیا ڕزگاری وڵات بێت، بەڵکو ئەبێ ڕزگاری جۆری مرۆڤ بێت. لقی بە ناونیشانی بەرهەیوانیە ڕەواقیەکان ڕۆمیەکان لاپەڕا ١٠٩ لە بەشی شەشەمی قوتابخانەی ئەبیقراتی. لە نێوان فەیلسوفەکانی ڕۆم لە هەمویان ناساوتر سیسیرۆ و سنەکا و ئەپیکتت و مارک ئورلنا. سیسیرۆ لە گوتاربێژ و پیاوە سیاسیە ناسراوەکانی ڕۆم بوو. ئەو پێی بە دژایەتیەک برد لە نێوان سیستەمە جیاوازەکانی فەلسەفەدا و خوازرا و داواکرا و دروست بکات بۆ مەبەستا لە زانیاری ئەبیکوڕ و ڕەواقیە بە گومانەکان یارمەتی وەرگر. بنەمای گریمانەکەی کردا ڕێنوێنەی کاری خۆی. سیسیرۆ خۆپارێزی خەیاڵ پەیوەست بوو. ئەو ڕۆحی بەجاویدانی ئەزانی و باوەڕی وابوو باوەڕبوون بە خودا شتێکی زگماکیە. لە ڕوانگەی سیاسەتەوە دژایەتی دیموکراسی و لایەنگری حکومەتی پادشایەتی ئەرستۆکراتی بوو. سیسیرۆ لە ئەخلاقیاتدا پەیڕەوی لە ڕەواقیەکان نەکرد و حەزیشی لە ئەکادیمی بوو. سنەکا لە ساڵی 304 پێش زاینی لە ئیسپانیا هاتە دنیا و لەبەر ئەوەی جێگە و پلەپای هەبوو توانی خوێندنی باڵاش تەواو بکە. ماوەیەک ڕاهێنەری نرون ئیمپراتۆری ڕۆم بوو، بەڵام لە کۆتاییدا کەوتا جێگای تووڕەی نرون. ناچار بوو لە ساڵی 70دا خۆی بکوژێ. سنەکا لەگەڵ ئەوەی دەوڵەمەند بوو پەیڕەوی لە فەلسەفەی ڕەواقیەکان ئەکرد کە باوەڕیان بە سەروەت و سامان نەبوو، هەرگیز سەروەت و سامانی بۆ تەواوکردنی خوێندن بە پێویست نەدەزانی. لە سنەکا چەندین بەرهەم ماونەتەوە کە گرنگترینیان بریتین لە یەکەم ئاد ماریکیان دی کۆنسۆلیشن، دووەم دی ئیرا، سێەم ئاد هێڵف ئایام دی کۆنسۆلیشن، چوارەم دی بیلیڤایتد ڤیتا، پێنجەم دی کلیمنتیا، شەشەم دی ڤیتا بیتا، حەوتەم دی بیفینیکوس، هەشتەم دی پرۆڤیدیتمنت، نۆیەم دی ترانکولیتا ئەنیمیا. ئەپیکتت یۆنانی بوو، ماوەیەک لە ڕۆم خەریکی کۆلایەتی بوو. فەلسەفەی فێری ئوپا فرودیوتس کرد و لەلایەن ئەوەوە ئازاد کرا. لەبارەی ئەو وتویانە ڕۆژێک ئەربابەکەی هەردوو قاچی بە بەستەرەوەیەکەوە ئەپێچایەوە. ئەپیکتت ناڵەیەکی کرد و وتی ئاخری قاچەکانە مەشکێنید. ئەربابەکەی هەرگوێی نەدایە و بەردەوام بوو لە ئەنجامدانی قاچی ڕاستی شکاو. ئەپیکتت غاندی ئاسا بە ئارامی وتی نەموت قاچە مەشکێنی. ئەپیکتت لە کۆتایەکانی تەمەنیدا بۆ نیکۆپۆلۆس دوورخرایەوە و لەوێ قوتابخانەیەکی دامەزراند و هەر لە وێژگیانی لەدەستا. ئەم فەیلسوفا کە لە درێژایی تەمەنیدا هەر نەخۆش و لاواز بوو، لەگەڵ ئەوەشدا باوەڕی بە خودا هەبوو. ڕێزیشی بۆ دائەنا شێوازە خۆڕاگرتنەکەی مەسیحی فێری خەڵکیە کرد. مارک ئورل ئیمپراتۆری لاوی ڕۆم لە لاویدا ئاشنای فەلسەفەی ڕەواقی بوو. کاتێک کە گەیشتە سەر تەخت 160 ساڵ پێش زاینی پارتەکان هێرشیان کردە سەر ڕۆم، ئەو ناچار بوو بە پێچەوانەی خواستی دەرونی لەگەڵیاندا بەشەر بێ. ئەگەر بیبینین مارک ئورل مەیلێکی سەیری بۆ فەلسەفەی ڕەواقیەکان هەیە، هیچ سیر نییە کە چەندین نەهامەتی و جێگر تاو ناتاو ڕوویان لەو دەکرد. تەنانەت یەک چرکەش مەجالیان نەئەدا کە لەگەڵ ئارامی دابژی. لەلایەکەوە کاسیوس لە بڕوا پێکراوترین هاوڕێکانی بوو لە دژی ئەو شۆڕشی کرد و لەلایەکی ترەوە کوڕەکانی یەک لە دوای یەک دیار نەئەمان و ئەکوژران. تەنیا یەک کوڕیمایەوە بە ناوی کمودیوس کە ئەویش ناشیا و دەرچوو. لەبارەی هاوسەرەکەشیەوە واتەواتی ناشرین هەبوو. دەوڵەتیش بەهۆی زۆری شەڕەوە وردە وردە لە ناوەچوو. مارک ئورل کتێبێکی بە ناوی میدیتیشن نووسیوە کە فەلسەفەی ڕەواقی تێدایە بە درێژایی ڕوون کراوەتەوە. میدیتیشن لە بیرەکانی ئەو لایەنێکی ڕەشبین بەرچاوەکەوێت و زاڵە. مارک ئورل باوەڕی بەمانەوەی ڕۆح نەبوو. دنیای بە وڵاتی خۆی ئەزانی و لە گوتە گەورەکانی ئەو ئەمەیە: من دوو وڵاتم هەیە، وەک ئەوەی کە مارکوس ئورلیوسم وڵاتەکەم ڕۆمە، وەک ئەوەی کە مرۆڤم وڵاتەکەی ترم دنیایە. چاکە خوازی ئەوەیە کە لە بەرژەوەندی هەردوو وڵاتەکەدا ئیش بکەین. کردداری ئەخلاقی خەڵک ئەوەیە کە لایەنە گشتی و هەمەکیەکەی ئەوان بەرەو پێش بچێت و دەرکەوێت باوەڕیان وابێ کە درەخت چۆن بەبێ زانست و بە ئەنقەز میوە بە خەڵکی ئەدات، مرۆڤیش
ئەبێت بێ گوێدانە ئەنقەز بە تەواوەتی بوونیەوە بۆ ئەوانی تر بەسوود بێ. ئەڵێن کە مارک ئورل هەمیشا بەخۆی ئەوت تۆ ڕۆحێکی بێنرخی کە جەنازەیەک بە دوای خۆتدا ڕائەکێشی، ئەو دەرونی خۆی بە بەندە ئەزانی لە ناو جەستەیەکی خاکیدا. گوێگرانی عزیز و خۆشەویست، لێرەدا هاتینە کۆتایی بەشی شەشەم لە کتێبی قوتابخانە فەلسەفیەکان. بۆ بەشی حەوتەم دێنەوە خزمەتان و کاتێکی خۆش بۆ هەمولایەک. بیسەرانی عزیز و خۆشەویست، خۆشحاڵین هاتینەوە خزمەتان بۆ خوێندنەوەی بەشی هەشتەم بە ناونیشانی دیکارت قوتابخانەی کاتزین لە کتێبی قوتابخانە فەلسەفیەکان لاپەڕا 148. فەلسەفەی هاوچەرخ لە دیکارتەوە دەست پێ ئەکا، چونکە دیکارت بۆ یەکەم جار ڕەوتی زانستی بە شێوازێکی ڕێکخرا و میتۆد شێوە پیشاندا و زانستی بە پەیڕەوکاری یاساکە نەزانی. بێهۆنیە کە هوکسلی ئەنووسێت بە بڕوای من باشترین و گەورەترین و تەواوترین نوێنەری فەلسەفەی زانستی تازە دیکارتە. ڕنا دیکارت لە ساڵی 1599 زاینی لە لاهی هاتە دنیا. ئەو لە یەکێک لە بنەماڵە دەوڵەمەندەکان بوو و لە قوتابخانەی یەسعویەکان پەروەردە بوو. بیرکاری و زەمانە گۆکان و فەلسەفەی قوتابخانەکان فێر بوو. لە دوای تەواوبوونی خوێندنەکەی خۆی خستە ناو خزمەتی سوپاوە تا بتوانێت بە ئەندازەیەک پێویست بگەڕێت. ئەو لە ساڵی 1625 زاینی چوویە شاری پاریس و بۆ ماوەی 3 ساڵەوێ بوو. لە 1628 زاینی لە ژیانە قڕەباڵغ و کەس بە کەسەکەی پاریس ماندوو بوو. چووە هۆڵندا تا لە گۆشەگیریدا بەردەوامی بە توێژینەوەکانی خۆی بدا. لە ساڵی 1649 زاینی لە سەرخواستی شاژن کریستینا چوویە سوید. ساڵی دواتر بەهۆی ناتەواوی و ساردی هەوای سویدەوە تووشی نەخۆشی بوو، مرد. دیکارت هەرگیز ژنی نەهێنا، بەڵام کچێکی لە هاوسەرگیریەکی ڕێپێنەدراو هەبوو و لە 5 ساڵیدا ئەویش مرد و ئەویش بۆ هەمیشە بوو بە دڵگرانی بۆی. بەرهەمەکانی ئەو لە نێو هەمویاندا بریتین لەمانە: یەکەم دیسکۆرس دی لیمیتۆلیت، دووەم میدیتیشن دی پریمۆری فیسۆلۆفیا، سێم پرانسیپە فیلۆسۆفیا، چوارەم فێس پاسیۆن دی ئایا، چوارەم دی ماونت ئاوترایت دی لا لۆمبەر، پێنجەم دی ماونت ئاوترایت دی لا لۆمبەر، شەشەم ترایت دی ئایهۆم. شێوازی دیکارت لە تێڕامانی زانستی. شێوازی تێڕامانی زانستی لە بەشە سەیرەکانی فەلسەفەی دیکارت شێوازەکەیەتی لە تێڕامانی ڕاستی. لێرەدا لەسەر بنەمای جوانترینی دەربڕینە فەلسەفیە گەورەکان شێوازە فەلسەفیەکەی ئەو لە کتێبی گوتار لە شێوازە باس ئەکەین. چێژێکی زۆر تایبەت لە بیرکاری ئەبەم لەو ڕوەوەی کە باوەڕێکی ڕوونم بە گریمانەکانی هێنا، بەڵام سوودێکی ڕێکم لێیان نەبینی، چونکە سوودی ئەوانم تەنیا لە پیشەسازیدا ئەبینیەوە. ئەترسام لەوەی کە ئەو هەموو بینا سەخت و گەورانەیان لەسەر بنیاد ناوە و بە پێچەوانەی ئەم مەسەلەیان نووسینی نووسەرە گەورە یەکنەگرەکانیشە کە باسییان لە ئەخلاق کردبوو و لەسەر قسەی ئەوان باڵەخانەی زۆر شکۆمەندیان ساز کردبوو. تێگەشتنم کە بنیاتەکەیان لەسەر ئاوێکە کە فەزیلەتەکان بەرز ئەکەنەوە و زاڵیان ئەکەن بەسەر هەر شتێکدا کە لە دنیادا هەیە، بەڵام ناسینەکانی ئەوان شتێکی دروست نەبوون. زۆر جار ئەوەشی کە بەم ناوە پیرۆزە بانک ئەکرد جگە لە دڵڕقی و بێئومێدی و باوکوژی شتێکی تر نییە. لە فەلسەفە هیچ ناڵم جگەلەوەی کە ئەمبینی کە چەندین سەدەیە کە سەرنایابەکان سەرگەرمی فەلسەفە بوون. مەسەلەکەش ئەوە نییە کە بابەتی گفتوگۆ و قسەکردنیان لەسەر بنەمای گومانێک نەبێت و زۆریش خۆم بە گەورە نەدەزانی کە ئومێدەوار بم لەو ڕووەوە لەوانی تر زیاتر دەستم بکەوێ. چون تێبینیم کرد بینیم کە لە هەر بابەتێکدا چەندین بیر و ڕای جیاواز هەیە کە هەر یەکەیان گروپێک لە بیرمەندە گەورەکانی بۆ خۆی ڕاکێشاوە. لە کاتێکدا کە بێبیر و باوەڕی ڕاستەقینە یەکێکە ئیدی ئەوەیان کە زیاتر قسەکانی گریمانەیی بوو بە بێکەڵکمەزانی. بەڵام زانستەکانی تر لەبەر ئەوەی کە بنەماکانی ئەوان لە فەلسەفەوە هاتبوون، ئەم پێی وایە کە بنیادێک بەم لاوازیە هەرگیز ناتوانێت باڵەخانەیەک بەو فراوانیە لەخۆ بگرێ. ئەو گەورەی و بەرهەمەی کە من ئەگەر هەمبوو لەو زانستە وەری بگرم، منی لە فێربوونەکەیدا ئازاد نەئەکرد، چونکە بە ئومێدی خوددا من خۆم بە نیازمەندی ئەوە نەدەزانی کە زانستم لەبەر ماڵ و پێشەوە بێت و ئەگەرچی وەکو سەگەکان و پەیڕەوکارەکانیان پلە و پایەویستیم نەدەویست، زۆر ئومێدەواری شتێک نەدەبووم کە شایستەم نەبێ. هێندەش خۆم بە ئاگاداری لە بەرامبەر زانیاریە پیسەکاندا ئەبینەوە کە فێڵی قسە و گرفتاری کیمیاگەرا و ئەستێرە زانان درۆی جادوگەر و قسە هەلق و مەلەقەکانی ئەو کەسانە نەخۆم کە زیاد لە زانیاریەکانی خۆیان ئەدوان. لەبەر ئەوە هەر کە تەمەنم گەیشتا شوێنێک کە توانیم بچمە دەرەوەی خواستی فێرکاریەکانم،
فێربوونی زانستم یەکسەرە بەڕەڵا کرد و ئیدی بڕیارمدا کە هیچم نەوێ مەگەر زانستێک کە لە دەرونی خۆمدا یا کتێبە گەورەکانی جیهاندا دەستم بکەوێ. هەموو لاوێتیم بەگەڕان بە جیهان و سەفەر و لەشکرگاکان و قسەکردن لەگەڵ خەڵکیدا کە حاڵ و وەسع و ئەخلاقێکی جیاوازیان هەبوو و لە کۆکردنەوەی ئەزمونە جیاوازەکاندا بەسەر برد و دەرونی خۆمم لەو مەسەلانەی کە زەمانە بۆمی دروست ئەکرد تاقی ئەکردەوە و لەو ئیشانەی کە بۆم ئاهاتنە پێشەوە بیرم ئەکردەوە و سوودەکەشی ئەوە بوو چ گومانێکم لە توێژینەوەی خەڵکی هەبوو لەبارەی مەسەلەکان گەر بە هەڵەدا بچووینایە تووشی زیان ئەبوون و بەمەش زیاتر پێیم بەڕاستیەکان ئەبرد لە زانیاری ئەو زانایانەی کە لە حوجرە دەرهاتبوون لەو بڕوایانەی کە دەریان ئەخستن هیچ سوودێکیان نەبوو و ئەنجامەکەشی پەیوەندی بەوانەوە نیە جگەلەوەی ببنە هۆی دوورخستنەوە لە هزری خەڵک و ئەتوانن لە خۆشیانە وا پیشان بدەن کە هۆش و ژیریەکی زۆریان بەکارهێناوە هەتاوەکو بەڕاست پێیان پیشان بدەن. بەڵام هاوکات زۆر بە سەختی حەزم ئەکرد کە دیاریکردنی هەڵەکان لە ڕاستیەکانەوە بزانم هەتا ئیشەکانی خۆم زۆر بە پاکی و دروستی ئەنجام بدەم و بە دڵنیاییەوە ڕێگای ژیان بپێوم. هەرچەندە تا ئەو کاتەی کە تەنیا سەیری خوونەریتی خەڵکیم ئەکرد هیچ شتێکم بۆ گەشتن بە دڵنیایی نەدۆزیەوە. هەمان ئەندازە کە جیاوازی لە بڕوا فەلسەفیەکاندا بینی بووم لە حاڵ و وەزعی خەڵکیشدا ئەمبینیەوە و لەبەر ئەمە گەورەترین سوودێک لەم گەڕان لە ناو خەڵکیەدا بینیم ئەوە بوو کە شتگەلێکی زۆرم بینی کە لە لای ئێمەی بچووک و ئاساین کەچی هەندێکی تر زۆر بە گەورەیان ئەزانن و لەم ڕووەوە تێگەیشتم کە ئەو بیر و باوەڕانەی کە تەنیا لە ڕێگەی خەڵکەوە خۆم پێوە گرتوون هێندەش ڕاز نین و لەم ڕێوە کەم لە هەڵەکانی خۆم دوور ئەکەومەوە کە ڕووناکیە سروشتەکەی هزر مایەی تاریکیەکانی دەوروبەرێتی و ئەمەش بربەستە لە بەردەم ئەوەیدا کە کەسەکە بگات بەڕاستی. بەڵام لەبەر ئەوەی چەند ساڵێک لە تەمەنی خۆم لە خوێندنەوەی کتێبی جیهان بەسەر برد و لە بەدەستهێنانی ئەزمونگەراییدا هەوڵمدا ڕۆژێک تێگەیشتم لە خۆشمدا بنەمایەکی خوێندنەوە دابمەزرێنم و تەواوی هزری خۆم بخەمە بەردەمی و بۆ هەڵبژاردنی ئەو ڕێگانەی کە دەبێ بیان بڕم بخەمە گەڕ گومان لەوە بکەم کە سوودی کۆچکردن لە نیشتیمان و دوورکەوتنەوە لە کتێب بووە هۆی ئەوەی کە لەو خوێندنەوەیە سوودێکی زیاتر ببینم. لەو کاتەدا لە ئەڵمانیا بووم بەهۆی ئەو شەڕی کە هێشتا کۆتایی نەهاتبوو چووم بۆ ئەو سەرزەمینە و لەبەر ئەوەی لە سیرکردنی تاجگوزەرایی ئیمپراتۆر ئەگەڕامەوە بۆ سوپا سەرەتای زستان لە لەشکرگایەکی مامەوە لەوێش هاوڕێیەکم نەبوو کە قسەی لەگەڵ بکەم و لە بیرکردنەوە هیچ شتێکی ترم نەبوو کە ئاگایم بەخۆیەوە سەرقاڵ بکەم. بەردەوام لە ژوورێکدا لە پاڵ ئاگرەکە ئەمامەوە و مەجای بیرکردنەوەم هەبوو. یەکێک لەو بیرانەی کە هات بە خەیاڵمدا ئەوە بوو کە زۆر جار ئەو شتانەی کە خاوەنی چەندین بەشن چەند نەفرێک هەوڵی دروستکردنیان داوە هێندەی ئەو شتانە باش نین کە یەک نەفەر دروستی کردوون. هاوکات بیرم کردەوە کە کتێبە زانستیەکەی ئەوان کە بنەماکەیان تەنیا کۆمەڵگایە و گریمانەیەک نییە لەبەر ئەوەی لە هەر یەکە و بیرکردنەوەیەکیان وەرگرتووە ناتوانن وەک توێژینەوەی یەک نەفەری ژیر بن کە لەبارەی پێشکەوتنی مەسەلەکانەوە بەڵگەداریەکی سادە و سروشتی بکات و لە ڕاستی نزیک بێتەوە. هاوکات هاتەوە یادم کە هەمومان لە منداڵیدا گەیشتوین بە پیاوێک بۆ ماوەیە کەوتوینە تا ژێر کاریگەری دەرونی خۆمان و مامۆستا و ڕاهیبەکانمانەوە و هەمیشە ئەوانە لە نێوان خۆیاندا دژایەتیان هەبووە لەوانەشە هەمیشە باشترین ڕێگان نەخسبێتە بەردەم ئێمە کەواتە مەرجنیە بیرۆکەکان لای مرۆڤە پاکەکان بن و لەوانەشە ئەگەر بمان توانایە لە سەرەتای لەدایک بوونەوە هێزی بیرکردنەوەی خۆمانمان بە تەواوەتی هەبێ جگەلەوە هیچ شتێکمان بۆ ڕێبەری بەکار نەهێنایە. بەنسبەت ئەو بیر و باوەڕانەی کە من تا ئەو کاتە لە یادما قبوڵم کردوون هیچ شتێکم نەبینی کە یەکسەرە هەمووی قبول بکەم لەبەر ئەوە هەموویانم وە دەرنا و بیر و باوەڕی ڕاست و دروسترم ئەخستە جێیان یان هەمان بیر و باوەڕەکانی پێشوم لە تەرازوی ژیری خۆمدا ئەپێوا و دووبارە هەڵدەبژێردرایەوە لەبەر ئەوەی دیکار بتوانێت بە شێوازێکی باش و تەندروست بیرۆکات تەڵقینەکانی هەڵسەنگێنێ میتۆدێکی دانا کە چوار بنەمای هەبوو بەم شێوەیەی خوارەوە. یەکەم هیچ شتێک بەڕازدا نەنێم جگەلەوەی کە دروستیم پێ ئەدا واتە دوور بکەمەوە لە کاریگەری پێشووی هزر لەسەرم و شتێک بەڕاز نەزانم کە جگەلەوەی کە لە هزرمدا هێندەر و ناک و نایاب بێ کە جێگای هیچ جۆرە گومانێک نەمێنێتەوە. دووەم هەر یەک لەو کێشانەی کە ئەخەمە ژێر خوێندنەوەوە ئەبێت دابەشیان بکەم تا بە شێوەیەکی ئاسانتر بگەم بە چارەسەر. سێم بیرۆکەکانی خۆم بەڕێکی دەرئەبڕم و لە سادەترین شتەکانەوە کە زانینیان ئاسانترا دەست پێ ئەەکەم و کەم کەم ئەگەم بە معریفەی تێکەڵکراوەکان تەنانەت بۆ ئەو شتانش کە لە سەرەتاوە کۆتایی یان نیە ڕێخستن دروست ئەەکەم
چوارەم لە هەر پلەیەکدا بین بە شێوەیەک خۆمان بەکامڵ بنوێنین و بە مەسەلەکاندا بچینەوە و چاودێریان بکەین کە دڵنیابین هیچ شتێکمان پشتگوێ نەخسووە. دیکارت تێگەیشت کە یاساکانی سەرەوە لە بەڵگەداری بیرکاریانە واتە بینین و پێوانەدان خۆیان حەشار داوام مەبەز لە بینین پەیبردنی ڕاستە و خۆیە بەڕاستی بە شێوەیەک کە هیچ جێگایەک بۆ گومان نامێنێتەوە و مەبەز لە پێوانە هەڵەنجانە یان گەشتنە ئەنجامە واتە لە ڕاستیەکی دیاریکرا و بەرەو ڕاستیەکی تر و چوونە ڕەتکردنەوەی شتەنە دیارەکانی مەسەلەیەکە. لەبەر ئەمە بۆ گەشتن بەڕاستی بەز نییە کە مرۆڤ خاوەنی عەقڵ بێ بەڵکو ئەبێت شێوازێکی دروستی بۆ بەکارهێنانی عەقڵ هەبێ. شێوازی نێوان بیر و باوەڕەکان هەمان جیاوازی نێوان شێوازەکانە. بیر و باوەڕە فەلسەفیە لاوازەکان بەدەستی کەسانێک دروست بوون کە شێوە و شێوازی نائەقڵانی و نەگونجاویان گرتوتە بەر. بە پێچەوانەوە بیر و باوەڕە فەلسەفیە بەهێزەکان لەسەر بنەمای ئەستور و تند و ڕێکی زانستی و بیرکاریانە جێگیر بوون. بەم شێوەیە لایەنە دڵنیاکەرەوەکەی ئەوان بەهێزتر و ئەقڵانی ترە. لە بڕوای دیکارت زانست یەکێکە و ڕێگای بەدەستهێنانیشی هەر یەکێکە. ئەم ڕێگایە هەمان ئەو ڕێگەیەیە کە بیرکاری زانەکان پێیاندا چوون، چونکە لە بڕوای ئەودا توێژینەوەی هەموو زانستەکان ئەبێت لەسەر بنەمایەکی بیرکاریانە درێژەیان پێ بدرێت. دیکارت نەتەنیا هەوڵی ئەدا بەرنامەیەک بۆ زانست و مرۆڤ ڕێک بخە، بەڵکو خەریکی ئەوە بوو کە دەستگایەکی بیرکردنەوە دروست بکە کە خاوەنی بنەمایەکی ڕەهایی بیرکاریانە بوو. سروشت و سەر و سروشت. لە کاتێکدا دیکارت لە ڕوانگەی ئەو وێنەیە کە لەبارەی سروشتەوە هێتی لەگەڵ سروشتیا هاوچەرخیەکانیشدا هاودەنگە و باوەڕی وایە هەموو ئەو شتانەی کە لە سروشتدان مەسەلەی هەستەکان و تێپەڕبوونەکانی خۆناسین و ئەبێ لەسەر بنەمایەکی میکانیکی ڕوونشی بکرێنەوە. لە تەواوی زانستەکانیش پەیڕەوی لە شێوازی بەڵگەداری بیرکاریانە ئەکرد و فەلسەفەی سەر و سروشت و بنەمای سەرەکی فەلسەفەی ئایدیالیستیشی پێقبوڵە. هەوڵ ئەدات زانستە تازەکانیشی پێوە بلیکێنێت. مەسەلەی بنەمای ئەوەیە کە چۆن شتانە دیارە سروشتیەکان لەگەڵ ڕاستیە زانستیەکان بگونجێنێ. لە بڕوای ئەو فەلسەفە وەکو درەختێک وایە کە بنەمایەکی میتافیزیکی و جەستێکی فیزیکی و لق و پۆپێکی هەیە کە هەموو زانستەکانی ترن. بەم شێوەیە دیکارت بە پێچەوانەی ئەرستۆ کە زانستەکەی خۆی لە سروشتەوە دەست پێ کرد و بە سەر و سروشتی کۆتایی پێهێنا ئەم لە سەر و سروشتەوە دەستی پێ کرد و گەیاندی بە سروشت. توێژینەوەکانی دیکارت لە دوو بەش پێک دێن: دنیای ڕووکەش و بیندرا و دنیای ناوەڕۆک و جەوهەر. ئەو وەکو کانت بیرکردنەوە لەبارەی شت لە خۆیدا بە بێکەڵک ئەزانی و ئێمە بۆ دنیا ناسی میوانداری ئەکا. بۆ دەرخستنی ئەم ڕاستیە دنیای جەستەیی و پاشان جوڵەیی بەبەس ئەزانی. لە گوتە سەیرەکانی ئەو ئەندازە و جوڵم بدەرێ من جیهانێک دروست ئەەکەم. لە بڕوای ئەو خانەکان بوونیان نییە، جیاوازیەک لە نێوان تەنەکانی زەوی و تەنە ئاسمانیەکاندا نییە. دنیا وەک کارخانەیەکی گەورەوە هایە و تەواوی بوونەوەرەکانی ناوی وەکو ماشێنێکن. تەنیا ئەوە نەبێ مرۆڤ ماشێنێکە کە ڕۆحی هەیە و لە کاتێکدا کە ئاژەڵەکان ماشێنی بێڕۆحن. من بیر ئەەکەمەوە کەواتە من هەم. دیکارت نەتەنیا بەنیسبەت بڕوای پێشینەکانەوە کە بە چاوێکی گومانەوە سەیری ئەکردن، بەڵکو تەنانەت پەیبراوە هەستەوەریەکانی بە جێگای دڵنیایی نەدەزانی. بە بڕوای ئەو تەنیا یەکڕاستی بوونی هەیە کە گومانی تێدانیە و ئەو ڕاستیەش خودی گومانە کە گومانی کرد واتە بیر ئەکاتەوە. لەبەر ئەو ئەنجامە کە من بیر دەکەمەوە کەواتە من هەم. ئەمە زانستێکی ڕەها و دڵنیاکەرەوەیە بۆ پێشکەوتن لە سنووری میتافیزیکدا بنەما و مەبدەئێکی باش ئەبێ. هەر لەم تیۆریەی خۆی دیکارت سیستەما پڕ لە خەیاڵ پڵاویەکەی خۆی لەبارەی میتافیزیکەوە ئەچنێت و لەبەر ئەوەی ئەم بەشە فەلسەفیەی دیکارت جێگەی متمانە نیە وازی لێ ئەهێنین و باسی ناکەین. ئەمە وتەی نووسەری فارسە نەک خۆم واتە وەرگێڕە کوردەکە. دوالیستیەتی دیکارت دامەزرێنەری مەزهەبی دوالیستی تازە و خاوەنی میتافیزیکی دوالیستیە لە فەلسەفەی هاوچەرخدا. لە بڕوای ئەودا شتی جەستەیی مادی شتێکە کە خاوەنی دوور و درێژیەکی زۆرە و ئەقڵانیەتیان دەروونایەتی شتێکە کە سیفەتە سەرەکیەکەی بیرکردنەوەیە، کەواتە بوون لە نێوان دوو جۆر ناوەڕۆکدا سنووردارە: بوونی درێژەوە بوو، بوونی عاقڵ. ئەم دوانە ئەگەرچی سربەخۆیەکی تەواویان هەیە لەگەڵ ئەوەشدا پەیوەندیەکی هاوبەشیان لە نێواندا هەیە، بەڵام دیکات ئەوە ڕوون ناکاتەوە کە ئەم پەیوەندیە چۆن و بە چ شێوەیەکە. جێنشینەکانی دیکارت. فەلسەفەکەی دیکارت چەندین مەسەلەی زۆری هێنایەکایەوە و ئەو مەسەلە و کێشانە بوونە هۆی ئەوەی کە زۆرێک لە بیرمەندەکان دەست بکەن بە سلماندن یا ڕەتکردنەوەی بیردۆزەکانی ئەو و چەندین قوتابخانەی تری تازە پێک بهێنن. بۆ نمونا یەکێک لەم کێشانە ئەوە بوو کە ئەگەر بەو شێوەیەی کە دیکارت ئەیڵێت دوو ڕاستی جیاواز و سربەخۆن
چۆن ئەکرێ پەیوەندیان لە نێوان ئەو دوانەدا هەبێ. لەم شێوەیەدا نەخودا ئەتوانێ ئایدیایەک لە خۆی بخاتە ناو هزری مرۆڤ و نەمرۆڤ ئەتوانێ ئاگاداری هەبوونی خودا بێ. هاوکات ڕوون نییە کە چۆن خودایە کە ڕۆحێکی پەتیە ئەتوانێت جوڵە بکات بە مادەکان. بۆ لە ناوبردنی ئەم دوو فاقیانە ئیسپینوزا ئیشەکەی سادە کردەوە، واتە پەیوەست بوو بە یەکێتی بوون و ئەڵێ کە خوددا سروشتە و سروشتیش خودایە. ماڵبرانیش بە فێرکردنی ئایدیالیستی ڕەهاو قرتاندنی سروشت و مادە وەکو واقعیەتێکی سربەخۆ دوالیستیەکەی دیکارتی لە ناوبرد. هابز و لامتری و مادیگەراییەکانی فەڕەنسا بۆ لە ناوبردنی دووفاقیەکانی ناو فەلسەفەکەی دیکارت مادیەت فێر ئەکەن و ڕۆح وەکو واقعیەتی جیاواز ڕەت ئەکەنەوە. ڕاستیەکەی ئەوەیە کە دیکارت لە سەر و سروشدا جار لە دوای جار لەو ڕێگە ڕاستەی کە ئەیڵێت لا ئەدرێت و ڕێگای تاریک ئەپێوێ. لە زانستیشدا پەردەی لەسەر زۆرێک لە ڕاستیەکان لادا، بەڵام توێژینەوەکانی بە ناتەواوی ماونەتەوە و ناتوانرێت تەنانەت لەم بەشەشدا زانیاریەکانی پڕاوپڕ قبول بکەین و لەم بارەیەوە ئەبێت بڵین کە لاری بنتس لە بەرچاو بگرین کە ئەڵێ فەلسەفەی دیکارت وەک داڵانێکی حەقیقت وایە ئەبێت بچیتە ناوی، بەڵام نابێ زۆر تێیدا بمێنیتەوە. لە هەمان کاتدا نابێ ئەو گۆڕانەی کە ئەو لە ڕێڕەوی زانست و فەلسەفەدا دروستی کردووە لەبەر چاوی نەگرین. وەکو هاگسلی ئەڵێت باشترین و گەورەترین نوێنەری فەلسەفە و زانستە تازەکان دیکارتە. هەر یەک لە دەرئەنجامە فەلسەفی و زانستیە تازەکان لەبەر چاو بگرین بە بێگومان ڕوبەڕووی دیکارت ئەبینەوە و جێگای سەرنجی ئەو بوون. لقی ئەلف یەکێتی بوونیان هاوبوونیەکەی ئیسپینوزا لە بەشی هەشتەمی قوتابخانەی کاتزین لاپەڕا 156. بارودۆخی ئیسپینوزا لە 24/11/1632 لە ئەمستەردام هاتە دنیا و دایک و باوکی لە یەهودیەکانی پرتوگال بوون کە لە ساڵی 1240 واتە کاتێک کە ئیسپینوزا 8 ساڵ بووە کۆچیان کردەوە بۆ ئەمستەردام. باوکی وەک زۆربەی یەهودیەکان بە دوای پارەوە بووە، بەڵام خودی ئیسپینوزا حەزی لە پارە پەیداکردن نەبوو، زیاتر حەزی لە بەدەستهێنانی زانست و دانایی ئەکرد. ئەو بۆ ماوەیەک لە لای فاندن ئاندەی مامۆستا هۆڵندیەکەی قوتابی بووە و حەزی لە کشەکەی ئەکرد، بەڵام لەبەر ئەوەی کچە خوازبێنی کەری دەوڵەمەندی پەیدا کرد سەر نەکەوت لەگەڵ ئەودا هاوسەرگیری بکە. لەوە بەدواوە ئیسپینوزا هەرگیز نەکەوتا بیری عەشق و عاشقی بۆ هەمیشە ژنی نەهێنا. ئیسپینوزا پیاوێکی ئازا و ئارام و گۆشەگیر و بێ ئازار بوو، هەموو تەمەنی خۆی بۆ بەدەستهێنانی زانست و دانایی تەرخان کردبوو. جگە لە فێربوونی زمانەکانی ئیسپانی، پرتوگالی، لاتین، هۆڵندی و عیبری، ئاشنای بیری ئەوروپایی و بەرهەمەکانی فەیلسوفەکانی یۆنان و فەلسەفەی سەردەمی ئسکۆلاستیک بوو و لەگەڵ ئەوەشدا خوێندنەوەیەکی زۆر ورد و قوڵی لە فەلسەفەی دیکارتدا کرد. خوێندنەوە فراوانەکەی ئەو بووە هۆی ئەوەی کە باوەڕ بە زانیاریە سەرپێی و ڕووکەشەکانی دینی یەهودی نەمێنێت و بیخاتە لاوە و لە ئەنجامدا بەهۆی دەربڕینی چەندین بیر و باوەڕی دژی تەورات بە تۆمەتی کفروێژەیی و خوانەناسی ڕاکێشرایە دادگای پیرە یەهودیەکان و لە دوای دادگایەکی گەورە و دوور و درێژ لە کۆمەڵگای یەهودی و جوولەکە کرایە دەرەوە و سڕایەوە. ئەمەش بۆ هۆی ئەوەی کە دایک و باوکی قسەی لەگەڵ نەکەن و خوشکەکەی هەوڵیدا لەو میراتەکەمەی کە لە باوکیەوە بۆی مابوویەوە بێبەشی بکە. ئیسپینوزا لە دوای وەرگرتنی حەقەکەی خۆی لە ڕێگای دادگاوە بەشەکەی خۆی دایەوە بە خوشکەکەی و لە دەرەوەی ئەمستەردام ژوورێکی تەنیای لە ژێر پاسارێکدا بەکرێگرت و ناوی خۆی لە باروخ بۆ بندیکت گۆڕی، هەتا نەیناسنەوە و خەڵکی ئازاری نەدەن. بۆ بەردەوامبوون و دابینکردنی بژێوی ژیان خۆی خەریکی سوینی شوشە لێنزیەکان کردووە. ئەمەش بووە هۆی ئەوەی کە بە تەواوەتی گۆشەگیر ببێ. لە دوای چەند ساڵ لەمانەوە لە ئەمستەردام ئیسپینوزا ناچار بوو کە بۆ ڕاینسبۆرگی ئێستا کە نزیکە لە لەندەنەوە کۆچ بکاو، لەوێ بەرەو لاها کەوتەڕێ. ئیسپینوزا بە درێژایی تەمەنی ژیانێکی کەم دەستانە و درەوشانەوەی هەبوو، چێشتێکی کەم و جلەکانی لە هی هەژارەکان دراوتر بوون. کاتێک یەکێک لە هاوڕێکانی هەوڵیدا جلێکی تازەی بداتێ، وەری نەگرت و وتی هیچ کەس بە جلێکی باشتر نەبووە. کاتێک کە بازرگانێکی هۆڵندی ئەوێ 1000 فلورنی بە هەدیە بداتێ، ئەوەش وەرناگرێ. بەهۆی کەمی خواردن و خواردنەوەی زۆر و جوڵەی کەم ئیسپینوزا تووشی نەخۆشی سیل بوو کە نەخۆشیەکەی بۆ ماوەیش بوو. زۆربەی خێزانەکەشیان تووشی بووبوون و لە ئەنجامدا لە ساڵی 1667 زاینی لە 43 ساڵیدا مردووە. ئیسپینوزا لە سەردەمی خۆیدا لە ناوبەرێکی ئایدۆلۆژیا و ئەخلاقیات و نەریتەکانی ڕۆژەکەی خۆی بوو، بە شێوەیە کە تا لە ژیاندا بوو نەی ئەوێرا کتێبی ئەخلاقیاتی ئیثیکای خۆی بڵاو بکاتەوە. لەگەڵ ئەوەیدا کە هاوڕێگەلێکی زۆری هەبوو، دوژمنگەلێکی زۆریشی پەیدا کرد بوو کە تەنانەت هەوڵی کوشتنیان ئەدا. لە دوای مردنی ژمارەی هاوڕێکانی زۆرتر بوون و تا گەیشتە ئەندازەیەک کە گۆتا، رنان،
فلوبر، مایت و ئارنۆڵد، ئانا تول فرانس کەوتنە باسکردنی بە چاکە و مارکسیەکانیش ئەویان وەک خۆیان بە مادی و جەبری ئەزانی، بەڵام هۆکاری ئەوەی کە مادی خوازەکان و مارکسیتیەکان ئەویان بە مادی ئەزانی لەوانەیە ئەوە بێ کە ئەو سروشت و خودای بە یەکشت ئەزانی بە شێوەیەک کە لە بڕوای ئەودا وشەی خوددا هاوبەرامبەری وشەی سروشتە. خوددا یان سروشت تەنیا فاکتەرێکە کە ئازادە و لە دەرونی خۆیدا خاوەنی هێزێکی سەر و سروشتیە لە گەشە و پەرەسەندن. ئیسپینوزا بە دنیای دروستکراوی ئەوت خودی خودساز و بە هێزی سەر و ئاساییەکەی ئەوت خودی خودسازراو. تیۆریەی معریفەت بە بڕوای ئیسپینوزا زانست سێ جۆرە. خۆر بهێنەرە بەرچاوتان وەکو نمونەیە کە لە دوورەوە لە شێوەی سینیەکی مزد دەرئەکەوێ. ئەم وێنەیە خۆی لە خۆیدا هەڵە نییە، ئەگەر چیش تەواوی ڕاستیەکە پێشان نادا، بەڵام لە قۆناغی دووەمدا خۆر ئەبێت بە تەنێکی زۆر گەورە کە چەندین فرسەخ لێمانەوە دوورە و لە قۆناغی سێهەمیشدا ئەچینە ناو تێڕوانینێکەوە کە پێی ئەوترێت تێڕوانینی دەرونی. لەم قۆناغەدا زانستی ئەسێرەناسی لە زانستێکی تاک و تەنیا جێی ئەبێتەوە. ئێمە بە شێوەیەکی تێڕامانی دەرونی تێ ئەگەین کە بۆچی وێنە تایبەتیەکەی ئێمە لەبارەی خۆرەوە بەو شێوەیە و بە شێوەیەکی ترنیە. لە قسە زۆر شیرینەکانی ئیسپینوزا ئەمەیە کە ڕاستی هەم پێوەری خۆیەتی و هەم پێوەری ئەوەشە کە هەڵەیە، هەروەک چۆن ڕووناکی هەم خۆی دەرئەخات هەم تاریکیش. کەسێک کە خاوەنی ئایدیایەکی ڕاست و ڕەوان و دروستە لە هەمان کاتدا ئاگاداری ئەوەیە کە خاوەنی ئایدیایەکی ڕاست و ڕێکە و لەبارەی دروستی ئەو ئایدیایەوە ناتوانێت گومانێک لە خۆی هەبێ. مەحەک و پێوانەی ڕاستی خودی ڕاستیە. ئەخلاقیاتی ئەو کتێبی ئەخلاقیاتی ئیسپینوزا لە گرنگترین بەرهەمەکانی ئەم فەیلسوفەیە. ئیسپینوزا لە نووسینی ئەم کتێبەدا شێوەیەکی بەکارهێناوە کە پێی ئەوترێ ئۆردینا جیۆمەتریک دیۆمۆسترایت. ئیسپینوزا ئەم شێوەی بەکارهێنا تا تیۆریەکانی خۆی ڕوونتر و بەڵگەدارتر بخاتە ڕوو، بەڵام بەداخەوە ئەنجامێکی پێچەوانەی بەدەست نەهێنا بە شێوەیە کە تەنیا بڕێکی زۆر دیاریکرا و ئامادەن تیۆریا فەلسەفیەکانی ئەو کە وەکو مەسەلە ئەندازیاری و بیرکاریەکانی ڕوونی بکەنەوە و بیخوێنەوە و لێیان تێبگەن. ئەم کتێبە جگەلەوەی بەشەکانی وەکو مەسەلەی بیرکارین هەمویان شێوە و شکڵی مەسەلەیەکی بیرکاری گەورەیان هەیە. بەم شێوەیە لەبەر ئەوەی ناتوانێ لە بەشە سەرەتایەکان تێبگەین ئەوە ناتوانین لە باقی بەشەکانی تر تێبگەین. ئەم کتێبە ئەبێت ڕاست بەڕاست و زۆر بەوردی و خۆگریەکی زۆرەوە بخوێنرێتەوە هەتا شتێکمان دەست بکەوێ. ئەخلاقیاتی ئەو کە لە خود خوازی و تاکایەتی بنیاد نراوە، هەر کەس خوازیاری خودی خۆیەتی هەوڵی پاراستنی خۆی ئەدا لەم هەوڵدانانە کە سەرژیرەکان حاڵ و وەزعی کەسانی تریش لە بەرچاو ئەگرن بۆ خۆشبەختی ئەوانی تریش هەوڵ ئەدەن. توانایش شتێکە کە ئەبێت هەمووان خوازیاری بکەن، چونکە لە فەرهەنگی ئیسپینوزادا دەروونشکاوی، پەشیمانی، نکوڵیکردن کە سەرچاوی بێتوانین بوونیان نییە. لە بڕوای ئیسپینوزا فەزیلەتێکی بەرزتر لە زانست و ژیری بوونی نییە. مرۆڤ بەڕاستی ئازا و باشە کە خۆی لە بەند و باوی سەمخوازی و ڕەمەکەکان ڕزگار ئەکا. گوێڕایاڵی عەقڵ ئەبێ لە هەمان کاتدا کە خۆخوازیشە لە هەوڵ و خۆشی و خۆشبەختی ئەوانی تردایە، بەڵام لەبەر ئەوەی خەڵکی ئاسایی ئامادەنین کە گوێڕایاڵی لە عەقڵ بکەن، زیاتر کینەدار و سنوور بەزێنن، ئەگەریش ئازاد بن لە مافە سروشتیەکانی خۆیان سوود ببینن، زیان بە یەکتری ئەگەێنن. لەبەر ئەوە پێویستە جۆرێک لە پەیمانی کۆمەڵایەتی کە دابینکەرەکەی دەوڵەتە ڕێک بخرێ تا مافی تاکەکان پارێزراو بێ. لە ئەخلاقیاتی ئیسپینوزادا بە درێژەی لەبارەی جیاوازی نێوان بەندایەتی و ئازادی باسکراوە. ئەڵێن ئازادی ئیرادە بوونی نییە، ئەو هەستی ئازادیە ئێمە ئەکات بە بەردێک کە فرەدراوە بۆ ئاسمان. ئەم بەردە ئەگەر بیری هەبوایە لە لای خۆی وای وێنە ئەکرد کە بەویستی خۆیەتی بەرەو پێشەوە ئەڕوات و بەویستی خۆیەتی لە شوێنێکدا ئەکەوێ، کەچی لە ڕاستی داوانە. کردارەکانی مرۆڤ گوێڕایاڵی هەمان یاسا جەبریەکانن، واتە بیرکاریەکان و پەیڕەوی لە هۆ ئەنجام ئەکەن. مرۆڤ هیچ چارەیەکی نییە جگەلەوەی کە خۆی بداتە دەست جەبر و پەیڕەوی لە یاسای هۆکارەتی بکە. لەگەڵ ئەوەشدا ئیسپینوزا جەبریە، ئەو مرۆڤ بە بەرپرسیاری کارەکانی خۆی ئەزانێ. لە بڕوای ئەودا مرۆڤ بەرپرسیارە لەوەی کەمانایەک بدا بە ژیانی خۆی و لە شێوازە ناژیرانەکان گۆشەگیری و ڕەزامەند خوازی دوور بکەوێتەوە و گرنگی بە لەش ساغی خۆی بتە، چونکە ساغی ڕۆح پەیوەستە بە ساغی جەستەوە. مەسەلەی خراپ لەبارەی مەسەلەی خراپە ئیسپینوزا باوەڕی وا بوو کە نەچاکەبوونی هەیە و نەخراپە. خێر یان شەڕ لەبارەی واژەی چاکە و خراپە ئەبێت بڵێت کە ئەم دوانە مانایەکی جێگیریان نییە،
چونکە شتێکی تاک و تەنها لەوانەیە لە هەمان کاتدا باش و خراپ یان نەباش و نەخراپ بێ. بۆ نمونە مۆسیقا بۆ توشبوانی مالی خولیا باشە و بۆ پرسەدارەکان خراپە، بۆ مردووان نەباشە و نەخراپە. جوانی و ناشرینی شتێکی کەسیە، تەنانەت وێنایە کە لە خودا هەمانە، تایبەتە بە خۆمان، واتە ئێمە خودا وەک خۆمان وێ ناکەین، چونکە لەم دنیادا گوێڕایەڵی لە ژنێک نیشانەی کەمی و لاوازیە، چونکە خودا وەک ڕگەزێکی نێرینە وێنە ئەکەین نەگمەینە. لە گوتەی ئەو ئەمەیە. ئەگەر سێگۆشە زمانی هەبوایە خودای بەڕێکترین سێگۆشە ئەزانی و بازنا خودای بەڕێکترین بازنە ئەزانی. بەم شێوەیە هەر بوونەوەرێک سیفەتە تایبەتەکانی خۆی ئەداتە پاڵ خودا. گرنگی ئیسپینوزا لە ڕوانگەی دەروون ناسیەوە. لە بەرهەمەکانی ئیسپینوزا چەندین خاڵی وردی دەروون ئاسا ئەبینرێ کە بۆ یەکەمین جار بوو کە باز ئەکران. بۆ نمونە ئەو باوەڕی وایە کە بە تەواوەتی فەزیلەتەکان شێوەی جیاوازی ناتوانین و پەشیمانی لاوازیە، نەک هێز و ویژدان شتێکی ڕەمەکی نییە، وەرگێڕاوە و گونجابی لەگەڵ ژینگەدا ئەگۆڕێ. ناتوانین هیچ کام لە هەستەکان لەناو ببین مەگەر بەهۆی هەستی بەهێزتر و خەڵکی دیلی هەستەکان و هەست و بەرپرسیارەتیشیان نییە. ڕەمەکەکان هەر کات ڕێنوێنی کاری کردارەکانمان ئەبن ترسناک ئەبن، چونکە ئێمە بۆ زیادەڕەوی خوازی پاڵپێوە ئەنێن. پەیبردنی کامڵی کێشە زۆزاریەکان ئەبێتە هۆی زاڵبوون و فرویدسیم خۆشەویستی هەندێک جار ئەتوانێت ببێت بە سۆزدارێکی زۆر چالاک. بەرهەمەکانی ئیسپینوزا: یەکەم تراکتس ثیۆلۆجی پۆلەتیکس، دووەم ئیثیکا، سێەم تراکتیس پۆلەتیکس، چوارەم تراکتس دی ئینتێلز ئیمێندێکشن، پێنجەم کۆجیتەیتن میتافیزیک. گرنگترین بەرهەمەکانی ئیسپینوزا کە بەشێکی گەورەی فەلسەفەکە لە خۆ ئەگرێ ئیثیکا کە وەرگێڕاوەتە سەر زمانی فارسی و تا ئێستاکە نەکراوە بە زمانی کوردی. ئەم کتێبە 5 بەش لە خۆ ئەگرێ کە بریتین لە: یەکەم خودا، دووەم ماهیەت و سەرچاوەی ڕۆح، سێەم ماهیەت و ڕەچەڵێکی هەست و سۆزەکان، چوارەم بەندایەتی مرۆڤ و توانای هەست و سۆزەکان، پێنجەم هێزی ژیری یان ئازادی. دنیا یان دین و خودا. دنیا لە دەستگا فەلسەفیەکەی ئیسپینوزادا وەک بیردۆزێکی ئەندازیاری وهایە و بە هەمان شێوە کە لە ئیستیقرا ئایندێکشنی بیرکاریدا ئەنجامەکەی وەکو خودی ئەسڵەکە ئەبەدی و ڕەهان. هاوکات شتەکان لە یەکەمین هۆکارەوە بە شێوەیەکی هەمیشەیی دەڕۆن، کات تەنیا شێوازێکی بیرکردنەوەیە. لە بڕوای ئیسپینوزا ئامانجی کتێبی پیرۆز ڕازیکردنی عەقڵ نییە، بەڵکو ورژاندنی هێزی خەیاڵکردنە. بەم هۆیەوە کە کتێبی پیرۆز شاعیرانە نووسراوە پڕە لە وێناندن و نمونەکان و ئایدیاکان. لە بڕوای ئەو دینی عیسا و موسا یەکێکە و جیاوازیەکەیان لە نێوان ئینجیل و تەوراتدا نییە. ئەو بە چاوێکی زۆر ڕێزەوە سەیری مەسیح دەکا. فێرکاریەکانی ئەو هاوشێوەی دانایی ئەزانێ، بەڵام سیفەتە خودایەکانی ئەوی قبول نییە. لەبارەی هۆکاری پەرچەبووەکانی ناودینەکە ئەنووسێت ئەوانەی کە ئەیانوێ هۆکاری ڕاستەقینەی پەرچووەکان کارامەکان بدۆزنەوە وە شتەکان وەکو فەیلسوفێک پێی پێ ببن، نەک وەک خەیاڵێکی ئاسایی کە هەموو شتێک ئەبێت عەقڵ بن. یەکسەر بێدین و کافریان لە قەڵەم ئەدەن. ئەم بێدینیەش خوێندنە لەلایەن کەسانێکەوە، خەڵکی ئاسایی ئەوانە بە دۆزەرەوەی نهێنیەکانی سروشت و خودا ئەزانن، چونکە ئەم کەسانە زۆر بەباشی ئەزانن کە پەردەی وەهمەکان بدڕێن و ئەو ئەبڵەغبوونەی خەڵکی کەمای مانەوەی پارێزگاری هێزەکەیانە لەناو ئەچێت. ئیسپینوزا باوەڕی بە جۆرێک لە پاکی هەبوو، واتە ئەو نکوڵی لەمانەوەی یادگاریە کەسیەکان ئەکرد و ئەیود لە دوای مردن تەنها ڕۆحەکانەکە ئەبێنێتەوە و یادەوەریەکان لەناو ئەچن. هاوکات ڕۆژی دوایی ڕۆژی سزادان و پاداشکردن شتێکە کە بوونی نییە. لەبارەی خودا ئیسپینوزا باوەڕی وابوو کە بیر و بوون یەکێکە. خودا لە دەروەی دنیا نیە و لە ناوەی دنیایە. خودا سەرچاوی هەموو شتەکانە و لە ناو جیهاندایە و یەکێکە. یەکێتی بوون، یەکبوونی ئیسپینوزا بۆ سلماندنی بوونی خودا ئەڵێت کە دنیا زنجیرەیەک لە هۆکار و ئەنجامێتیە. ئەنجام وەکو پێویست لەگەڵ هۆکاری پێشودا پەیوەستە، چونکە لە زنجیرەی ئەنجامەکان بەدواوە ئەگەڕێنەوە و ئەگەین بە هۆکارێک کە خودێتی لەسەر بنیاد نراوە، واتە خودی هۆکاری خۆیەتی. ئەم هۆکارش خودایە کە خودێتی و ماهیەتەکەی ئەیهێنێتە بوون. بیسەرانی عزیز و خۆشەویست، هاتینە کۆتایی بەشی 8 لە کتێبی قوتابخانە فەلسەفیەکان. بۆ بەشی 9 دێنەوە خزمەتان. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.